ئەلبەتە لە ڕۆژگارێکی وەکەم ڕۆدا کە جەنجاڵی و هەڵپەی بژێوی ژیان هەمومانی سەرقەڵ کردووە لەلایەک و لەلایەکی تریشەوە زۆری کەناڵەکانی ڕاگەیاندن چ ناوخۆیی و چ دەرەکی هەروە زۆری چاپەمەنیەکان و گۆڤار و بڵاوکراوەکان ئەمانە هەموو وای کردووە کە کەمتر ئێوەی خۆشەویست بتان پەرژێتە سەر خوێندنەوە بە تایبەتی کە ماوەیەکە کتێبی باش و بەسوود بڵاوە بنەوە. بەڵام ئێمە لە ڕادیۆی خاک و بە پێی بەرنمەیەک بڕیارماندا ئەو ئەرکە لە کۆڵ ئێوە بکەینەوە و خۆمان ئەو کتێبانەتان بۆ بخوێنینەوە و پێشکەشتانی بکەین. بەمەش هەم ڕێگر نابێت لە ئەنجامدانی کارەکانتان و هەمەتوانن بە ئاسانی گوێبیستی ئەو کتێبانە بن. بۆ ئەم جارش کتێبێکمان بۆ هەڵبژاردون بە ناونیشانی هێنری کیسینگەر. ئەم کتێبە لە نووسینی گەورە سیاسەتمەداری ئەمریکا هێنری کیسینگەرە کە پێشتر وەزیری دەرەوەی ئەمریکا بووە و شوێنپەنجەی نەک بە سیاسەتی ئەمریکاوە بەڵکو بە سەرتاسەری سیاسەتی جیهانەوە دیارە. ئەم کتێبە لەلایەن نەبەز کەمال نووریەوە لە عەرەبیەوە کراوەتە کوردی و بەڕێوەبەرێتی خانی وەرجێڕان سەر بە وەزارەتی ڕۆشنبیری ئەرکی لە چاپدانی گرتۆتە ئەستۆ بە هیواین جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بێ. بیسەرانی بەڕێز خوشک و برایانی خۆشەویست هەموو کاتێکتان شاد و کامەرەن. ئایا ئەمریکا پێویستی بە سیاسەتی دەرەکی هەیە؟ بەشی یەکەم، ئیمپراتۆریەت بێت یان پێشەوە، ئەمریکا هەر لە لووتکەدایە. وڵاتە یەکگرتووەکان لە سەرەتای هەزارەی نوێدا پێگەیەکی وەهای داگیر کردووە کە هیچ کام لە ئیمپراتۆریەتە کۆنەکانیش بە خۆیانەوە نەبینیوە. ئەوە تا لە چەکسازیەوە تا ئەگاتە ڕێخستنی کار، لە زانیاریەوە تا ئەگاتە تەکنۆلۆژیا، لە خوێندنی باڵاوە تا ئەگاتە کەلتوری ملی، وڵاتە یەکگرتووەکان بە شێوەیەکی بێهاوتا باڵی بەسەر دنیادا کێشاوە. وڵاتە یەکگرتووەکان بەهۆی ئەو پێگە بەرزەوە کە لە دووەهەمین دە ساڵی سەدەی بیستەمدا داگیری کردووە بووە بە پێکهێنەرێکی بنەڕەتی ئارامی لە جیهاندا. وەک ناوبژیوانێکیش خۆی ئاخنیوەتە ناو ململانیەکانی ناوچە گرژە سەرکیەکان تا ئەو ڕادەیەی بۆتە بەشێکی دانەپچڕاو لە پرۆسەی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خۆ وڵاتە یەکگرتووەکان ئەو ڕۆڵەی خۆی بەباشی جێڕاوە. بەو ڕادەیەی ناوبژیوانی کردن لە لای بۆتە نیمچە نەریتێک، هەندێک کاتیش کە لەلایەن تاقمە پەیوەندیدارەکانەوە چارەی نەویستراوە، وەک ئەوەی لە کاتی کێشەی نێوان هیندستان و پاکستان لەسەر هەرێمی کەشمیری لە تەمموزی 1999دا ڕوویدا. لەو کاتانەشدا هەر خۆی بەسەر چاوە و زامنکاری دامەزراوە دیموکراتیەکان داناوە لەسەر لەبەری جیهاندا. ئەوەش وای لێ کردووە پەیتا پەیتا خۆی وەک دادوەرێک بەسەر هەڵبژاردنەکانی دەرەوەی ئەمریکاوە دابنێت و سزای ئابووری و گوشاری تر بەسەر ئەم و ئەودا بسەپێنێت ئەگەر پێوەرەکانی بەهەند وەرنەگیرابن. لە ئەنجامی ئەوەی باسکرا هێزەکانی ئەمریکا بە سەرتاسەری جیهاندا بڵاو بوونەتەوە، لە پێدەشتەکانی باکووری ئەوروپاوە هەتا هێڵە گرژەکانی ڕۆژهەڵاتی ئاسیا. خۆهێندەشی نەماوە ئەو دەستێوەردانە کاتیانەی ئەمریکا کە لە ژێر ناوی پاراستنی ئاشتیدان ببنە پرەنسیپێکی سەربازی هەمیشەیی. وڵاتە یەکگرتووەکان لە ناوچەی باڵکاندا هەمان ئەو ئەرکە جێبەجێیەکات کە هەردوو ئیمپراتۆریەتی نەمساوی و عوسمانی لە کۆتایی سەدەی پێشوودا مەبەست سەدەی 19هەمە جێبەجێیانەکە. واتە پاراستنی ئاشتی لە ڕێی دامەزراندنی چەندین حامیەوە کە ئاخنراونەتە نێوان کۆمەڵە ئەتنیکیە بە گژیەکدا چووەکان. هەروەها
وڵاتە یەکگرتووەکان لە ڕێی بەدەستهێنانی مەزنترین کۆمەڵگای سەرمایەی وەگەڕخرا و سەرنجڕاکێشترین پەناگا بۆ سەرمایە گوزاران و فراوانترین بازار لە بەردەم هەناردە دەرەکیەکاندا سیستەمی دارایی نێودەوڵەتی خستۆتە ژێر ڕکێفی خۆیەوە. هەروەک کەلتوری ملی ئەمریکا ئێستا پێوەرەکانی جوانکاری لەسەر تاسەری جیهاندا دیاریەکە، تەنانەت لەو کاتانەشدا کە ناوە بڵێسەی بێزاری نیشتیمانی لێرە و لەوێ سەرهەڵەدا. ئەو میراتیەی لە نەوەدەکانی سەدەی بیستەمەوە بەجێماوە دژەیەکی لێکەوتوتەوە. وڵاتی یەکگرتووەکان بەسەرێک بایی هێندە هێزی هەیە کە پێل لەسەر بۆچوونی خۆی و لەسەر باڵادەستی خۆی دابگرێ. ئەوەش زۆرترینی کات ئەو تۆمەتانە ئەوروژێنێ کە تایبەتن بە پاوانخوازی ئەمریکاوە. لە هەمان کاتدا زۆر جار ڕێگە چارە پێشنیارکراوەکانی ئەمریکا بۆ شوێنەکانی دیکەی جیهان یان بەرەو ڕووی گوشاری ناوخۆیی دەبنەوە یان ئاڵلقەیەکی دووبارە ئەبن لە بنەماگەلێکی سەرتاپاگیری هەڵێنجراوی ئەزمونونەکانی شەڕی سارد. سەرنجامیش ئەگەری زۆر هەیە ئەو باڵادەستیەی ببێتە هۆی نەمانی پەیوەندیەکانی بەو تەوژمانەوە کە کاریگەریان لەسەر سیستەمی نوێی جیهان هەیە و دوجار ئەو سیستەمە گۆڕن. دۆزی ئەمڕۆی جیهان ئاوێتەیەکی سەیر لە ملکەچی بۆ هێزی ئەمریکا و ڕێزگرتن لەو هێزە دەرەخە. ئەو ئاوێتەیەش هاوشانن لەگەڵ بێزاری لە چارەسەریە ئامادەکانی ئەمریکا لەلایەک و ناڕۆشنی ئامانجە دوورەکانی لەلایەکی ترەوە. ئەوەی مایەی گاڵتەجاڕیە ئەوەیە کە زۆربەی جار باڵادەستی ئەمریکا لەلایەن ئەمریکیەکان خۆیانەوە بایەخێکی ئەوتۆی نییە. بەگەڕانەوەش بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن و بۆ هەست و سۆزی ناو کۆنگرێس کە دوو پێوەری زۆر گرنگن، ئەبینین بایەخدانی ئەمریکاییەکان بە سیاسەتی دەرەکی هەمیشە لە ئاستێکی زۆر نزمدایە. بەوەش وەک ڕنگدانەوەیەکی هەست و سۆزە میلیەکانی ئێستا دانایی سیاسەتمەدارە تەمادارەکان وا لێئەکا خۆیان لەو وت و وێژانە بە دوور بگرن کە پەیوەستن بە سیاسەتی دەرەکی و بە مەسەلەی ڕابەریەوە. وەک ڕنگدانەوەیەکی هەست و سۆزی میلی لە ئێستادا نەک تەحەدا لە پێناوی بەرزکردنەوەی ئاستی تێڕوانینی ئەمریکایی. دواهەمین هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا سێیەمین پرۆسەی هەڵبژاردن بوو لەسەر یەک کە تیایاندا هیچ کام لە کاندیدەکان بە جددی خۆیان لە مەسەلەی سیاسەتی دەرەکی نەدا. لە نەوەدەکانیشدا بە تایبەتی لە نێو نەخشەسازی استراتیژیدا برەوی دەستڕۆیشتوویی ئەمریکا کەمتر بوو لە برەوی ئەو زنجیرە بڕیارانەی بە مەبەستی ڕاییکردنی دەنگدەرەکانی ناوخۆ دەرەچوون. لە کاتێکدا تەکنۆلۆژیا و دەستکەوتە تازە بەدەست هاتووەکانی پرۆسەی بەرهەمهێنانی ئەمریکا هۆکاری ئەو برەوە بوون لە بواری ئابووریدا. هەموو ئەوانش ئیغرای جۆرێک لە کارکردن بوون وەک ئەوەی ئەمریکا پێویستی بە سیاسەتێکی دەرەکی درێژخایەن نەبێت و توانای هەبێ بۆ هەر حاڵەتێک لە کاتی خۆیدا وەڵام بداتەوە و بەس. وڵاتە یەکگرتووەکان لەو پەڕی هێزیدا لە پێگەیەکدا خۆیە بینێتەوە کە مایەی گاڵتەجاڕیە. لە ڕوویەکەوە ڕەنگە قوڵترین گرژیەکانی جیهان نەتوانن برە و بە چەمکگەلێک بدەن پەیوەندیان بە پێشهاتەکانەوە هەبێ. سەرکەوتن لە شەڕی ساردا حەزی خۆ هەڵکێشانە جوڵێنێ. ڕازیبوون بە هەلومەرجی هەنووکەیش واکە تێڕوانینی سیاسەت بریتی بێ لە پیادەکردنی ئەو خوێندنەوانەی پێیان ئاشناین بەسەر پاشە ڕۆژدا. کایەی ئابووری سەرنجڕاکێشیش پاڵ بە سیاسەتمەدارانەوە ئەنێ تێکەڵیەک لە نێوان استراتیژ و ئابووریدا دروست بکەن و دوجاریش وایان لێەکە کەمتر هەست بەڕنگدانەوە سیاسی و کللتوری و ڕۆحیەکانی ئەو گۆڕانکاریە بەرفراوانانە بکەن کە تەکنۆلۆژیای ئەمریکا وەبەری هێناون. هاوکات لەگەڵ کۆتایی هاتنی شەڕی ساردا لە خۆڕازیبوونی تێکڕایی و گەشە سەندن هەستێکیان بە توانای ئەمریکا خوڵقاند کە ئەو هەستە لە ئەفسانەیەکی دووفاقەدا خۆیان نوێنێ. سەبارەت بە چەپڕەوان زۆر کەس وڵاتە یەکگرتووەکان وەک ناوبژیوانێکی بنچینەیی سەیرەکەن،
بەسەر پێش هاتە نێوخۆیەکانی سەرتاسەری دنیاوە. ئەوانە وەها ڕەفتارەکەن وەکەوەی ئەمریکا چارەسەری دیموکراتیانەی بۆ هەموو کۆمەڵگاکان پێبێ بەبێ لە بەرچاوگرتنی جیاوازیە کولتوری و مێژوویەکان. سیاسەتی دەرەکی و سیاسەتی کۆمەڵایەتیش لە لای پەیڕەوکەرانی ئەم ڕێڕەوە فیکریە چوون یەکن، وەک چۆن ئەم ڕێڕەوە هەر بایەخدانێک بە سەرکەوتن لە شەڕی ساردا بە توندی ئەداتە بەڕەخنە. بەو پێیەی هەنگاونانی حەتمی بەرەو دیموکراتیەت و هەروە ڕەوتی مێژوو بە جۆرەی ئەوان خۆیان بەسن بۆ هەڵوەشاندنەوەی سیستەمی کۆمونستی. لە لای ڕاستڕەوانیش زۆر کەس وەها بینن کە هەرسهێنانی یەکێتی سۆڤیەت تا ڕادەیەک بە شێوەیەکی خۆبەخۆیی ڕوویداوە و لە دەرەنجامی ئەو پێداگیریە تازەیەی ئەمریکا ڕوویداوە کە لە گۆڕینی گوتارەکەیدا ئیمپراتۆریەتی بەدکاری دەرەکەوێ، نەک دەرەنجامی ئەو هەوڵانەی هەردوو حیزب بە درێژایی نۆکابینە و لە ماوەی زیاتر لە نیو سەدەدا داویانە. بەم شێوەیە ئەمانە بە پشتبەستن بەو تیاڕوانینەیان بۆ مێژوو پێیان وایە دەست ڕۆیشتووی ئەمریکا چارەسەری هەموو دەردەکانی دنیایە، واتە سەپاندنی چارەسەرەکانی ئەمریکا بەسەر ناوچە گرژەکانی دنیادا لەگەڵ جەختکردنێکی سەرسەختانە لەسەر ئەو باڵەدەستیە. ئەم دوو لێکدانەوەیە هەردووچیان برەودان بە هاوڕاییەکی درێژخایەن سەبارەت بە جیهانێکی ڕوو لە گۆڕان ئەکەنە کارێکی دژوار. مشتومڕێکی لەم چەشنە سەبارەت بە سیاسەتی دەرەکی بەسەر دووبەرەدا دابەشە بێ، لەلایەکەوە هەڵوێستی ڕەفتار جوانی مژدەبەخشانە و لەلایەکی ترەوە دەرەکردن بەوەی کەکەڵەکەبوونی هێز خۆ بەخۆیانە دێتە دی. مشتومڕیش زیاتر لەسەر مەسەلەیەکی ڕووتە: ئایا سیاسەتی دەرەکی ئەمریکا دوای بەهاکانەکەوێ یان دوای بەرژەوەندیەکان؟ میتافیزیکیە یان ڕیالیست؟ تەحەدای ڕاستەقینەش لە تێهەڵکێشکردنی هەردووچیاندایە. یەکێکیش بە جددی سیاسەتی دەرەوەی ئەمریکا دابڕێژێ ناتوانێ خۆی لە نەریتەکانی ئەو باڵەدەستیە ڕێچکەشچێنە گێل بکە کە دیموکراتیەتی ئەمریکی پایەی خۆی پێبەرز کردوتەوە، بەڵام ناشتوانێ خۆی لە هەلومەرجی شیاوی چەسپاندنی ئەو دیموکراتیەتە لە جێلی بدا. سروشتی ناجیگیری ژینگەی نێودەوڵەتی. خاڵی دەستپێکردنی تێگەیشتنی ئەمریکیەکان لە هەلومەرجی ئێستا دانانە بەوەدا کە گرژیەکانی ئێستا دابڕانێکی کاتی نین لە بارودۆخێک کە خۆی لە بنەڕەتدا خراپ نییە، بەڵکو نیشانەی گۆڕانێکی حەتمی سیستەمی جیهانین. ئەم گۆڕانش هەڵقوڵاوی گۆڕانکاریەکانی بنیادی نێوخۆیی کاراکتەرە سەرەکیەکانی ئەو سیستەمەیە، هەروەک هەڵقوڵاوی پرۆسەکانی دیموکراتیزەکردنی کایەی سیاسی و بە جیهانی بوونی ئابووری و ئامرازەکانی گەیاندنی ئێستایە. چەمکی دەوڵەت خۆی گزارشتە لە چەمکێکی دادپەروەری کە شەرعیە دەداتە ڕێو شوێنە ناوخۆیەکانی و لە بەکارهێنانێکی هێز کە توانای بەدەمەوە چوونی لانی کەمی ئەرکەکانی دیاریەکات، واتە پاراستنی دانیشتوانەکەی لە مەترسیە دەرەکیەکان و گرژیە ناوخۆیەکان. کاتێکیش هەموو ئەو پێکهاتانە لە هەمان کاتدا ڕوو لە گۆڕانە بن بە چەمکی پێناسەکردنی بێگانەیشەوە، ئەوە سەردەمێک لە وروژان و گرژی کارێکی حەتمیە بێ. لە ڕاستیدا چەمکی پەیوەندیە نێودەوڵەتیەکان خۆی لە خۆیدا چەمکێکی تا ڕادەیەک تازەیە، چونکە وەها پێویستەکە کە بوونی دەوڵەتی نەتەوەیی بناغەی ڕێخستنی ئەو پەیوەندیانە بێ، بەڵام ئەم چەمکە تەنها لە کۆتاییەکانی سەدەی هەژدەهەم لە ئەوروپا سەری هەڵدا و لە ڕێی ئیمپریالیزمی ئەوروپیەوە بە سەرتاسەری جیهاندا بڵاو بۆوە. لە ئەوروپای چاخەکانی ناوەڕاستدا پرەنسیپەکان تاکەکەسی و کلاسیکی بوون و پشتیان بە زمانی هاوبەش یان کەلتوری چوونیەکەوە نەئەبەست. دەستگای بێرۆکراسیانی دەوڵەتیش نەئاخنرابووە نێوان دەسەڵاتدار و ڕەعیەتەوە،
کۆتەکانی سەردەسەڵاتیش لە دەستورەوە وەرنەگیرابوون، بەڵکو لە نەریت و لە کڵێسای کاتۆلیکی گشتگیرەوە وەرگیرابوون کە سربەخۆیی خۆی لەدەست نەدابوو. هەرەو کۆتانەش دوجار بەبێ ئەوەی مەبەستیان بێ بناغەیان بۆ فرەبەرەیی و دیسپلینە دیموکراتیەکان داڕشت کە پاش چەندین سەدە برەویان سند. لە هەردوو سەدەی 16هەم و 17هەمدا ئەو بنیادە لەژێر کاریگەریەکی دوولایەنەدا هەرەسی هێنا. ئەو چاکسازیەی یەکێتی ئاینی تێکشکاند و ئەو چاپەمەنیەی کە فرە ئاینی ڕوو لە برەوی لەسەر ئاستێکی فراوان کردە پرۆسەیەکی ئاسان. ئەو گرژیەش کە سەری هەڵدا لە جەنگی 30 ساڵدا بە چڵەپۆپە گەیشت. ئەو جەنگەی لەو سەردەمەدا لە سەدا 30 دانیشتوانی ناوەڕاستی ئەوروپای لەژێر ناوی ڕەفتار جوانی ئایدۆلۆژی ئاینیدا قەڵاچۆ کرد. لەم قەسابخانەیەوە ئەو دەوڵەتە نوێیە سەری هەڵدا کە لە ڕێکەوتنامەی پێنسیلڤانیای ساڵی 1964دا پێناسەکرا. تا ڕۆژگاری ئەمڕۆیش پەیوەندیە نێودەوڵەتیەکان بنەما بنچینەیەکانی ئەو دەوڵەتەیان پێکێناوە. بنەمای سەروەری بنچینەی ڕێکەوتنامەکە بوو کە بە جۆرەی ئەو بنەمایە ڕەفتاری ناوخۆیی دەوڵەت و دامەزراوەکانی کارێکن لە دەستی دەوڵەتانی تردا نین. ئەم بنەمایانە گزارشت بوون لە بڕواهێنان بەو ڕاستی کە ڕەنگە هەرچۆنێ بێ دەسەڵاتدارە ناوخۆییەکان تند و تیژی کەمتر بنوێنن لەو سوپات دەرەکیانەی بە مەبەستی گۆڕانکاری بەرپاکردن لەشکر کێشیەکەن. لە هەمان کاتدا چەمکی هاوسەنگی هێزەکان چەند کۆتێکی دروست کرد بۆ هێنانەکایی هاوسەنگیەک کە لە سایەیدا باڵادەستی هیچ نەتەوەیەک لە توانادا نەبێت و بەوەش جەنگەکان لە چەند ناوچەیەکی تا ڕادەیەک تەسکدا سنووردار بوون. سیستەمی دەوڵەتی تازە دەرکەوتووی پاش شەڕی 30 ساڵ بۆ ماوەی پتر لە 200 ساڵ و تا هەڵایسانی جەنگی جیهانی یەکەم ئامانجەکانی خۆی پێکا. تەنها ململانەی ئایدۆلۆژی سەردەمی ناپلیۆن نەبێ کە بۆ ماوەی 2 سەدە لایەنەکان دەستبەرداری بنەماکانی دەست وەرنەدانەکاری یەکتری بوون. ئەمڕۆ ئەم دوو چەمکە کەوتونەتە بەرهێرش تا ڕادەی لەبیرکردنی ئەوەی کە مەبەست لێیان سنووردانان بووە لە بەردەم بەکارهێنانی هەڕەمەکیانەی هێز نەک فراوانکردنی ئەو بەکارهێنانە. ئەمڕۆ سیستەمی وێستڤاڵی ڕوبەڕووی قەیرانێکی پلان بۆ داڕێژراوە بێتەوە. بنەماکانیشی کەوتونەتە بەر تەحەدا. هەرچەندە تا ئێستا شتێک پەسەند نەکراوە جێگەی ئەو سیستەمە بگرێتەوە. سیاسەتی دەستوەرنەدانە کاروباری وڵاتانی تر وازی لێهێنراوە بۆ چەمکی دەستوەردانی مرۆیی جیهانی یان بۆ ویلایەتی قەزایی نێودەوڵەتی. ئەمەش نەک تەنها لەلایەن وڵاتی یەکگرتووەکانەوە بەڵکو لەلایەن زۆربەی وڵاتانی ئەوروپای ڕۆژاوایشەوە زۆربەی وڵاتانی تریش لە کۆبوونەوەی لووتکەی 1000 ساڵەی نەتەوە یەکگرتووەکاندا لە نیویۆرک لە سێپتەمبری 2000 پشتگیریان لێکردن لەم بارەیەوە. لە نەوەدەکانی سەدەی 20دا وڵاتە یەکگرتووەکان دەستی دایە 4 کردەی سەربازی مرۆیی لە سۆماڵ و هایتی و بۆسنیا و کۆسۆڤا. 2 کردەی تریش وڵاتانی تر سەرکردایەتیان کردن. لە تەیموری ڕۆژهەڵات بە سەرکردایەتی ئوسترالیا و لە سیرەلیۆن بە سەرکردایەتی بریتانیا. هەموو ئەو دەستێوەردانش جگە لەوەی کۆسۆڤا ڕەزامەندی نەتەوە یەکگرتووەکانیان لەسەر بوو. لە هەمان کاتدا ئەو چەمکی دەوڵەتی نەتەوەیەی هەتا ئەمڕۆ باوە ئەوە گۆڕانی بەسەرادێ. هەموو وڵاتێک بۆ خۆگونجاندن لەگەڵ فەلسەفەیەکی باو خۆی بە نەتەوە دانێ. بەڵام لە ڕاستیدا ئەگەر بگەڕێنەوە بۆ مانای چەمکی نەتەوە لە سەدەی 19دا کە نەتەوەی بە یەکێتی زمان و کولتور دانا هەمویان وەهانین. لە دەستپێکی هەزارەی نوێدا هیچ کام لە زلهێزەکان ئەو پێناسەیەیان بەسەردا ناچەسپێ بێژگە وڵاتە دیموکراتیەکانی ئەوروپا و ژاپۆن. ئەوە تا چین و رووسیا کۆکەرەوەی چەندین ڕەگەز و نەتەوەن وێڕای خەسڵەتی فرائەتنیکیان.
وڵاتە یەکگرتووەکانیش پەیتا پەیتا ناسنامەی نەتەوەیی و فرائەتنیکی پارسەنگی یەکترەکە. لە ناوچەکانی تری جیهانیشدا دەوڵەتی فرائەتنیک یاسای زاڵە. هەمیشەش یەکگرتوویی ئەو دەوڵەتانان لەلایەن ئەو کۆمەڵە ئەتنیکیە ناوخۆییانەوە ڕوبەڕووی مەترسیە بێتەوە کە هەوڵ بۆ ئۆتۆنۆمی یان سربەخۆییەدەن بە پێی بنەماکانی هەردوو سەدەی 19 و 20 تایبەت بە نەتەوە و مافی چارەی خۆنووسین. بگرە تاحەدای فرائەتنیکی لە ئەوروپادا بریتیە لە نزم بوونەوەی ڕادەی مناڵبوون و برەوسەندنی دیاردەی کۆچ. دەوڵەتە نەتەوەییە مێژوویەکان ئێستا هەست بەوە ئەکەن کە قەبارەیان بۆ ئەوە ناشێ ڕۆڵێکی سەرەکی لەسەر ئاستی جیهاندا بجێڕن. بۆ یەکەوتونەتە گردبوونەوە لە یەکەی سیاسی فراوانتردا. هەتا ئێستاش یەکێتی ئەوروپا سەر تاپاگیرترین گزارشتە لەم سیاسەتە. بەڵام گردبوونەوەی ئینتیقالی تری هاوچەشن لە نیوەی ڕۆژاوای گۆی زەوی لە دەرکەوتندان، وەک دامەزراوەی ڕێکەوتنامەی بازرگانی ئازاد لە ئەمریکای باکوور، نافتاو، مێرکۆسور لە ئەمریکای باشوور و یەکێتی نەتەوەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا، ئاسیان، هەروەک بێرۆکەیەکی سەرەتایی لەبارەی دامەزراندنی ناوچەیەکی بازرگانی ئازاد بە سەرپەرشتی ژاپۆن و چین بە هاوبەشی سەری هەڵداوە. هەر یەکێک لەم یەکە نوێیانە لەو کاتەدا کە ناسنامەی خۆی دیاریەکە خۆ جوداکردنەوە لە هێزە باڵا دەستەکانی ناوچەکە پاڵی پێوە ئەنێ. ئەمەش هەندێک جار بەبێ ئاگایانە و زۆر جاریش بە ئەنقەست سەبارەت بە ئاسیان بۆ نمونە ئەبینین دژەکان چین و ژاپۆنن، ڕەنگە هندیش بە تێپەڕینی کات بێتە ڕیزیانەوە. سەبارەت بە یەکێتی ئەوروپا و بە مێرکۆسور ئەو دژە وڵاتە یەکگرتووەکانە، ئەمەش لەو کاتەیشدا کە دوژمنایەتیە کلاسیکیەکان لە ناوە بە ڕکابەری نوێی لێیەکەوێتەوە. لە کۆندا گۆڕانکاری زۆر لەمانە بچووکتر ئەبوونە هۆی هەڵایسانی جەنگی مەزن، بەڵکو لە سیستەمی نێودەوڵەتی ئێستایشدا جەنگ زۆر ڕووەدا، بەڵام هەرگیز لە یەکێک لەو جەنگانەدا دوان لە سلهێزەکان ڕووبەڕوو نەبوونەتەوە، چونکە چاخی ئەتۆمی بایەخی ڕۆڵی هێزی لە پەیوەندی نێوان وڵاتە سەرەکیەکاندا وەک خۆی نەهێشتۆتەوە. هەتا سەرەتای چاخی ئەتۆمیش بەهۆی کێشەی پەیوەست بە زەوی و زار و سەرچاوەکانی کەرەسەی خاو و سامانەوە جەنگ هەڵەگیرسا. لە چاخی نوێدا زەوی زۆرێک لە بایەخی خۆی وەکو پێکهێنەری هێزی نەتەوەیی لەدەستداوە، چونکە پێشکەوتن لە بواری تەکنۆلۆژیادا پتر لە هەر پەلهاویشتنێکی ناوچەیی کە بە خەیاڵدا بێ بناغەیە بۆ هێزی دەوڵەت. ئەوە تا ئاستی دەرامەتی هاوڵاتی لە سنگاپورە کە هیچ سامانێکی نییە جگەل لە زیرەکی گەلەکەی و سەرکردەکانی زۆر بەرزترە لە ئاستی دەرامەتی هاووڵاتی وڵاتانێکی فراوانتر لە قەبارەدا و دەوڵەمەندتر لە ساماندا. بەشێکی ئەو سامانەیش سنگاپورە بۆ بنیاتنانی هێزێکی سەربازی کاریگەر بەکارهێنێ، لانیکەم لەسەر ئاستی ناوخۆ بۆ بەرگرتن لە نیازی پلانەکانی دراوسێ تەمادارەکانی. ئیسرائیلیش خۆی لە بارێکی هاوشێوەدا ئەبینێتەوە. چەکی ئەتۆمی مەترسی هەڵایسانی جەنگی لە نێوان ئەو وڵاتانەدا کەمتر کردوتەوە کە ئەو چەکەیان هەیە، هەرچەندە ئەم گوتەیە ئەگەر چەکی ئەتۆمی هەر لە بڵاوبوونەوەدا بێ لەو وڵاتانەدا کە هەڵوێستی جیاوازیان دەربارەی ژیانی مرۆڤ هەیە یان هەست بە کاریگەریە کارەساتبارەکانی ناکەن وەک خۆی نامێنێ. هەتا پێش دەرکەوتنی چەکی ئەتۆم وڵاتان بۆیە بە بەرەو جەنگ ملیانەنا چونکە دەرەنجامەکانی شکست یان سازش لە دەرەنجامەکانی خودی جەنگ خراپتر بوون. ئەم جۆرە لێکدانەوەیش ئەوروپای بەرەو خەرجکردنی تەواوی سامانەکانی برد لە جەنگی جیهانی یەکەمدا، بەڵام ئەم هاوکێشەیە بەسەر وڵاتە ئەتۆمیەکاندا پیادە نابێ مەگەر تەنها لە هەلومەرجێکدا تەواو تیایدا ناومێت ببن. بە پێی بیرکردنەوەی زۆربەی سەرکردەکانی وڵاتانی سەرەکی خاوەن چەکی ئەتۆمی پێچێ وێرانکاریەکانی جەنگێکی ئەتۆمی زۆر لە دەرەنجامەکانی سازش و لەوانەیە لە دەرەنجامەکانی شکستیش
کارەسات بارتر بن. دژەیی ئاشکرای چاخی ئەتۆمیش لەوەدا دەرەکەوێ کە لە بەرامبەر گەشە سەندنی توانە ئەتۆمیەکان و بە دوایدا بەدەستهێنانی هێزێکی سەرتاپای مەزن پاشەکشەیەکی حتمی لە ئارەزووی بەکارهێنانی ئەو چەک و هێزەدا ڕووەدا. هەموو شێوەکانی تری هێزیش لە هەڵچووندان، لایەنەکانی هێز هەتا کۆتایی جەنگی جیهانی دووهەمیش تا ڕادەیەک بە یەکداچوون. ئەو کاتەی پێک هاتە جیاجیەکانی ئابووری و سەربازی و سیاسی یەکتریان تەواوە کرد. هیچ کۆمەڵگایەک نەی ئەتوانی لە ڕووی سەربازیەوە بەهێز بێ بەبێ ئەوەی لە بوارەکانی تریشدا لە هەمان پێگەدا نەبێ. بەڵام ئەو هێڵە جیاوازانە وەک دەرەکەوێت لە نیوەی دووەمی سەدەی بیستەمەوە پەیتا پەیتا لە یەکتری دوورەکەونەوە. ئەشێ دەوڵەتێک لە ناکاو ببێتە هێزێکی ئابووری مەزن بەبێ ئەوەی هێزێکی سەربازی ئەوتۆی هەبێ. عەرەبستانی سعودی بۆ نمونە یان سەرەڕای سستی کایە ئابووریەکەی بڕوونی برەو بە هێزێکی سەربازی مەزن بدا، بڕوانە یەکێتی سۆڤیەتی پێشوو. وا پێشبینیەکرێ ئەو هێڵە جیاجیایانە لە سەدەی 21دا جارێکی تر یەک بگرنەوە، چونکە چارەنووسی یەکێتی سۆڤیەت ئەوەی دەرخست کە تەرکیزکردنی یەکلایەنانەی سەر هێزی سەربازی ناکرێ بەردەوام بن، بە تایبەتیش لە سەردەمی شۆڕشی ئابووری و تەکنۆلۆژی گرێدراو بە ئامرازەکانی گەیاندنی ڕاستەوخۆ کە کەلێنێکی قوڵی ئاستەکانی گوزەران ئەگەیەنێتە هەموو ماڵێک لەسەر تاسەری جیهاندا. وێڕای ئەوەش زانیاریەکان لە تەمەنی تەنها یەکنەوەدا بازێکیان داوە کە لە تێکڕای زانستە کەڵەکەبووەکانی سەر لەبەری مێژووی لەوە پێشی مرۆڤایەتی ڕەتیاندا. کۆمپیوتەر و ئەنتەرنێت و بواری تەکنۆلۆژیای زیندووی برەوسەندوویش ئاسۆیەکی وەهایان بە تەکنۆلۆژیا بەخشیوە کە هیچ کام لە نەوەکانی پێشتر هەر بە خەیاڵیاندا نەهاتووە. سیستەمی پێشکەوتوی فێرکردنی تەکنۆلۆژیاش بۆتە پێداویستێکی هێزی دوورخایەنی دەوڵەت، هەر ئەویش پایەکانی هێزی دەوڵەت و زیندویی مسۆگەرەکات و بەبێ ئەو هەموو جۆرەکانی تری هێز ئەتوێنەوە و نامێنن. بە جیهانی بوون هێزی ئابووری و تەکنۆلۆژیای بە هەموو جیهاندا بڵاو کردوێتەوە. ئامرازەکانی گەیاندنی ڕاستە و خۆش بوونەتە هۆی ئەوەی بڕیارەکانی هەر ناوچەیەک ببەسترێنەوە بەو بڕیارانەی لە شوێنەکانی تری جیهان دەرەچن. هەروەک بە جیهانی بوون گەشەیەکی لێکەوتۆتەوە لەوە و پێش وێنەی نەبووە، ئەگەرچی ئەو گەشە سەندنە بە شێوەیەکی چوونیەک نییە لە هەموو شوێنەکاندا. ماوەتەوە ئەوە بزانین کە ئایا ئەو بە جیهانی بوونە بە هەمان شێوەی گەشە سەندنەکە ڕۆچوون و دابەزینیش خێراترەکە تا بوار بۆ ڕوودانی کارەساتێکی جیهانی بڕەخسێنێ. ڕەنگیشە بە جیهانی بوون کە لە ڕاستیدا شتێکی حتمیە ببێتە هۆی سەرهەڵدانی هەستکردنێک بەبێت توانایی سەبارەت بەوەی ئەو بڕیارانەی کاریگەریان لەسەر ژیانی ملیۆنەها کەس هەیە لەژێر کۆنتڕۆڵی سیاسەتە ناوخۆییەکان دەربچن. مەترسیەکیش هەیە سەبارەت بەوەی ئاڵۆزیەکانی کایەی ئابووری و تەکنۆلۆژیا پێش توانە سیاسیە هاوچەرخەکان بکەون و بەسەریاندا زاڵ بن. ئەو تەحەدایانەی بەرەو ڕووی ئەمریکا بنەوە. وڵاتە یەکگرتووەکان خۆی لە جیهانێکدا بینیوەتەوە کە ئەزموونی مێژوویی ئەمریکا تەنها بەشێکی کەمی ئەو جیهانەیە. ئەوە تا چەمکی هاوسەنگی هێزەکانی ڕەتداوەتەوە، بەو پێیەی خۆی بە ئاسوودەیی کەوتۆتە نێوان دوو زەریای زەبەلاحەوە کە پێی وابووە ئەتوانێ خۆی لە ململانیەکانی نەتەوەکانی تر بەدوور بگرێ، یان ئەتوانێت لە ڕێی پێداگرتنی لەسەر چەسپاندنی بەها تایبەتیەکانی خۆی لەمەڕ دیموکراسی و مافی چارەی خۆنووسین ئاشتی لە جیهاندا بەرقەرار بکە. لە بەشێکی تردا بە دوور و درێژی لەو چەمکانە کۆڵمەوە. لێرەدا ئەوەندە بەسە ئاماژە بدرێ بەوەی ناکرێت تەنها یەک کەڵێشە بەسەر لێکدانەوە و شیکردنەوەی سیستەمی نوێی جیهاندا پیادە بکرێت. لە دنیای ئەمڕۆدا لانی کەم 4 سیستەمی نێودەوڵەتی شان بەشانی یەکەن. نمونە مێژوویەکانی ئامریکان لە پەیوەندیەکانی نێوان وڵاتە یەکگرتووەکان و ئەوروپای چوارچێوەی نێوەی ڕۆژاوای گۆی زەوی
زۆر شیاوی پیادەکردنن. لێرەدا بەڕوونی دیارە کە تێڕوانینی میتافیزیکیانە بۆ ئاشتی ئەو تێڕوانینانەی لەسەر دیموکراسی و گەشەی ئابووری بیناکراوە پەیوەندیەکی تونند و تۆڵی بە بابەتەکەوە هەیە. وڵاتەکان دیموکراسین و کایەی ئابووری بەرەو بازار هەنگاوەنێت و جەنگ بە خەیاڵی کەسدا نایە مەگەر لە لێوارە بیانیەکاندا کە دەکرێ ململانەی ئێتنیکیەکان هەڵی بجرسێنن. کێشەکانیش لە ڕێی جەنگەوە یان لە ڕێی هەڕەشەی هەڵگیرساندنی جەنگەوە چارەسەر ناکرێن. ئامادەکاریە سەربازیەکانیش تەنها وەک بەدەمەوە چوونی هەڕەشە گەلێکن کە لە ناوچەیەکی دەرەکیەوە کرێن، هەروەک ڕوویان لە نەتەوەکانی ناوچەی ئەتلەنتیک یان نیوەی ڕۆژاوای گۆی زەوی نییە. زلهێزەکانی ئاسیان کە بە قەبارە مەزنتر و لە دانیشتوانیشدا چڕترن لە نەتەوەکانی ئەوروپای سەدەی 19ەم وەکو دوژمنی استراتیژی مامەڵەی یەکتریەکەن. هند و چین و ژاپۆن و رووسیا، کۆریا و وڵاتانی تری باشووری ڕۆژهەڵاتی ئاسیاش ئەوەندەیان نەماوە بەو قافڵەیە بگەنەوە. هەریەکەیان وای دانێ کە ئەوانەی تر حتمەن وەک بەرەیەک ئەتوانن هەڕەشە بن بۆ سەر ئاسایشی نەتەوەییان. جەنگ لە نێوان ئەو هێزانەدا لەسەر پێ نییە، بەڵام دووریش نییە. خەرجی سەربازیش لە ئاسیادا لە برەودایە. لە بنەڕەتیشەوە ئەو خەرجیە بۆ خۆپاراستنە لە نەتەوەکانی تری ئاسیا خۆی، هەرچەندە هەندێک لە هەوڵە سەربازیەکانی چین پێشبینی هەڵایسانی جەنگێکی لێکرێ لەگەڵ وڵاتە یەکگرتوەکان لەسەر تایوان. بە هەمان شێوەی ئەوروپای سەدەی 19هەمیش ئاشتی ڕەنگە ماوەیەکی درێژ بخایێنێ، بەڵکو زۆریش پێچێ وابێ، بەڵام هاوسەنگی هێزەکان ڕۆڵی سەرەکی لە پاراستنیدا ئەبینێ. ململانیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر لە ململانیەکانی ئەوروپای سەدەی 17هەمەچن، چونکە ململانەی ئابووری نین وەک ئەوەی لە ناوچەی ئەتلەنتیک و بەشی خۆراوای گۆی زەویدا هەن، یان استراتیژی وەک ئەوەی لە ئاسیادا هەیە، بەڵکو ئایدۆلۆژی و ئاینین. بۆیە لێرە بنەماکانی وێستڤال بۆ دیبلۆماسیەتی ئاشتی پیادە ناکرێ، کاتێکیش هەر هەوڵێکی سازش پەیوەندی بە مەسەلەی زوڵمێکی دیاریکراوە نابێ، بەڵکو پەیوەندی بە شەرعیەت یان بگرە بە بوونی لایەنی بەرامبەرەوە ئەبێ، ئەوە لە ڕێ لابرێ. بۆیە هەوڵەکانی گەیشتن بە هەر سنوورێکی دیاریکراو بۆ ئەم چەشنە ململانەیانە ئەگەرێکی زۆری هەیە بە پێچەوانەوە بکەونەوە، وەک سەرۆک کلنتۆن و ئێهودبارەکی سەرۆک وەزیران دوا بە دوای کۆبوونەوەی لوتکەی کەمپ دەیڤید لە هاوینی ساڵی 2000 بەو ڕاستیە گەیشتن. ئەوە بوو هەوڵی گەیشتن بە سازشێک لەبارەی مەسەلەی ئەو شوێنەی هەر لایەکیان بە شوێنی پیرۆزی خۆیەزانێ، لە چارەی نووسرا بوو ڕاستی ئەو هەڵوێستانەیان دەربخە کە ناتوانرێ بە یەک بگەیەنرێن. ئەو کیشوەرەی ڕابردوویەکی لە مێژووی ئەوروپادان نییە، کیشوەری ئافریکایە، هەرچەندە هەر 46 وڵاتەکەی ئەو کیشوەرە خۆیان بە دیموکرات ناوە دەبن، بەڵام سیاسەتەکانیان لەسەر بناغەی بنەمایەکی ئایدۆلۆژی یەکگرت و بەڕێوە نابن. چەمکێکی سەرتاپاگیریش لەبارەی هاوسەنگی هێزەوە بەسەر سیاسەتەکانی ئافریکادا زاڵ نییە. کیشوەرەکە فراوانە و زۆریش لە دەوڵەتەکانی ئەوەندە دەستیان کورت دەڕوات ناتوانن قسە لەسەر هاوسەنگی هێز لە ئافریکادا بکەن. لەگەڵ کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووهەمیش ڕکابەری نێوان زلهێزەکان لەسەر ئەفریکا نەما. لە هەمان کاتدا میراتی دەسەڵاتی ئیمپریالیستی بەسەر ئەفریکادا ململانەیەکی ئەتنیکی شاردراوەی هەردەم ڕوو لە تەقینەوە و دواکەوتنێکی ترسناک و چەندین کێشەی تەندروستی نامرۆیانەی بەجێهێشتووە. ئەو سنوورانەی بۆ ئاسانکردنی دەسەڵاتی ئیمپریالیستی لە کاتی خۆیدا کێشرابوون، هۆز و کۆمەڵە ئەتنیکیەکانیان لە یەک دابڕ کرد و چەندین ئاین و هۆزی جیاوازیان لە یەکەی ئیداری لاوەکیدا کۆ کردەوە کە دواتر وەک دەوڵەتی سربەخۆ سەریان هەڵدا. بۆیە ئەفریکا چەندین جەنگی ناوخۆی دڕندانەی بەرهەمهێنا کە تەشەنەیان سند و بوونە ململانەی نێودەوڵەتی
بێجگەل لە دەرد و بەڵای وەها کە ویژدانی مرۆڤ ئەنجنەکەن. تەحەدایەک لە بەردەم کۆمەڵگا دیموکراسیەکاندا کە ئەویش ئەوەیە قەرەبووی مێژوویان بدەنەوە لەم کیشوەرەدا بەوەی ڕێگایەک بدۆزنەوە بۆ یارمەتیدانی ئەفریقا تا بتوانێت بەشداری لە پرۆسەی گەشەی جیهاندا بکات. ئەرکێکیش لە ئەستۆی کۆمەڵگەی نێودەوڵەتیدایە کە ئەویش ئەوەیە کۆتایی بە ململانێ سیاسی و ئەتنیکیەکان بهێنێ یا هیچ نەبێ خاوتریان بکاتەوە. خوڵی ئەو جیاوازیەی لە نێوان سیستەمە نێودەوڵەتیەکاندا هەیە و هەروەها هەمەجۆریان وا لەو وتوێژە کلاسیکەی ئەمریکا سەبارەت بە سیاسەتە دەرەکیەکانەکە تا ڕادەیەک لە بابەتەکەوە دوور بێ. جا چ بەهاکان یان هێزی ئایدۆلۆژی یان بیانووی مانەوە ئەو شتە بێ کە بە شێوەیەکی سەرەکی سیاسەتی دەرەکی ئەمریکا دیاریەکە. دوجار ئەو سیاسەتە پەیوەستە بەو قۆناغە مێژوویەی سیستەمی نێودەوڵەتی تێدایە. سەبارەت بە سیاسەتی دەرەکی ئەمریکاش کە هەردەم لە هەوڵدایە کڵێشەیەکی ئەفسوناوی بدۆزێتەوە بۆ هەموو مەبەستێک لەبار بێ. پێویستی تازە دەرکەوتووی ئایدۆلۆژیای وردبین و استراتیژی درێژخایەن تەحەدایەکی تایبەتە کە تا ئێستا چارەسەر نەبووە. بۆ بەدبەختی سیاسەتە نێوخۆییەکان سیاسەتی دەرەکی ئەمریکا بە ئاراستەی پێچەوانەدا بن. کۆنگرس تەنها یاسا بۆ تاکتیکەکانی سیاسەتی دەرەکی داناڕێژێ، بەڵکو هەوڵەدات یاسای ڕەفتارکردن لە ڕێی سزاوە بەسەر نەتەوەکانی تردا بسەپێنێ. زۆر نەتەوەش لە ئێستادا خۆیان لەژێر ڕکێفی ئەو سزایانەدا ئەبیننەوە. هەموو ئیدارە یەک لە دوای یەکەکانیش ملیان بۆ ئەم حاڵەتدا داوە، لەلایەکەوە وەک سازشێک بۆ ئەوەی ڕەزامەندی بۆ بەرنامەی تر بەدەست بهێنن، لەلایەکی تریشەوە چونکە نەبوونی مەترسی دەرەکی ڕاستەوخۆ وهای کردووە سیاسەتە نێوخۆییەکان بایەخیان پتر بێ لە مامەڵەکردن لەگەڵ سیاسەتی دەرەکی بۆ یەکێک لە هەوڵی مانەوەدابێ لەسەر گۆڕەپانی سیاسی. ئەوەیش کە ڕەخنەگرە بیانیەکان بە تەقەڵایەکی لە خۆباییانەوە و لە ڕاددە بەدەر متمانە بەخۆکردنی ئەمریکای ناوەبەن بۆ پاوانخوازی، لە ڕاستیدا زیاتر ڕایکردنی گروپەکانی فشاری ناوخۆیین کە لە پێگەیەکدان تیشکیان بۆ دەخرێتە پرسە گرنگەکان و لەگەڵیدا بەڵێنی پشگیریەدەن یان هەڕەشەی دژایەتیەکەن لە کاتی هەڵبژاردنەکاندا. ئەو گروپانش پشگیری لە کێشەکانی یەکتریەکەن بۆ ئەوەی لە پاشە ڕۆژدا داواکاریەکانیان بێتە دی. لە هەمان کاتدا میدیای دەم بە هاوار و هەردەم ئامادە خەریکە سیاسەتی دەرەکی یەکاتە بەشێک لە بەشەکانی کات بەسەربردنی گشتی. کێبەرکەی تند لەسەر پۆلینکردن خولیایەکی قەیرانە کاتیەکانی لێ ئەکەوێتەوە و بە شێوەیەکی گشتی وەک گەمەیەکی ئەخلاقی نێوان چاکە و خراپە ئەیخاتە ڕوو، گەمەیەک کە سەرنجامێکی دیاریکراوی هەیە. زۆر بەکەمیش ئەو گەمەیە تێکەڵ بەڕەوتی تەحەدا مێژوویە درێژخایەنەکانە بێ. هەر ئەوەندەش خرۆشی ئەو هەڵچوونە خاوە بێتەوە کەناڵەکانی میدیا ڕوو ئەکەنە ڕووداوی تری خرۆشێنەر. ئەو کاتەی هەردوو قەیرانی کەندا و کۆسۆڤا یان کۆبوونەوە لووتکەکەی کەمپ دێڤید لە چڵۆپۆپۆدا بوون، لەلایەن ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکانەوە بە درێژایی 24 کاتژمێر ڕۆشناییان لەسەر بوو. بەڵام لە دوای ئەوە هەتا ئێستا بایەخێکی ڕۆژانەی زۆر کەمیان پێدرێ، تەنها مەگەر لە ساتەکانی هەڵکردنی چەند هروژمێکدا لە کاتێکەوە بۆ کاتێکی تر. هەرچەندە ئەو ڕێبازانەی لەسەر ئەو ڕووداوانە وەستاون بەردەوامن و هەندێکیشان چەند بەبێ چارەسەر بمێننەوە ئیدارەکردنیان ئاڵۆسترە بێ.
بەڵام خوڵترین هۆکاری ئەو دژواریەی لە ساڵانی 90ەکانی سەدەی 20دا ڕوبەڕووی ئەمریکا بووەوە لە برەودانیدا بە استراتیژێکی تۆکمە بۆ جیهان کە ڕۆڵی سەرەکی تێدا بگێڕێ بوونی سێنەوەی جیاوازی خاوەن سێ تێڕوانینی زۆر جیاواز بوو سەبارەت بە سیاسەتی دەرەکیەوە کە هەرسێکیان لە ناو خۆیاندا مشت و مڕیان بوو لەسەر ڕۆڵی ئەمریکا ئەو سێ هێزە دژەش بریتین لە کۆنە جەنگاوەرەکانی شەڕی ساردی پەنجاکان و شەستەکانی سەدەی ڕابردوو کە ئەیانەوێ لێهاتوویەکانی خۆیان لەگەڵ هەلومەرجی هەزارەی سێیەمدا بگونجێنن هەروەها لایەنگرانی بزوتنەوەی ناڕەزایی لەسەر ڤێتنام کە لە هەوڵی ئەوەدان پەندە بەدەستکەوتوەکانی ڤێتنام بەسەر سیستەمی نوێی تازە دەرکەوتووی جیهاندا بسەپێنن نەوەیەکی نوێش کە ئەو لە ئەزمونگەلێکەوە سەریان هەڵداوە ناتوانن بە ئاسانی لە چەمکەکانی نەوەی شەڕی سارد یان چەمکەکانی ناڕەزاییەکان بە ڕەوشی ڤێتنام بگەن. داڕێژەرانی استراتیژی شەڕی سارد لە هەوڵی ئەوەدا بوون ململانەی نێوان زلهێزە ئەتۆمیەکان لە ڕێی سیاسەتی لە قاڵبدانی یەکێتی سۆڤیەتەوە بەڕێوەبەرن ئەگەرچی نەوەی شەڕی ساردیش لە کێشە ناسیاسیەکان بێگان نەبوو. ئەوە تا پلانی مارشال دوجار بە ئەندازەی ناتۆ بۆ پلانی سەرتاسەری بایەخی هەبوو بەڵام سوور بوو لەسەر ئەوەی توخمێکی هێز لە پێکاتەی سیاسەتی نێودەوڵەتیدا هەیە و ناکرێ لێی بقرتێنرێ پێوەری کارایی ئەو توخمەش ئەوەیە کە تا چەند دەتوانرێ ڕێ لە پەلهاویشتنی سیاسی و سەربازی سۆڤیەت بگرێ. داڕێژەرانی استراتیژی شەڕی سارد بۆ ماوەیەکی کەم شڵەژاوی مێژویی بیرکردنەوەی ئەمریکایان لە نێوان میتافیزیکیا و هێزدا کەم کردەوە بگرە نەیانهێشت چونکە لە جیهانێکدا دوو زلهێز کۆنتترۆلیان کردوێ پێداویستیەکانی ئایدۆلۆژیا و هاوسەنگی بەلای ئاوێتەبووندا لارە بنەوە. سیاسەتی دەرەکیش ئەبێتە گەمەیەکی سفری کە تایدا دەستکەوتەکانی هەر لایەک بە زیان بۆ لایەکی تر دائەنرێ. شانبەشانی سیاسەتی لە قاڵبدانیش جوڵێنەری سەرەکی سیاسەتی دەرەکی دیپلۆماتی شەڕی سارد هەوڵی ئەوەیەدا هەردوو دوژمنە شکست خواردووەکە ئەڵمانیا و ژاپۆن وەک دوو ئەندامی خاوەن ئەندامێتی تەواو بجێڕێتەوە ناو سیستەمی جیهانی تازە دەرکەوتوو. ئەم ئەرکە نوێیەش سەبارەت بەو وڵاتانەی بەر لە کەمتر لە 5 ساڵ خۆ بەدەستەوەدانێکی بێمەرجیان بەسەردا سەپێنرا بوو کارێکی دروست بوو لە لای نەوەیەک لەو سەرکردە ئەمریکیانەی سەرکەوتن بەسەر داتەپینە ئابووریە مەزنەکەی ساڵانی سیەکانی سەدەی 20م ئەو ئەزمونەی تۆکمە کردبوو کە دروستی کردبوون. ئەو نەوەیەی بەرەنگاریکردنی یەکێتی سۆڤیەتی سازەدا سیاسەتی سەردەمی نوێشی تاقی کردەوە کە فرانکلین ڕۆزفێلد هێنایە ئاراوە. ئەو سیاسەتەی پەنای بەردەبەر ئارامی سیاسی بە پڕکردنەوەی کلێنی نێوان پێشبینیەکانی ئەمریکا و واقعی ئابووری لە سەردەمی جەنگی دووهەمی جیهانیشدا کە بە ناوی دیموکراسیەوە بەرپا کرا هەمانەوە باڵا دەست بوو. ڤێتنام بوو کە درزی خستە جەستەی پێکەوە لکاوی ئایدۆلۆژیا و استراتیژ. ئەو پێکەوە لکاویەی نیشانەی جیاکەرەوەی بیرکردنەوەی ئەو نەوەیەیە کە ئەمڕۆ بە ناوی نەوەی هەرە مەزنەوە ئەناسرێ. ئەگەرچی بنەماکانی جیاوازی ئەمریکا هێشتا لەلایەن هەموو ئەوانەی بەشداری لە وتووێژە ناوخۆیەکانداکەن لەبارەی سیاسەتی دەرەکیەوە پێشگیری لێکرێ بەڵام خەریکە سەپاندنی ئەو بنەمایانە بەسەر حاڵەتە دەرک پێکراوەکاندا مل بۆ ناکۆکیەکی قوڵ و بەردەوام کەچەکە. زۆر لەو ڕۆشنبیرانەی پێشتر پشتگیری سیاسەتی شەڕی ساردیانە کرد پاشەوەی لە وەهمی ئەزمموی ڤێتنام ڕزگار بوون یان لە گۆڕەپانی استراتیژدانان کشاونەتەوە یان لە ناوەڕۆکدا سیاسەتی دەرەکی ئەمریکای پاش شەڕیان ڕەتداوەتەوە. ئیدارەی سەرۆک بیل کلنتۆنیش کە یەکەمین ئیدارەی ئەمریکا بوو ژمارەیەکی زۆر لەو کەسانەی لەخۆ گرتبوو کە لە سەردەمی ناڕەزایی بەرامبەر ڤێتنام دەرکەوتبوون
وەها مامەڵەی شەڕی ساردیە کرد وەک ئەوەی بەدحاڵی بوونێک بوو بێت و دەمارگیری ئەمریکا کردبێتی بە جەنگێکی گەرمی نەپساوە. بۆیە لە چەمکی بەرژەوەندی نەتەوەی هەڵگەڕانەوە و گومانیان بەرامبەر بە بەکارهێنانی هێز نیشاندا ئەگەر وەها پێناسە نەکرێ کە خزمەت بە هیچ ئامانجێکی خۆپەرستانەدا ناکا. واتە ڕنگدانەوەی هیچ بەرژەوەندیەکی نەتەوەی ئەمریکا نییە. لە زۆر هەڵوێست و زۆر شوێنیشدا بیل کلنتۆن سەبارەت بە ڕەفتارەکانی ئەوانەی پێشخۆی داوای لێبوردنیە کرد و بە بێزرانەوە بە دەرەنجامی هەڵوێستەکانی شەڕی ساردین ناوەبردن. بەڵام شەڕی سارد وێڕای ڕوودانی چەند هەڵەیەک لە کاتی جێبەجێکردنیدا هەڵەی سیاست بوو، چونکە دوو پرسی قوڵی مانەوە و ئامانجی نەتەوەیی لە خۆگرتە بوو. مایەی گاڵتەجاڕیشە ئەو دەوڵەتانەی لە دێر زەمانەوە وەک بە یەکگەیاندنی بەرژەوەندیەکان مامەڵەیان لەگەڵ کاری دیپلۆماسیدا کردووە، لافلێدانیان بە خۆنەویستیەوە وەک جۆرێکی تایبەت لە هەڵوێست گۆڕین و بێمتمانەیی لێکداوەتەوە. ئاشکرایە کە وڵاتە یەکگرتووەکان ناتوانێت و ناشێت بگەڕێتەوە بۆ سیاسەتەکانی شەڕی سارد و بۆ دیپلۆماسیەتی سەدەی هەژدەهەم. جیهانی ئەمڕۆ زۆر ئاڵۆزترە، خاوەنی پەیڕەوێکی زۆر جیاوازتریشە، بەڵام لە توانایشیدا نییە بەرگەی سیاسەتی لە ئارەزوودا نوقمبوون بگرێ یان لافی چاکەخوازی لێ بدا لە سەردەمی ناڕزاییدا. بە هەرحاڵ ئەم دوو ڕێبازە فیکریە کۆتایی سەردەمێک پێکدەنن کە ململانیەکانی لە ئەقڵ دەرچوو بوون و ئەکادیمیایەک پێکدێنن بۆ نەوەی لە دایک بووی دوای ساڵی 1960. ئەم نەوەیە کە تا ئێستا سەرکردە گەلێکی وەهای پیشان نەداوە کە بتوانن پابەندبوون بە سیاسەتێکی دەرەکی ڕێکوپێک و درێژخایەن ببوژێننەوە. بگرە زۆربەیان لە بنەڕەتەوە پرسیاری ئەوەکەن کە ئایا پێویستیمان بە سیاسەتێکی دەرەکی هەیە؟ لەسەر ئاستی جیهانی ئابووری بە جیهانی بوونیشدا ئەم نەوەیە وەک چۆن با و باپیرانیان چاویان لەسەر کارفەرمانێکی میری بوو لە واشنگتن، خۆیان چاویان لەسەر وۆڵ ستریت و دۆڵی سلیکۆنە. ئەمەش ڕنگدانەوەی ئەوەیە کە کایەی ئابووری پرسی لە پێشینەیە نەک کایی سیاسی. بەشێکی هۆکارەکەشە گەڕێتەوە بۆ دوودڵی لە ترنجانە ناو ئەرکێکی پڕ لە جەنجاڵی و دژواری کە زۆر جاریش بە تێکشکانی ژیانی پیشەیی و زڕانی ناو ناتۆرە تەواوە بێ. نەوەی دوای شەڕی سارد زۆر گوێی بە مشتومڕەکانی پەیوەست بە جەنگی دوورگەکانی هیندی چینی نادا. بەو پێی زۆر ئاگاداری وردەکاریەکانی ئەو جەنگە نییە و لە توقوسەکانیشی تێناگا. هەروەک هەست بە تاوانێکیش ناکە لەوەدا کە بڕوای بەڕێبازی بەرژەوەندی تایبەتی هێناوە. ئەو بەرژەوەندیەی لە گشت چالاکی ئابووریەکاندا و بە هەموو توانایەوە هەوڵی بە ئەنجام گەیاندنیەدا، ئەگەرچی زۆر جار بۆ ئاسوودەکردنی ویژدان داوای خۆنەویستی نەتەوەییەکە، چونکە بەرهەمی سیستەمێکی فێرکاریشە کە هێندە مێژووی بەتوندی وەرنەگرتووە. بۆیە تێڕوانینێکی سەرتاپەگیری نییە بۆ پرسە دەرەکیەکان. ملیش بۆ بیرۆکەی پەیوەندیەکی جیهانی بێمەترسی ئەدات وەک قەرەبوویەکی ئەو کێبەرکێ توندەی لە ژیانی خۆیدا تێکەوتووە. لە ژینگەیەکی وەهاشدا شتێکی سروشتیە بڕوا بەوە بهێنرێ کە هەوڵدان بۆ بەرژەوەندی تایبەتی دوجار ئۆتۆماتیکی ئەبێتە هۆی ئاشتبوونەوەیەکی سیاسی لەسەر ئاستی جیهان و ئەبێتە هۆی بەدیهاتنی دیموکراسی. ئەم بیر و باوەڕانە تەنها بۆ یەشیاون چونکە مەترسیەکانی ڕوودانی جەنگێکی سەرتاسەری تا ڕادەیەکی زۆر نەماون. لە جیهانێکی وەهاشدا سەرکردە ئەمریکاییەکانی سەر بنەوەی دوای شەڕی سارد ئیدی دەرچووی بزوتنەوەکانی ناڕزایی بن یان کۆلێژەکانی بزنس، پێیان وایە کە ئەکرێ سیاسەتی دەرەکی ئەمریکا وەک سیاسەتێکی ئابووری سیر بکرێ، یان وا سیر بکرێ کە ئەو سیاسەتە ئەرکی ئەوەیە بەها ئەمریکەکان فێری شوێنەکانی تری جیهان بکە. سەیریش نییە کە کایەی دیپلۆماسی ئەمریکا لە دوای شەڕی ساردەوە پەیتا پەیتا ئەبێتە زنجیرەیەک پێشنیار لەمەڕ چۆنێتی پابەندبوون بە ئەژندەی ئەمریکاوە. بەڵام بە جیهانی بوونی ئابووری
جێی سیستەمی جیهانی ناگرێتەوە ئەگەر چی ئەکرێ بەشێکی گرنگ بێ لە پێکاتەکەی چونکە سەرکەوتنی ئابووری بە جیهانی بوو خۆی لە خۆیدا چەندین گرژی و ئاڵۆزی لێکەوێتەوە چ لە ناو خودی کۆمەڵگاکاندا یان لە نێوان کۆمەڵگا جیاوازەکاندا کە ئەوەش گوشارە خاتە سەر سەرکردایەتی سیاسی جیهان لەم دەمەشدا دەوڵەتەنەتەوە کە یەکەی لێپرسینەوەی سیاسیە لە زۆر شوێنی جیهاندا ملکەچی هەڵوەشانەوە و سەر لە نوێ گەڵاڵە بوونەوە ئەبێ بە یەکێک لەم دوو ئاقارەدا کە لە ڕواڵەتدا دژەن یان لە بەریەک هەڵوەشانەوە بۆ سەر ئاستی پێک هاتە ئیتنیکیەکان یان توانەوە لە ناو یەکەی ناوچەی فراوانتردا هەتا سەرکردن نیشتیمانیەکانی نەوەی دوای شەڕی ساردیشت هەست بە نەنگی بکەن لە دانانی چەمکێک بۆ بەرژەوەندی نەتەوەی ڕووناکبیرانە کە لێبوردن ئامێز نەبێ ئەوە لە بریشکۆی ئەخلاقی ئیفلیجی زیاتر ئەچنەوە گومانیشی تێدا نییە کە هەر چەمکێکی بەرژەوەندی نەتەوەیی بۆ ئەوەی بەڕاستی ئەمریکایی بێ ئەبێ لەژێر عەبای کە لە پووری دیموکراسی وڵات دەربچێت و بایەخ بە زیندەگی دیموکراسی بدا لە سەرتاسەری جیهانە بەڵام ئەبێ لەگەڵ ئەوەدا وڵاتی یەکگرتووەکان بەهاکانی بگۆڕێ بۆ وەڵامی چەند پرسیارێکی سەخت چییە ئەو شتەی ئەبێ ڕێ لە ڕوودانی بگرین لە پێناوی مانەوەماندا بەبێ لە بەرچاوگرتنی بڕی ئامرازە تەرخانکراوەکان ئەو شتەیش چییە کە ئەبێ هەوڵی بێوچان بدەین بۆ بە ئەنجام گەیاندنی لە پێناوی ئەوەی لەگەڵ خۆماندا ڕازگۆبین بەبێ لە بەرچاوگرتنی کەمی ئەو هاودەنگیە نێودەوڵەتیەی بەدەست هاتووە تەنانەت ئەگەر ناچاریش بین بە تەنها کار بکەین ئەو هەڵانەش چین کە ئەبێ ڕاستیان بکەینەوە ئەو ئامانجانەش چین کە توانامان بەسەریاندا ناشکێ بەشی دووهەم ئەمریکا و ئەوروپا دنیای کۆمەڵگە دیموکراتەکان لەبارەی سیستەمی جیهانیەوە سەرکەوتن بۆ فەلسەفەکەی وەلسن بوو کە پشتی بەستووە بە وابەستەبوون بە دامەزراوە دیموکراسیەکانەوە و بە چارەسەری کێشەکان لە ڕێی گفتوگۆ لە بری جەنگ ئەو فەلسەفەیە بە سەرانسەری هەرێمەکانی باکووری ئەتلانتیکدا بڵاوبۆتەوە حکوومەتەکان دیموکراتن دەستەواژەی دیموکراسیش بەڕاستی ئاماژەیە بۆ ئەو دەوڵەتانەی فراحیزبین و دەسەڵات بە ئاشتیانە و بەڕێک و پێکی لە نێوانی حیزبەکاندا دەستا و دەسەکە ئەمەش لە ناوەڕۆکدا جایە لە شوێنەکانی تر کە تیایاندا پەیڤ ڕۆڵەژێڕێت لە داڕشتنی یاساکانی تایبەت بە دیاریکردنی دەسەڵاتدار هەر کاتێکیش دەسەڵات دەگوێزرێتەوە ئەگەر ئەوە ڕووبدات یان لە ڕێی کودەتاوە یان لە ڕێی گرتنەبەری چەند هەنگاوێکی کودەتا ئامێزەوە ڕووەدا لە ناوچەی ئەتلانتیکدا چیتر جەنگ وەک ئامرازێک بۆ کاری سیاسی پەسەند نییە لە نیوەی یەکەمی سەدەی ڕابردووەوە بەکارهێنانی هێز تەنها تونڕەوەکانی ئەوروپای گرتوتەوە و لە نێوان کۆمەڵە ئیتنیکیەکاندا ڕووی داوە و دەوڵەتە نەتەوە کلاسیکیەکانی نەگرتوتەوە لەبەرم هۆیە و بە درێژایی پتر لە نیو سەدە شەراکەتی دەوڵەتەکانی باکووری ئەتلانتیک وەکو بەردێکی بناغەی خزمەتی بە سیاسەتی دەرەکی ئەمریکا کردووە تەنانەت دوای نەمانی یەکێتی سۆڤێتیش شەراکەتی ئەتلانتیک هەردەم لای ئەمریکا پایەی سەرەکی سیستەمی نێودەوڵەتی بوو بە دوور لە پێناسەی بەرگری هاوبەشی هەر هاوپەیمانیەکی کلاسیکیش وڵاتانی باکووری ئەتلانتیک برەویان بە تۆڕێک لە ڕاوێژکاری و پەیوەندی داوە بۆ دووپاتکردنەوەی چارەنووسی سیاسی هاوبەش و بەدیهێنانی پاش جەنگی جیهانی دووهەم یارمەتیەکانی ئەمریکا ئابووری ئەوروپای لە داڕمان ڕزگار کرد کاتێکیش یەکێتی سۆڤێت بوو بە سەرچاوەی هەڕەشە ڕێکخراوی پەیمانی باکووری ئەتلانتیک پێکێنرا سەرکردایەتێکی سەربازی هاوبەش باڵی سەربازی ئەو ڕێکخراوە بوو ئەنجومەنی باڵوێزە هەمیشەیەکانیش بە هەماهەنگی دیپلۆماسیەتێکی یەکگرت و سازەدەن بەم دواییانش بە جیهانی بوون پەیوەندی ئابووریەکانی بەڕادەیە قوڵ کردوتەوە کە پارە وە گەڕخراوەکانی هەردوو لە ئەمریکای باکوور و ئەوروپایان بە چەند گرەیەکی نەپساوە پێکەوە لکەندووە وێڕای ئەوەش و ئەوەی جێی سەرسوڕمانە دژەیەک لە پەیوەندیەکانی نێوان ئەوروپا و ئەمریکای باکووردا هەیە پەیوەندی هاوبەشەکان بەو ڕادە نەرمیە کلاسیکیە یان بگرە بەو خۆشدەستیە نەبوون
وەک چاوەڕوانی شەکرا. ناکۆکی بۆتە مۆرکی ئازارە برە و سندووکانی ئەم هاوپەیمانیە، چونکە ئەو دەوڵەتانەی بۆ ماوەی پتر لە 3 سەدە کاروباری جیهانیان بڕێوە برد لە ناکاو خۆیان لە پێگەیەکدا دۆزیەوە کە پشت بە بڕیارگەلێگە بەستن لە دووری 3000 میل و لە وەشنگتۆنەوە دەرەچن. ئەوە تا لە کاتی قەیرانی کەناڵی سویسی ساڵی 1956دا ئیدارەی ئەیزنهاور لە بریتانیا و فەرەنسای هاوپەیمانی جودابووەوە و بە چالاکی کەوتە هەوڵی بۆڕدانیان. هەروەک هەریەک لە ئەڵمانیا و فەرەنسا بە چاوی گومانەوە ڕوبەڕووی شێوازی چارەسەرکردنی قەیرانی بەرلین بوونەوە لەلایەن جۆن کێنەدیەوە لە 60ەکاندا. هەوڵی ئیدارەی نیکسۆنیش بۆ پێناسەکردنی پەیوەندیەکی نوێ لەسەر ئاستی ئەتلانتیک ڕوبەڕووی بەرەنگاریەکی فراوان بووە، بەتایبەت لەلایەن فەرەنساوە. بڵاوکردنەوەی موشەکە ئەتۆمیەکانی ئەمریکاش بە ئەوروپادا لە 80ەکاندا بووە هۆی هەڵایسانی کۆمەڵێک خۆپیشاندانی ناڕەزایی کە سەل لەبەری کیشوەرەکەیانی تەنیەوە. بەڵام ئێستا جیاوازیەکی گرنگ لە ڕووی چۆنایەتیەوە هەیە. ئەو قەیرانانەی پێشتر لە چوارچێوەی هاوپەیمانیەکەدا ڕوویانەدا شێوەی ناکۆکی ناو خێزانیان وەرگرتە بوو، پەیوەست بوون بە لێکدانەوەی جۆراوجۆر بۆ مەسەلەی پێداویستیەکانی ئاسایشێکی هاوبەش کە لەسەر ئەمیان کۆک بوون. بەڵام ئێستا پرسیارگەلێک لە ئارادان سەبارەت بە پێناسەکردنی ئاسایشی هاوبەش و مەبەست لێی. مەسەلەی خواجێکردنەوەی ئەمریکاش لە بەرژەوەندیە کۆلۆنیالیستیەکانی ئەوروپا لە ڕوانگەی مێژووەوە زیاتر لە نوکتەچێ. تا کاتی نووسینەوەی ئەم چەندی ڕێژ هاوپەیمانە ئەوروپاییەکانمان کە لە دەرەوەی ناوچەی ناتۆدا خۆیان لە سیاسەتەکانی ئەمریکا جیاکەنەوە زۆر جاریش باشکرا لە سزاکانی سەر کووبا یان عێراق یان ئێرانەوە تا ئەگاتە سیاسەتی ئەمریکا سەبارەت بە گەروی تایوان و پلانی دامەزراندنی سوپەرێکی موشەکی نەتەوەیی لە کاتێکیشدا پارتە بەر هەڵسکارەکانی وڵاتیانی ئەوروپا لە ڕابردوودا زۆر جار بڕیارەکانی بڵاوکردنەوەی هێزی ئەمریکاییان مەحکومە کرد. بەڵام ڕووی نەدابوو سەرۆکی حکوومەتەکانی ناتۆ بە ئاشکرا یان لە لاشانی سەرۆکێکی ڕووسیدا هێرش بکەنە سەر حکومە استراتیژیەکانی هاوپەیمانێک کە لە ئاسایشی خۆیاندا پشتیان پێبەستووە. لەگەڵ ئەوەشدا کاتێک ڤلادیمیر پوتینی سەرۆکی ڕووسیا لە ئۆکتۆبەری 2000دا سەردانی پاریسی کرد، ئەمە ڕوویدا. ئەوە بوو ژاک شیراک بە ناوی یەکێتی ئەوروپاوە کە لەو دەمەدا فەرەنسا بۆ ماوەی 6 مانگ سەرۆکایەتیە کرد لە کۆنگرەیەکی ڕۆژنەماوانی هاوبەشدا لەگەڵ میوانەکەی هێرشی کردە سەر پلانی ئیدارەی کلنتۆن بۆ پێداچوونەوەی پەیماننامەی موشەکی دژە موشەکی باڵەستیک. تێڕوانینی یەکێتی ئەوروپا و ڕووسیا چوونیەکە، هەردوو لە هەر پێداچوونەوەیەکی پەیماننامەی موشەکی دژە موشەکی باڵەستێکی چاوەڕێکراومان ڕسوا کرد. پێمان وایە پێداچوونەوەیەکی لەم جۆرە مەترسی بڵاوبوونەوەی پێوەیە کە ئەبێتە مایەی مەترسیەکی گەورە بۆ پاشە ڕۆژ. مەزنترین تەحەدایش ناردنی تیمێکی ئاشکردنەوە بوو لە یەکێتی ئەوروپاوە بۆ زانینی ئەگەرەکانی هێوەرکردنەوەی باری گرژی نێوە دورگەی کۆریا. ئەرکێکی تەواو پێچەوانی ئەو سیاسەتی ئەمریکا کە بەر لە تەنها 2 هەفتە سەرۆک بوش ڕایگەیاندبوو. نکۆڵی لەلایەنە چاکەکانی دوو بۆ چوونەکە ناکرێ، بەڵام کەمێک ددان بە خۆداگرتنیش لە ناوچەیەکی ڕوو لە تەقینەوەدا کە هەموو مەترسیە سەربازیەکانی یەخەی وڵاتەیە گرتوەکانی گرتوتەوە کارێکی شیاوە بوو. کاتی شەڕی سارد ئەگوترا کە تەکاملی ئەوروپا ڕێگایەکە بۆ بەهێزکردنی شەراکەتی ئەتلانتیک. ئەمڕۆژ زۆر لە هەوادارانی ئەو تەکاملە ئەڵێن ڕێگایەکە بۆ هێنانەکایی هاوسەنگیەک لەگەڵ وڵاتەیە گرتوەکاندا. ئەو نیشانەیەی هێزی سەربازی یەکێتی ئەوروپا جا ئەکاتەوە و کە لە ساڵی 2003ەوە دەرەکەوێ بناغەدانانە بۆ توانایەکی کارکردن لە دەرەوەی چوارچێوەی ناتۆدا. هەر لەو بارەیەوە یۆشکا فیشەری وەزیری دەرەوەی ئەڵمان ڕایگەیاند کە لە ئێستا بەدواوە نەتەوەیە گرتوەکان ڕۆڵێکی مەزنترە گێڕێ لە سیاسەتی دەرەوەی وڵاتەکەیدا و
هەندێک جار ئەو ڕۆڵە لە ڕۆڵی نایتۆیش مەزنترە بێ. کاتێک هاوپەیمانیەکە پێکهات توخمی یەکخەر بریتی بوو لە سیاسەتی هاوبەش بەرامبەر یەکێتی سۆڤێت. ئەمڕۆژ هاوپەیمانە سەرەکیەکانی هەردوو لای ئەتڵەنتیک بە دوای پێناسەی پەیوەندیە تایبەتیەکانی خۆیاندا گەڕێن لەگەڵ مۆسکۆدا. لە کاتێکیشدا مەرج نییە تەقەلاکانیان لە دژی یەکتری بن، بەڵام هیچیان لەو تەقەلایەنەدا هێندە بە گەرمی لە خەمی بۆچوونی هاوپەیمانەکانیاندا نین. ئەوەی هەوڵی بۆدەن فراوانکردنی ڕێگە تایبەتیەکانی خۆیانە، وەک سیاسەتێکی خۆپاراستن لە مەترسیەکانی یەکتر بە بەدەستهێنانی دۆستایەتی مۆسکۆ. ئەوەش کە وەک سیاسەتێکی هاوبەشی هاوپەیمانیەکە بەرامبەر رووسیا تێئەپەڕێنرێ، تەنها لێکدانەوەیەکی زیاتر عاتیفیانەی کەسێتی سەرکردەی ئێستای رووسایە لە سەردەمێکدا بۆریس یەلتسین و ئێستاش ڤلادیمیر پوتین لانی کەم وەک بنەما. ئەمەش ئازادیەدات بە هەر هاوپەیمانێک کە سیاسەتێکی نەتەوەیی پەیڕەو بکە بە جۆرەی پێوەرێکی دەرونی کە خۆی دیاریەکە. ناکۆچەکانی ناوکایی ئابووری زۆر قوڵترن. لێککەوتنە بازرگانیە سەرەکیەکان کۆمەڵەیەک هەڕەشەیان وروژاندووە لەلایەن وڵاتەیە گرتوەکانەوە هەڕەشەی تۆڵەسەندنەوە لە ئەوروپا کرێ لەسەر مەسەلەی هاوردنی گۆشت و مۆز. لەلایەن یەکێتی ئەوروپایشەوە سەبارەت بەو باجەی ئەمریکای خاتە سەر هاوردەکان ڕەشەیەکرێ. هەتا ساتی نووسینەوەی ئەم چەندێ ڕێژ هەردوو لای ئەتڵەنتیک لە ڕێگایەکی داخراودان سەبارەت بە چۆنیەتی دەستپێکردنی دانوستانێکی نوێی بازرگانی هەمەلایەنە لە چوارچێوەی ڕێکخراوی بازرگانی نێودەوڵەتیدا، یان سەبارەت بەوەی ئایا دەستپێکردنی ئەو دانوستانە پێویستە، چونکە هەردوولا لە ناوخۆیاندا لەسەر ناوەڕۆکی پرۆسەکە و ڕێگاکانی بە ئەنجامگەیاندنی ناکۆکن. ڕوبەڕووبوونەوەیەکی دیکەش لە ئاسۆدا دیارە کە پەیوەندی بە سیاسەتی وزەوە هەیە، بەتایبەت ئەگەر نرخی نەوت هەر لە بەرزبوونەوەدا بێ. ئەوەی زیاتر مایەی نیگەرانیە نەمانی پێکگەیشتنی مرۆیی نێوان هەردوو کەناری ئەتڵەنتیکە، سەرەڕای قەبارەی سەردانەکان دوو لایەنەکان کە تا ئێستا لەوێنەی نەبووە، چونکە زۆرێک لە ئەوروپایی و ئەمریکاییەکان ئێستا زیاتر لە هەر کاتێکی پێشتر سەردانی کیشوەری بەرامبەرەکەن. بەڵام هەموو ئەوانە لە ناو قاوغێک لە لێکدانەوەی پێشوەخت یان لە پەیوەندی پیشەییدا ئەجوڵێنەوە، بەبێ بەدەستهێنانی هیچ شتێک لەبارەی زانستی مێژوویی یان لەبارەی بەها هەست پێنەکراوەکانی کەنارەکەی تری ئەتڵەنتیک بزانن. ئەوەی نەوەی ئێستای ئەمریکاییەکانی زانن زیاتر بەرهەمی گرێبەستە بازرگانیەکانە تا بەرهەمی پەیوەندی سیاسی و کولتوریەکان. لەو لایشەوە زۆربەی ئەوروپاییەکان وڵاتە یەکگرتووەکان لە ڕێی کەناڵەکانی میدیاوە بە وڵاتی حکمی لە سێدارەدان و سیستەمێکی وەکو ئەگوترێ نەشیا و بۆ بیمەی تەندروستی و ژمارەیەکی زۆری زیندانیە ئەمریکاییەکان ئەناسرێ و زۆر شتی تریش لەو جۆرە بیگڕ و باوەڕانە. سەرکردە سەرەکیەکانی ئەوروپا گەیشتنی جۆرج دەبلیو بوشیان بۆ سەر دەسەڵات وەک ئامرازێک بەکارهێنا بۆ جەختکردنەوە لەسەر پابەندیان بە پەیوەندیەکانی ئەتڵەنتیکەوە. بەڵام ئەو پرسیارەی بێوەڵام ماوەتەوە ئەوەیە کە ئایا هاوپەیمانیەکە هێشتا گوزارشتە لە چارەنووسێکی هاوبەش یان تۆڕێکی ڕزگاربوونی سیاسەتە نەتەوەیی و ناوچەیە پێویستەکانە. سەختترین تەحەداش کە ڕوبەڕووی سەرکردەکانە بێتەوە لە هەردوو کەناری ئەتڵەنتیک وەڵامدانەوەی ئەم پرسیارەیە. وەرچەرخانی پەیوەندیەکانی ئەتڵەنتیک سیاسەتگەلێکی دیاریکراوی چەند سەرکردەیەکی تاکڕەو نییە کە بۆتە هۆی لە ڕێلادانی پەیوەندیەکانی ئەتڵەنتیک، بەڵکو ئەو سیاسەتانە گزارشتن لە 4 گۆڕێنکاری بنەڕەتی لە پەیوەندیە کلاسیکەکاندا: هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت، یەکخستنی ئەڵمانیا، تەشەنەکردنی ئەو ڕێبازەی وەک ئامرازێکی سیاسەتی ناوخۆیی مامەڵە لەگەڵ سیاسەتی دەرەکیاکە، پشکوتنی ناسنامەی ئەوروپی. لەو کاتەوە کە ئەمریکا چووە جەنگی جیهانی یەکەمەوە لە ساڵی 1970دا
سیاسەتی ئەو وڵاتە تەرکیز دەکاتە سەر ددانان بەوەدا کە بەرژەوەندی جیۆپۆلیتیکی لەوەدایە ڕێنەدات بە هێزێک کە چاوەڕێی لێ ئەکرێ دوژمنکار بێ ئەوروپا کۆنتڕۆڵ بکە. بۆ بەرگریکردن لەو بەرژەوەندیەش وڵاتە یەکگرتووەکان لە پاش جەنگی جیهانی دووهەمەوە وازی لە گۆشەگیریە کلاسیکەکەی خۆی هێنا و کەوتە ململانەیەکی درێژخایەن لەگەڵ یەکێتی سۆڤیەت. ئەوروپا لە هەردوو بۆنەکەدا بە ڕۆڵی ئەمریکا خۆشحاڵ بوو، تەنانەت لەو کاتەیشدا کە هەڵپەی مەشدەبەخشی و ڕوووەرگەڕان بەلای هاوتاکردنی سیاسەتی دەرەکی لەگەڵ چاککردنی خوڕەوشت ئەو سەرکردانی نیگەرانە کرد کە مێژووی نیشتیمانی لایەنی چاکەی نیازە سنووردارەکانی فێر کردبوون. هەروەک هەستکردن بەوەی هەڕەشەی یەکێتی سۆڤیەت بە هەوڵێکی هاوبەشی وڵاتانی ئەتلانتیک و بە خزمەت پێکردنی بەرژەوەندیە تایبەتیەکان نەبێ لە پێناوی سوودی هاوبەشدا بەرەنگاری ناکرێ. ئەو هەستە ئەم پێکهاتەی ئێستای هاوپەیمانیەکەی لێکەوتەوە کە ڕەنگە مەزنترین کاریگەری لەسەر مێژوو هەبوو بێ. لەو پرۆسەیەدا ئارەزوویەک لە هەردوو لای ئەتلانتیکدا دەرکەوت و چوارچێوەی کلاسیکیانەی بەرگری هاوبەشی تێپەڕەند. ئەندامانی هاوپەیمانی ئەتلانتیک خۆیان وەها دائەنا کە تەنها کۆمەڵێک بەرژەوەندی هاوبەش نین، بەڵکو سەر بە کۆمەڵگایەکی دانسقە و تایبەتن لەگەڵ بەهاگەلێک. بەڵام نەمانی مەترسی سۆڤیەت کایە دیپلۆماسیە نەتەوەیە کلاسیکی و سیاسەتە ناوخۆیەکانی بوژاندەوە، ئەمەش دواتر لەم بەشەدا لەسەریە دوین. یەکخستنی ئەڵمانیا ئەو ئارەزوانەی خێراتر کرد. یەکێک لە گاڵتە جاڕیەکانی مێژوو دەرکەوتنی ئەڵمانیایەکی بەهێزترە لە پەیوەندیەکانیدا لەگەڵ دراوسێکانی پاش هەر جەنگێکی جیهانی. هیچ شتێکیش لە سەرنجامەکانی ئەو جەنگانە ڕوونتر لاوازی پێشبینیەکانی مرۆڤ دەرناخە. ئەڵمانیا لە هەڵگیرساندنی جەنگی یەکەمدا زۆر کارا بوو، ئەگەرچی دەوڵەتی ئەوروپایی تر هەبوون هەلەکەیان قۆستەوە. هەروەها تاکە هۆکاری هەڵگیرسانی جەنگی دووهەمیش بوو کە ئەیویست ئەوروپا و ڕەنگە جیهانیش کۆنتڕۆڵ بکە. ئەگەر ئەڵمانیا لەو دوو جەنگەوە نەگلایە، ڕەنگ بوو بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دیارترین پێگەی بگرتایە کە ئێستاش خەریکە بەهۆی توانای ئابووری و چالاکی گەلەکەیەوە ئەگاتە ئەو پێگەیە. ئەمە سەرەڕای ئەندێشەکانی دوو شکست و داگیرکردنی خاکەکەی لەلایەن هێزی بیانیەوە و دابشکردنی بەسەر دوو دەوڵەتی ناکۆک و بە گژیەکدا چوو بۆ ماوەی پتر لە 40 ساڵ. شکست پێهێنانی نازیەت و دابشکردنی وڵات و تێپەڕینی هێڵی سنووری شەڕی سارد بە چەقی ئەو وڵاتەدا دامەزرێنەرانی دیموکراسی ئەڵمانیایی نوێی وا لێ کرد بڕوا بەوە بێنن کە ئەبێت خۆیان لە هەموو ڕەوتێکی نەتەوەیی گۆشەگیر بەدوور بگرن. ئەڵمانیا کە دواهەمین دەوڵەتی ئەوروپا بوو یەک بگرێ بزوتنەوەیەکی میلی نەیکردۆ بەنەتەوە، بەڵکو جارنامەیەکی میرەکانی هەرێمە ئەڵمانیا جیاجیەکان کە پێکهێنانی دەوڵەتیان لە ساڵی 1970دا ڕاگەیاند. ئەو میرانش دوای سەرکردایەتی پرووسیا کەوتبوون کە بەر لە 5 ساڵ بەزاندبوونی بە پێچەوانەی دەوڵەتە ئەوروپایەکانی تریشەوە نەتەوەگەرایی و دیموکراسی لە زۆربەی ماوەکانی سەدەی ڕابردوودا بە دوو ڕێڕەوی جیاوازدا زۆر جاریش دشت بە یەکدا لە بەرەودا بوون. هەر بۆیەش نەتەوەگەرایی ئەڵمانیایی ئەو گیانە ڕۆمانسی و سۆزداریە داڕووتاوەی هەبووە لە هەموو شتێک. بەر لە هەموو شتێکیش نەتەوەگەرایی ئەڵمانیایی گیانی خۆگونجاندنی نەبوو. ئەمەش ئەو کێشە استراتیژیانەی کە پەیوەست بوون بە پێگەی جوگرافیایی ئەڵمانیاوە لە چەقی ئەوروپادا کردنی بە سەرچاوەیەکی هەمیشەیی نائارامی لەو کیشوەرەدا. بەشبەشبوونی ئەڵمانیا بە درێژایی 2 سەدە و هەتا یەکگرتنی وڵات لە ساڵی 1970دا بەسەر دەیان مێرنشینی بچووکدا بواری ڕەخساند بۆ دراوسێکانی کە لەسەر خاکەکەیدا لەسەر تەرازووی هێزەکانی ئەوروپا کێبەرکێ بکەن. پاش یەکگرتنەوەش ئەڵمانیا چووە تایەکەی ترەوە، واتە
کەوتە هەوڵی دەستخستنی ئاسایشی خۆی دژ بە هەموو دراوسەکانی پێکەوە. بەڵام ئەگەر ئەڵمانیا بایی ئەوەندە توانای هەبێ هەموو دراوسەکانی پێکەوە کە هەمووشیان هاوپەیمانی یەک بن ببەزێنێ، ئەوە بە دڵنیاییەوە توانێ بە جیاجاش بیان بەزێنێ. بۆیە تەقەلای ئەڵمان بۆ دەرچوون لەو ئاستەنگە استراتیژیەی تێکەوتبوو ناخۆشترین مێردەزمەی بەسەرداهێنا. ئەوە بوو هەموو دراوسەکانی لە دژی ئەم چوونە بەرەیەکەوە. ئەوە تا بە درێژایی چەندین سەدە ئەڵمانیا لە هاوکێشەی ئاشتی لە ئەوروپادا یان زۆر لاواز یان زۆر بەهێز بووە. لە کۆتاییدا ئەم مەسەلەیە تەنها دووجار لە مێژووی ئەڵماندا چارەسەر کراوە. لە سەرەتاکانی یەکگرتنی وڵاتدا لە سەدەی 19دا لەسەر دەستی ئۆتۆ ڤۆن پیسمارک، پاش جەنگی جیهانی دووهەمیش لەسەر دەستی کۆنراد ئەیدنهاوەر و جێگرەوەکانی لە ڕاوێژکارانی کۆماری فێدرالی. بسمارک ڕێگای دابینکردنی ئاسایشی بە لێهاتوویی دیپلۆماسی هەڵبژارد، هەروەک هەوڵیدا پەیوەندیەکانی نێوان وڵاتە ئەوروپاییەکان بە جۆرێک ڕێک بخە کە ئەڵمانیا لە هەر ڕکابەرێکی مەزەندەکرا و ڕێگای زیاتر لە بەردەمدا بێ. هەر بەوەش ڕێی لە دروستبوونی هاوپەیمانی دوژمنکارانە گرت. ئەم کارە مەزنەی بسمارک بەو هەموو وردی و ئاڵۆزیەوە کارێکی دژوار بوو لای جێگرەوەکانی کە لێهاتوویی دیپلۆماسیان گۆڕیەوە بە پێش بڕچەی خۆپڕچەکردن و بەهۆی زۆر بەکارهێنانی هێزی بازوویانەوە گلانە جەنگی جیهانی یەکەمەوە. ئایدنهاوەر و جێگرەوەکانی شکستێک و دابەشبوونێک و ئەڵمانیایەکی تێکشکاویان بە میرات بۆ مابەوە کە لە ئەنجامی دوو جەنگدا تاڵاوی گۆشەگیری چەشتە بوو. ئەمان زانیان کە ڕەفتاری ئەوە و پێشی ئەڵمانیا بایی هێندە بێ متمانەی کردبوو نەتوانرێ شێوازە بلیمەتانەکەی بسمارک بەکار بهێنرێتەوە کە ئارەزوی ڕۆمانسیانەی ئەڵمانەکانیش بەهێزترە لەو هەستی خۆگونجاندنەی دیپلۆماسیەتی بسمارکی لەسەر دامەزرێنرا بوو. بە هەرحاڵ ڕووداوەکان و داگیرکردنی وڵات لەلایەن هاوپەیمانانەوە نەیان هێشت دیپلۆماسیەتێکی نەتەوەیی سەرهەڵبداتەوە. وێڕای درێژە کێشانی دابەشبوونی ئەڵمانیا بەهۆی شەڕی ساردەوە بۆ دەیان ساڵ کۆماری فێدرالی توانی جەخت لەسەر ڕۆڵی خۆی لە ئەتلەنتیکدا و هەروەها لەسەر ئەرکە ئەوروپاییەکانی بکاتەوە. هەروەک بە پشتگیریکردنی سەرکردایەتی ئەمریکا لە پەیمانی ئەتلانتیکدا لە هەوڵدا بووە بۆ دابینکردنی ئاسایشی خۆی لە بەردەم گوشارە سەربازیەکانی سۆڤیەتدا. بە پەسەندکردنی بنەمای سەرکردایەتی سیاسی فەرەنسایش بۆ تەکاملی ئەوروپا لە خەباتدا بووە بۆ پچڕینی شەرعیەت دژ بە ئەڵمانیا ڕۆژهەڵات کە لە فەلەکی سۆڤیەتدا بوو. کۆماری فێدراڵ دوای تێپەڕینی چەند دەیەیەک بەسەر خۆ بەدەستەوەدانی بێقەید و مەرجیدا بە گێڕانی ڕۆڵی لاوەکی لە چوارچێوەی ناتۆدا شانبەشانی وڵاتی یەکگرتوەکان و لە چوارچێوەی ئەوروپادا شانبەشانی فەرەنسا وەک بەهێزترین هێزی سەربازی و ئابووری لە ئەوروپادا و وەک هەوێنی بنەڕەتی هاوکاری ئەتلانتیک سەری هەڵدایەوە. لە یەکەمین قۆناغەکانی شەڕی ساردا پەیڕەوەکەی ئەیدنهاوەر بەرەنگاریەکی زۆرەکرا. پارتی سۆسیال دیموکرات کە پێشتر بەرەنگاریەکی قارەمانانەی نازیەکانیە کرد و چەندین کەسایەتی پایەبەرزی لە سیاسەتمەدارانی ئەڵمان لەخۆگرت بوو، بە شێوەیەکی سەرەکی گزارشتی لەو بەرهەڵستیەوە کرد. لە یەکەمین ڕۆژەکانی لەدایکبوونی کۆماری فیدراڵیشدا سەرکردەکانی ئەو کۆمارە داوای سیاسەتێکی نیشتیمانی پرسەباریانە کرد. بە واتایەکی تر پێشنیازی ئەوەیان کرد لە پێناوی یەکێتیدا واز لە پەیوەندیە سەربازیەکانی ڕۆژئاوا بهێنرێ. لە هەفتاکانەوە پارتی سۆسیال دیموکرات بە بێرۆکەی تێهەڵکێشبوونی ئەڵمانیا لەگەڵ ڕۆژئاوا قایل بوو. دوو ڕاوێژکاری لێهاتووی سەر بە سۆسیال دیموکراتەکانیش ڤێلی براندێت و هێڵموت شمیدت کاریان بۆ ئەوە کرد پەیوەندیەکانی ئەڵمانیا بە ئەتلانتیک و ئەوروپاوە بەهێز بکەن. ئەگەرچی ئامادەیەکی زۆریشان تێدا بوو بە دوای ڕێگای تردا بگەڕێن لەگەڵ ڕۆژهەڵاتی کۆمۆنیستدا، ئەمەیش بە پشتیوانی ئەمریکا کە سەرەتا دوودڵ بوو، بەڵام پاشتر قایل بوو. کرانەوەی براندێت بەڕووی ڕۆژهەڵاتدا بە دانوستان لەگەڵ مۆسکۆ بوو بەهۆی قایلبوونێکی ڕەسمی بە دابەشبوونی ئەڵمانیا و دانانی بناغە بۆ ڕێکەوتن نامەیەکی چوارقۆڵی سەبارەت بە بەرلین کە لە ساڵی 1970ەوە هەڕەشەی لەسەر شارەکە لابرد.
بایەخدانی لە سەرەخۆی ئەڵمانیا بە ڕێگەی ڕۆژهەڵات وەکو ڕێگەیەک بۆ یەکگرتنەوە و پەیڕەوی جیاوازی پارتی سۆسیال دموکرات لە داڕشتنی استراتیژی سەربازیدا پێکەوە بوونە هۆی لە کارخستنی شمێنێتی ڕاوێژکار لەو کاتەدا کە بە پێی بڕیارێکی ناتۆ لە ساڵی 1982دا لە ئامادەکاریدا بوو بۆ بڵاوکردنەوەی موشەکە ئەمریکایە ناوەنجیەکان لەسەر خاکی ئەڵمانیا. لە ساڵی 1998 پارتی سۆسیال دموکرات پاش دوورکەوتنەوەی لە دەسەڵات بۆ ماوەی 16 ساڵ لە ڕێی بەرەیەکەوە لەگەڵ پارتی سەوزی لایەنگری ژینگەدا کە بەرنامەکەی بەرهەڵسکارێکی مێژووی پەیمانی ئەتلانتیک بوو کلیلی دەسەڵاتی ئەڵمانیای گرتەوە دەست هیچ کام لەو دوو پارتە تەرکیزیان نەکردە سەر ئەو مەسەلانەی ئەو کاتەی ئۆپۆزیسیۆن بوون لەلایەکی جاکردنەوە ئەوەش بە زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ڕووداوەکانی پاش شەڕی سارد بەسەر ناکۆچیەکانی هەشتاکاندا زاڵبوو بوون. لایەنگری نوێی نێودەوڵەتی بەجیا لە گەڕانەوەی پارتەکە بۆ سەردەسەڵات بووە هۆی جەختکردنەوەی زیاتر لەسەر بەرژەوەندی نەتەوەیی ئەڵمانیا کە مەترسی هێرش لە ڕۆژهەڵاتەوە لەلایەن یەکێتی سۆڤیەتەوە بەهۆی هەڵوەشانەوەی سۆڤیەتەوە هێور بووەوە و کە یەکگرتنەوە لە ساڵی 1990دا ئەڵمانیای ڕۆژهەڵاتی سەر بە سۆڤێتی تێکشکاند. هاوسەنگی سیاسی لە چوارچێوەی ئەوروپا و ناتۆدا لە ڕەگ و ڕێشەوە گۆڕا چونکە ئامادەیی ئەڵمانیا بۆ ئەوەی بەڕۆڵێکی لاوەکی لە ناتۆ و ئەوروپادا قایل بێت کستر بوو. لەگەڵ گەڕانەوەی گۆڕی رووسیاشدا نیازی کلاسیکی پێکێنانی پەیوەندیەکی تایبەتی ئەڵمان لەگەڵ رووسیادا سەری هەڵدایەوە. پێبەپێی پشتبەستنی کەمتری ئەڵمانیا بە وڵاتی یەکگرتووەکان لە مەسەلە ئەمنیەکاندا و بە فەرەنسا لە مەسلەی پچڕینی شەرعیەتدا پێدەچێت سێ ڕەوتی سەرەکی سەرهەڵبدەن. ڕقینواندنی زیاتر لە چوارچێوەی پەیمانی ئەتلانتیک و لە ناو دامەزراوەکانی ئەوروپادا زەقەبێ. ئەڵمانیاش پەیتا هەوڵەداد لە ئەوروپادا ئەو ڕۆڵە بجێڕێ کە فەرەنسا سوورە لەسەرەوەی ئەوروپا بەگشتی لە پەیمانی ئەتلانتیکدا بیجێڕێ. ئەڵمانیا کەمتر ئامادەیی تێدا ئەبێت پەیوەندیەکانی بە وڵاتە یەکگرتووەکانەوە بەهۆی پێشنیارەکانی فەرەنساوە لەمەڕ پەیوەندیەکانی ئەتلانتیک بخاتە مەترسیەوە. بەو پێیەش سنوورێک لە بەردەم جێبەجێکردنی گوتاری فەرەنسادا دائەنێ. پێبەپێی برەوسەندنی ڕێژەیی ڕۆڵ و هێزی ئەڵمانیا و لەگەڵ دەرکەوتنەوەی رووسیا تەمای نزیکبوونەوەیەکی رووسی ئەڵمانی دێتە پێش. پایەکانی ئەو نزیکبوونەوەیەش نەریتی بسمارکە کە ئەڵێت هەردوو وڵات تا لە یەک نزیک بن گەشە ئەکەن و تا لە یەک دوور بن ئەناڵێنن. ئەم ئارەزوانە تەنها لە ناوەندەکانی پارتە دەسەڵاتەکاندا سوور ناخۆن. تازەترین نەوەی ئەڵمان ئازارەکانی دوای شەڕی ساردیان نەچەشتووە. بێژگەل لە ئەزمموی نازیەت هەروەک بەشێک لە سێبەشی وڵاتە کۆمۆنیستەکان تەنها لە 12 ساڵی سەدەی 20دا نەبێ بەشداریان لە هیچ پرۆسەیەکی دیموکراسیدا نەکردووە. بۆیە ئەگەری زۆر هەیە جۆرێکی نوێی نەتەوەگەرایی برە و پسێنێ کە لە ڕووی سەربازیەوە دوژمنکارانە نەبێ، بەڵام دژی ئەو تایبەتمەندیان نەبێ کە گرێدراون بەڕابردوویەکەوە زۆربەی هەرە زۆری ئەڵمانەکان ئاگایان لێ نییە. سووریشە لەسەر ڕۆڵێکی سیاسی بۆ ئەڵمانیا کە لەگەڵ توانە ئابووری و سەربازیەکانیدا بگونجێ. ئەم ڕەوتانەی سەرەوە دەوڵەتە ئەوروپاییەکان بەرەو دۆستایەتی بەستن لەگەڵ رووسیادا بە کێشەکەن. بەشێک وەک کاردانەوە بەرامبەر باڵادەستی ئەمریکا، بەشێکیش بۆ هاوسەنگی بەرامبەر ئەڵمانیا، هەرچەندە ئەڵمانیا لەم کێبەرکێیەدا باڵادەستە. خۆ ئەگەر وڵاتی یەکگرتووەکانیش لەم گەمەیەوە بگلێ، ئەوە سروشتی پەیوەندیەکانی ناو ئەتلانتیک دەگۆڕێت و زیاتر و زیاتر شێوەی پەیوەندیە کلاسیکیەکانی ئەوروپا وەرەگرێ کە پشت بە پارسەنکردنی پاداشت و سزا ئەبەستێ. گۆڕانکاری لە سەرکردایەتی ئەتلانتیک و ئەوروپادا. ئەو سەرکردانەی سەرکردایەتی ئەتلانتیکیان دامەزراند تاقیکردنەوەی قورسی جەنگی دووهەمی جیهانی، فێریکردن ناکۆچیەکانی نێوان کۆمەڵگە دیموکراسیەکان لە سەردەمی هێوربوونەوە لە سیەکاندا و لە کاتی ڕەوتی درێژخایەنیاندا بۆ بەدەستهێنانی سەرکەوتن بوونە هۆی ئەو نیمچە کارەساتێکی جیهانی. هەر بۆیە ڕێیان بۆ نەخشەی مارشاڵ و ناتۆ وەڵا کرد.
بەسەر کۆمەڵێک تەحەدای ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی سۆڤێتیشدا زاڵ بوون، بناغەشیان بۆ شکستی یەکجارێکی کۆمۆنیزم داڕشت. ئەو نەوەیەی لە نەوەدەکاندا گەیشتە دەسەڵات یان لە نەوەدەکاندا هەڵبژاردنەکانی لە وڵاتانی کەناری ئەتلەنتیکدا کۆنتڕۆڵ کرد، هەڵقوڵاوی کۆمەڵێک ئەزموونی تەواو لە یەکتری جیاواز بوو. نەوەی پێشتر لەسەر متمانەکردن بە هێزی ئەمریکا و بایەخی هاوپەیمانی گۆشکرابوون، لە کاتێکدا نەوەی دواتر گۆشکراوی بزوتنەوەکانی ناڕەزایی شەستەکان و هەفتاکان بوون کە گومانێکی قوڵیان لە دووتوێی خۆیاندا هەڵگرت بوو بەرامبەر هێزی ئەمریکا و بەرامبەر ڕۆڵی هێز بەگشتی لە کاروباری نێودەوڵەتیدا. ئەوانە سیاسەتی دەرەکی ئەکەنە هاوتای مەسەلە ناستراتیژیەکان و دڵیشان لە بیرۆکەی بەرژەوەندی نەتەوەیی کرمێیە. پرسیاری هەڵوێستەکانی ئەمنەوەیە تایبەت نەبوو بە بایەخی ئەو مەسەلانە، بەڵکو تایبەت بوو بەمانەوە و نەمانەوەی ئەو مەسەلانە ئەگەر هاتوو چوارچێوەی کلاسیکی ئاسایش پشتگوێخرا. ئەو نەوەیەی لە سەرەتاکانی هەزارەی نوێدا لە زۆربەی وڵاتانی ئەوروپای ڕۆژاوا گەیشتە دەسەڵات، نوێنەرایەتی پارتە چەپە میانڕەوەکانیە کرد کە قاڵبووی ئەزموونەکانی لێشاوی ناڕەزایی دەربڕینی دژ بە ئەمریکایە. تەنانەت لە وڵاتی یەکگرتووەکاندا ئەبینین زۆر لە داڕێژەرانی سیاسەت لە ناو ئیدارەی کلینتۆندا گۆشکراوی بیر و باوەڕێک بوون کە پێی وایە ئەمریکا مافی ئەوەی نییە لە دەرەوەی سنووری خۆیدا هێز بەکار بهێنێ تا ڕوبەڕووی نەنگیەکانی ناوخۆی نەبێتەوە و نەیان بەزێنێ. ئەگەر هەر بەکاریشی هێنا ئەوە ئەبێ لە پێناوی ئەو مەسەلانەدا بێ کە پەیوەندیان بە بەرژەوەندی تایبەتی خۆیەوە نییە. هەندێکیشان پێیان وایە کە وڵاتی یەکگرتووەکان بەشی زۆری لێپرسراوەیەتی هەڵایسانی شەڕی ساردی ئەکەوێتە ئەستۆ، لەبەرەوەی بەهۆی بایەخدانی بەردەوام بەهێزی سەربازیەوە مەترسی سۆڤێتیەکانی وروژەند. لە کاتێکدا نەوەی دامەزرێنەر وەک خاڵی جوڵان بەرەو دیموکراسی مامەڵەی لەگەڵ پەیمانی ئەتلەنتیکدا کرد، نەوەی بەرهەڵستکار وەک دەرەنجامێکی شەڕی سارد سەیریە کرد، ئەگەر تەگەرەیەک نەبێ بەلایەوە لەسەر ڕێگای زاڵبوون بەسەرە و شەڕەدا. لە کۆنگرەیەکی ڕۆژناماوانی هاوبەشدا لەگەڵ سەرۆک بۆریس یەلتسن لە ساڵی 1997دا سەرۆک کلنتۆن ڕایگەیان کە ناتۆی کۆن لە بنەڕەتدا وێنەیەکی ناو ئاوێنەی پەیمانی وارشۆ بوو. بەوەش یەکێتیەکی ئارەزومەندانەی نێوان نەتەوە دیموکراتەکانی کردە هاوتای هەیکەلیەتێک کە یەکێتی سۆڤێت سەپاندبووی بەسەر وڵاتە ملکەچەکانی ئەوروپای ڕۆژهەڵاتدا. ئامانجی نەوەی ناڕەزایی دەربڕەکان زیاتر بریتی بوو لە نەهێشتنی هێڵەکانی جیاکەرەوە تا ئەوەی بەهێزکردنی کۆمەڵگای ئەتلەنتیک بوو بێ. نمونەیەکی لەباری ئەوەش گوتارێکی کلینتۆنە لە ئایاری ساڵی 1997دا لە وێست پۆینت کە تیایدا 4 هۆکاری ڕوونکردنەوە بۆ فراوانکردنی ناتۆ. بەهێزکردنی هاوپەیمانیەکە بۆ بەرگرتن لەو ململانەیانەی لە سەدەی نوێدا هەڕەشە لە ئاسایشی هاوبەشی هەمووانەکەن، ململانەی ئیتنیکی و هیتریش لە دەرەوەی چوارچێوەی وڵاتانی هاوپەیمانیەکە. ڕۆڵگێڕان لە پاراستنی دەستکەوتە مێژوویەکانی دیموکراسی لە ئەوروپادا، هاندانی ئەندامە مەزەندەکراوەکان تا بتوانن کێشەکانیان بە ئاشتیانە چارەسەر بکەن. نەهێشتنی ئەو هێڵە دەستکردەی ئەوروپا کە ستالین کێشابووی و خڕکردنەوەی ئەوروپا لە ئاسایشدا لە بری وازلێهێنانی لە پەرتەوازەییدا، ئەوەش لە ڕێگای شەراکەتێکەوە لە پێناوی ئاشتیدا و ڕێو شوێنێکی تایبەت لەگەڵ رووسیا و ئۆکرایندا. ڕاستە ئەم بیانوانە لایەنی چاکەیان هەیە، بەڵام گرنگترین هۆکاری پەسەندکردنی پۆڵۆنیا و هەنگاریا و کۆماری چیکیان لە ناتۆدا فرامۆش کرد. ڕزگاربوونی یەکجارێکی لەو بۆشایی ئەستراتیژیەی ئەوروپای ناوەڕاست کە تەمای فراوانخوازی خست بۆ پێش هەریەک لە ئەڵمانیا و رووسیا لە سەدەی 20دا، مەسەلەکەش بۆ ئەنجومەنی پیرانی ئەمریکا وازی لێهێنرا لە بڕیارێکی ئامۆژگاری ئامێزدا و ڕەزامەندی دەربڕین لەسەر فراوانکردنی ناتۆ لە ساڵی داهاتوودا بۆ جەختکردنەوە لەسەر ئەو ڕاستیە جیۆپۆلیتیکە.
ئەندامانی ئەنجومەنی پیران بە ڕاشکاوی ڕایانگەیان کە ناتۆ هاوپەیمانیەکی سەربازیە بە پلەی یەکەم و بە مەبەستی ڕێگرتن لە سەرهەڵدانەوەی هەر هێزێکی باڵە دەست کە بەرەو ڕووی ئەوروپا بێتەوە هاتۆتە ئاراوە. لە سەردەمی کلنتۆندا جەختەکانی هاوپەیمانیەکە توقوسی خۆیان هەبوو. ئەو توقوسە وردە وردە چەمکی بنەڕەتی پەیمانەکەی گۆڕی بۆ بنەمای ئاسایشی بە کۆمەڵ. جیاکردنەوەی ئەو دوو چەمکە پێچ و پەناکردنێکی یاسایی نییە، بەڵکو ئاماژەیە بۆ ناکۆکیەکی فەلسەفی گرنگ. هاوپەیمانی ئەو کاتە دروسە بێت کە چەند وڵاتێک بڕیارەدەن بەرگری لە خاکێکی دیاریکراو یان پرسێکی دیاریکراو بکەن. لە ناوەرۆکیشدا هێڵێگە چێشێت، هەر بەزاندنێکی ئەو هێڵەش ئەبێتە هۆی هەڵایسانی جەنگ. لە بەرامبەردا ئاسایشی بە کۆمەڵ هێڵێک دیاری ناکە بەرگری لێ بکرێ و ئامرازێک یان میکانیزمێکیش نییە بۆ ئەو بەرگریە. ئاسایشی بە کۆمەڵ لە بنەڕەتدا چەمکێکی دادگەراییە. ناتۆ هاوپەیمانیە. نەتەوە یەکگرتوەکانیش سیستەمێکی ئاسایشی بە کۆمەڵە. هاوپەیمانی لەگەڵ هەڕەشەیەکی دیاریکرا و پێناسەکراودا مامەڵە ئەکات و زۆربەی کاتیش هێز بەکاردێنێ بۆ بەرپێگرتنی. بەڵام سیستەمی ئاسایشی بە کۆمەڵ بێلایەنە لە حکومداندا، دوورە لە پێناسەکردنی هەڕەشە. هەروەها ناچارە چاوەڕێی سەرهەڵدانی هەڕەشەکە بکا و ئەوسا لە شێوازی شیاو بکۆڵێتەوە بۆ بەرپێگرتنی. لە سیستەمێکی وەک نەتەوە یەکگرتوەکاندا ناتوانرێ پێشوەخت دەست درێژی کار دەست نیشان بکرێ، هەروەک ئەو دەست درێژی کارە مافی ئەوەی هەیە لەو وت و وێژانەدا بەشدار بێ کە لە کارەکانی ئەکۆڵنەوە. هەڕەفتارێکی پێچەوانی ئەوەیش دوورکەوتنەوەیە لە بێلایەنی و لە ڕێکخراوەکە و لە خەسڵەتە نیمچە دادگەراییەکەی. کاتێک هەڕەشە دێتە ئاراوە، ئەبێ بەشدارانی سیستەمی ئاسایشی بە کۆمەڵ لەسەر سروشتی ئەو هەڕەشەیە پێک بێن. تەنها ئەو کاتەش بۆیان هەیە هێزی بە کۆمەڵ کۆبکەنەوە بۆ بەرپێگرتنی. لە نەتەوە یەکگرتوەکاندا ئەگەر دەست درێژی کار یەکێک بێت لە ئەندامە هەمیشەیەکانی ئەنجومەنی ئاسایش، ئەوە مافی ڤیتۆی هەیە بەرامبەر دیاریکردنی لایەنی تاوانبار یان بەرامبەر گرتنەبەری هەر ڕێو شوێنێکی بە کۆمەڵ. هەر لەبەر ئەمە بوو کۆمەڵی نەتەوەکان و پەیمانی لۆکارنەوە لە سیەکاندا و هەروەها نەتەوە یەکگرتوەکانی ئەم سەردەمە ڕێیان پێ نەگیرا لە هەڕەشە سەرەکیەکان. نەتەوە یەکگرتوەکان ناوەناوە هاوکاری کردنەکانی پاراستنی ئاسایشەکە، بەتایبەتیش کاتێک هەموو لایەنەکان لەسەر ئەوە پێک دێن و کاتێک مەسەلەکە بریتیە بێ لە جێبەجێکردنێکی هونەریانەی ڕێکەوتن نامەیەکی دیاریکراو. بەڵام هەرگیز نەیتوانیوە ئاشتی بەسەر لایەنە بەرهەڵستکارەکانیدا بسەپێنێ یان بەسەر لایەنێکدا کە ئەندامێکی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایش پشتی گرت بێ. کاتێکیش هەموو بەشداران پێک دێن ئاسایشی بە کۆمەڵ ئەوەندە پێویست نییە. ئەگەر پێکیش نەهاتن، ئەوە جێبەجێکردنی هەر ڕێکەوتنێک مەحاڵە بێ. کاتێک هەموو ئەندامەکانی سیستەمی نێودەوڵەتی هەمان ئەرکیان لەسەر شانە بێ، هیچ دەوڵەتێک یان کۆمەڵە دەوڵەتێک نامێنن بەجیا ئەرکێکیان لەسەر شان بێت ناوەرۆکی هاوپەیمانیەکە بنوێنێ. لەگەڵەوەشدا کە ئەم دوو دەستەواژەیە زۆر جار بۆ یەکمانە بەکاردێن، بەڵام لە ڕاستیدا جیاوازن. بەهۆی ئەم تێکەڵکردنەوەیە ناتۆ لە نەوەدەکاندا چوەک چەمک و چوەک ئەرک و ڕاپەڕاندن ئەو قورسیەی نەما. ئەوە بوو چەندین دامەزراوە پێکێنرا کە موژدەی ئەوەیان دەبەخشیەوە ناتۆ ببێتە دەستەیەکی بچووکراوەی نەتەوە یەکگرتوەکان. ئەوە ئەنجومەنی باکووری ئاتلانتیکە کە لە باڵوێزەکانی 19 وڵاتی سەر بە ناتۆ پێک دێ. ئەنجومەنی هاوبەشی هەمیشەیی کە لە ئەنجومەنی باکووری ئاتلانتیک و ڕووسیا پێک دێ. ئەنجومەنی شەراکەتی ئەوروپا ئەتلانتیک کە بێجگە لە وڵاتانی ناتۆ 28 وڵاتی سەر بە بلۆکی ڕۆژهەڵاتی پێشوو ئەگرێتەوە. شەراکەت لە پێناوی ئاشتیدا کە وڵاتانی ئەوروپا بە ڕووسیاوە بانگهێش دەکرێن بۆ بەشداریکردن لە مەشقی هاوبەشدا لەسەر کردەی جۆراوجۆر و بێسنوور. هەموو ئەو وڵاتانەش لەو پەڕی ڕۆژهەڵاتەوە
وەک کازاخستان و ئازەربایجان و ئۆزبەکستان لە کۆبوونەوەکانی لووتکەی ناتۆدا نوێنەریان هەیە. ئەمەش ئەرکە مێژوویەکانی هاوپەیمانیەکە ئەکاتە کۆمەڵێک دامەزراوەی ئاسایشی هاریکاری فرەئەرک و مەبەست ناڕۆشن. لە شێوازی ڕێکخستنی پەیوەندیەکانی ناتۆ لەگەڵ رووسیادا ئەمە دەرەکەوێ. ئەوە تا لە پەیمانی دامەزراندنی پەیوەندیە دووقۆڵیەکان و هاریکاری و ئاسایش کە لە 27 ئایاری ساڵی 1997 لە پاریس بە مەبەستی هێورکردنەوەی دڵەڕاوچی رووسیا بەرامبەر پەلهاویشتنی ناتۆ ئیمزا کراوە، ئەنجومەنی هاوبەشی هەمیشەیی لە نێوان رووسیا و ناتۆ دامەزرا کە لە ئەنجومەنی باکووری ئەتلانتیک خۆی و باڵوێزیی رووسیا پێک دێ. سنووری دەسەڵاتەکانی ئەنجومەنی هاوبەشی هەمیشەیی کە مانگی جارێک کۆ بێتەوە بە دوور و درێژی ڕوون کراوەتەوە. بەپێی هەیکەلیەتەکەشی رووسیا ئەتوانێ ئەگەر خۆی بێوێ لە ئامادەکردنی ئەژەندەکەیدا دەنگی سەرەکی هەبێ. ئەمەشە گەڕێتەوە بۆ ئەوەی نوێنەری رووسیا و ئەمینداری گشتی و باڵوێزی ئەو خولەی ئەنجومەنی باکووری ئەتلانتیک سەرۆکایەتی ئەنجومەنی هەمیشەییەکەن. رووسیا کورسیەکی هەمیشەیی هەیە لە کاتێکدا وڵاتە یەکگرتووەکان هەر 19 خولجارێک کورسیە بێ. ئەگەر رووسیاش هەموو ئەو هەلانە بقۆزێتەوە کە بۆی هەڵکەوتووە کە تا ئێستا ئەوەی نەکردووە، ئەوە دانیشتەکانی ئەنجومەنی باکووری ئەتلانتیک و دانیشتەکانی ئەنجومەنی هاوبەشی هەمیشەیی تێکەڵ بە یەکترەکە. ئەرکە لە پێشینە ناڕۆشنەکانی ناتۆ ڕەنگدانەوەی نەبوونی هیچ هەڕەشەیەکی ڕاستەوخۆن. بەوەش وڵاتانی ناتۆ ئەتوانن سیاسەتە ناوخۆییەکان لە ڕووی بایەخ پێدانەوە بخەنە پێش سیاسەتی دەرەکی و ئاسایش. لەبەرەوەی کە زۆربەی حکوومەتەکانی میان چەپی ئەوروپا لە بردنە پێشەوەی چاکسازیە ئابوووریەکانی بازار هەوادارانی خۆیان ناومێت کردووە، بۆیە دوودڵن لە وروژاندنی باڵە ڕادیکاڵەکان لە ڕێی جێبەجێکردنی هەر سیاسەتێکی ئاسایشی نەتەوەیی کە بە هاوبەشی لەگەڵ وڵاتە یەکگرتووەکاندا دیاری کرابن. زۆربەی بەرهەڵستکارە ئەوروپاییەکانی بەرنامەی بەرگری دژە موشەکی ئەمریکا هەمان ئەو وت و وێژانە دووبارە ئەکەنەوە کە ساڵی 1970 دژ بە موشەکی هێرشبەر ئەنجام درابوون کە هەندێک جار هەمان ئەم سەرکردانەی ئێستا خاوەنی ئەو وت و وێژانەی ئەو کاتن. ئیدارەی کلنتۆن ئەرکە لە پێشینیەکانی خۆی لەوانەی ئیدارەکانی پێش خۆی جاکردەوە، لەگەڵ ئەوەشدا کە جەختی لەسەر گرنگی ناتۆ کردەوە، بەڵام ئەو جەختەی لە سۆڭەی بەهاگەلێکەوە بوو کە زۆر بەدەگمەن پەیوەندیان بە ئامانجە کلاسیکیەکانی ناتۆوە هەیە. وێڕای ئەوەش و بۆ لاوازنەکردنی پەیوەندیە مێژوویەکان پەیوەندیە تایبەتیەکانی نێوان سەرکردەکانی وڵاتانی ئەتڵەنتیک لە سەردەمی ئیدارەی کلنتۆندا بە توند و تۆڵی مانەوە. بەهۆی لێکچوونی سیاسەتە ناوخۆییەکانیش سەرکردە ئەوروپاییەکان هیچ دووفاقیەکیان نەدەدی لە نێوان ئیعجابی تایبەتی خۆیان بە کلنتۆن و بەرهەڵستیکردنی ڕاشکاوانەی سیاسەتەکانی کە بەپێی ئەوان ئەو سیاسەتانە لەلایەن باڵی ڕاستی دەم بە سکاڵاوە بەسەریدا سەپێنرابوون. سەرنجام زۆربەی ڕوبەڕووبوونەوە سربەستەکانی سەرکردەکانی ئەتڵەنتیک لە کاتی کۆبوونەوە ڕسمیەکانی لووتکەدا ڕوویان نەئەدا، بەڵکو لە دیدارەکانی ڕێگای سێهەم کە تایبەت بوون بە سەرۆک حکوومەتەکانی پارتە دیموکراتە کۆمەڵایەتیەکانی جیهان کە زۆربەیان ئەوروپاییەکانن. لە ڕواڵەتدا ئامانجی ئەم دیدارانە گەڕان بوو بە دوای شێوازێکی میانە لە نێوان سەرمایەداری و سۆسیالیزمی کلاسیکدا. بۆیە سەرۆک وەزیرانە سۆسیالیستەکەی پۆرتوگال بانگهێشت کرا و سەرۆک وەزیرانە محافیزەکارەکەی ئیسپانیا بانگهێشت نەکرا. لەبەر ئەوە سەرۆک وەزیرانە سۆسیالیستەکەی فەرەنسا ئامادە بوو، بەڵام سەرۆکە محافیزکارەکەی فەرەنسا ئامادە نەبوو.
سەرۆک کلنتۆن بە ئامادەبوونی بەردەوامی وەک بەشدارێکی تەواو لەو کۆبوونەوانەدا قورسایی پلەپایەکەی خۆی خستە خزمەت لایەنێک لە لایەنەکان لەمەڕ سیاسەتە ناوخۆیەکانی وڵاتانی بەشدار. پێش هەرسهێنانی یەکێتی سۆڤیەت کۆمەڵێک پێوەری نەگۆڕ هەبوون بۆ سیاسەتی دەرەکی هاوپەیمانان تێگڕا بەکاریانەهێنان. ئەو کاتە ئەکرا بگوترێ ڕێبازی ئەمریکا لە سیاسەتی دەرەکیدا ئایدۆلۆژیە زیاتر و ڕێبازی ئەوروپا کلاسیکتر و واقع بینانەترە. ئەمریکا پێی وابوو ئاسۆی ئەوروپا فراوانترەکە. لە کاتێکدا سەرکردەکانی ئەوروپا شانازیان بەوەوە کرد کە یارمەتی ئەمریکا دەن لەوەدا کە ئاسۆی کارە لە دەست هاتووەکان پێ بزانێت. پەیوەندەکان لەسەر بناغەی ئەوە نەوەستا بوون کە کام پارت لە هەر لایەکی ئەتلەنتیک لە دەسەڵاتدایە. گەڕانەوەش بۆ ئەم ئارەزووە پێویستە ئەگەر وەها لە سیاسەتی ئەتلەنتیک بخوازرێ برە و بەڕێبازێکی گونجاو بدە. هاتنی ئیدارەی کۆماری خوازەکان بە دڵنیاییەوە کۆڕەکانی لەمەڕ ڕاوێژی سەرکردەکانی ئەوروپادا ئەگۆڕێ، چونکە جۆرج دەبلیو بوشی سەرۆک بۆی نییە بەشداری لە دیدارەکانی ڕێگەی سێهەمدا بکە ئەگەر ئامادەیش بێ. ئەو کاتە ئەبێ ڕێگا بدرێ ئەو سەرکردە ئەوروپاییانەش کە پێشتر دوورەخرانەوە ئامادە بن، کەوەش کۆنگرەکە ئەکاتە دیداری نێوان سەرۆک حکوومەتەکان. سەرکردەکانی ئەوروپایشە بینن کە پەیوەندیەکانی ئاتلانتیک زیاتر بەردەوامە بێ ئەگەر لەسەر پەیوەندیەک ڕابێن کە پشت بەستوو بێ بە بەرژەوەندیە نەتەوەیە تەباکان. یادکردنەوەی ئەو خۆساخکردنەوەی شەڕی سارد نەبەڵگەیە بۆ سیاسەتێکی دانایانە و نەدووبارەکردنەوەی سەختکراوەی دروشمەکانی هاوکاری ئەتلەنتیکە دش بە کۆمەڵێک ڕاستی بنەڕەتی. ئەم مەسەلەیە پێویستی بەڕێبازێکی نوێیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵێک پرسیاردا کە لە نەوەدەکانی سەدەی بیستەمەوە بەجێماون و چاوەڕێی وەڵامن. ئایا تا ئێستا پەیمانی ئاتلانتیک هەرخۆی تەوەرەی پەیوەندیەکانی ئاتلانتیکە؟ ئەگەر وەهەیە ئامانجەکانی ئەو هاوپەیمانیە لە سەردەمی دوای شەڕی ساردا چین؟ ئەوروپایەکی یەکگرت و چۆن کاریگەریە بێ لەسەر چەمکی شەراکەتی ئەتلانتیک؟ ئایا هاوپەیمانی کۆمەڵێک ئامانجی هاوبەشە یان تەنها تەختەیەکە بۆ ڕزگاربوون؟ ئایندەی تەکاملی ئەوروپا. دەرکەوتنی ئەوروپای یەکگرت و یەکێکە لە گرنگترین ڕووداوە شۆڕش ئامێزەکانی ئەم سەردەمەی ئێستامان. کۆمەڵێک فاکتەریش لە پشت ئەم یەکگرتنەوەن کە هەموویان کۆکنین لەگەڵ یەکتریدا. سەرەتا ئەوروپا وای لێکدایەوە کە تەکامل ڕێگایەکە بۆ زاڵبوون بەسەر ئەو کێبرکێ خودکوشیەدا کە تووشی دوو جەنگی جیهانی وێرانکاری کردبوو. هەروەها بۆ زاڵبوون بەسەر ئەو وێرانە ئابوووریەدا کە لەو دوو جەنگەوە کەوتەوە لە ڕێی هاوکاری یەکتریەوە. فەرەنسا بۆ ئەوەی ئەڵمانیا جارێکی تر وەک هەڕەشەیەکی نەتەوەیی دەرنەکەوێتەوە پشتیوانی لە تەکاملی ئەوروپا کرد. کۆماری فیدراڵیش وەک ڕێگایەک بۆ جاکردنەوەی لە ئەڵمانیا ڕۆژهەڵات و هەروەها وەک جێگرەوەیەکی سۆز بۆ یەکێتی نەتەوەیی خۆی بەستەوە بە بێرۆکەی تەکاملەوە. سەبارەت بە بریتانیا کە لە ڕووی مێژوویەوە وەک هەڕەشەیەک لە سربەخۆیی خۆی لە یەکێتی ئەوروپای ڕوانی بە ناچاری ڕێی یەکێتیەکەی گرتەبەر. ئەویش لەگەڵ پشتیوانیکردنی چەند ڕێوشێنێکی پراگمەتی و ئابووری بەڵام بە وریاییەکی بەردەوامیشەوە لە هەر پرۆژەیەک کە شانشینی یەکگرت و بکاتە تەنها هەرێمێکی ئەوروپایی و هەڕەشە بێ بۆ سەر پەیوەندیە تایبەتیەکانی خۆی لەگەڵ وڵاتی یەکگرتوەکاندا. پاش یەکگرتنی ئەڵمانیا لە ساڵی 1990دا فاکتەرێکی تر بۆ یەکگرتنی ئەوروپا برەویسند. بۆ هێورکردنەوەی دڵە ڕاوچیەکانی ئەوروپاییەکان لە هەر پاوانخوازیەکی ئەڵمانیای یەکگرت و هێلمۆت کۆڵی ڕاوێژکار خۆی کرد بە داکۆچی کاری سەرەکی لە ڕێکەوتنامەی ماسترێختی ساڵی 1992 کە یۆرۆی وەک دراوی ئەوروپا تێدا پێشنیار کرا و هەنگاوی گرنگی تیادانرا بەرەو سیاسەتێکی دەرەکی و ئەمنی هاوبەش لەسەر ئاستی ئەوروپا.
فەرەنسا بۆ لە قاڵبدانی هێزی ئەڵمانیا لەلایەکەوە و بۆ بەکارهێنانی خودی پرۆسەکە لە سیاسەتێکدا کە سربەستری بکە لە کاتی هەر ڕەفتارێک بەرامبەر وڵاتی یەکگرتووەکان لەلایەکی ترەوە پشتیوانی لەم پرۆسەیە کرد. لە کاتی پرۆسەی یەکگرتنی ئەوروپادا وڵاتە یەکگرتووەکان ڕۆڵی سەرەکی گێڕا لە پشتگیریدا، سەرەتا وەک مەسەلەیەکی سۆزداری، دواتریش وەک دژێک کە جوانی دژی پیشانەدات. لەگەڵ یەکەمین جوڵە بەرەو یەکێتی ئەوروپا دوابەدوای جەنگی دووهەمی جیهانی وڵاتە یەکگرتووەکان بەهێزی تەواوەوە پشتگیری لە پرۆژەکە کرد. ناوەناوە هانی هاوپەیمانە دوودڵەکانی شێدا. ئەوەتا لە ساڵی 1963دا سەرۆک کەنەدی بەرگری لە یەخستنی ئەوروپا پشتیوانی لەم پرۆسەیە کرد وەک هەوڵێکی گەڕان بە دوای پەیوەندیەکی هاوتاتر لەگەڵ ئەوروپادا. تەنها ئەوروپایەکی تەواو یەکگرتووە توانێ هەمومان لە پەرتەوازەبوونی هاوپەیمانیەکە بپارێزێ. تەنها ئەوروپایەکی تەواو یەکگرتووە کە ڕێئەدا بەرامبەر ئەژەندەی ئەتلانتیکدا مامەڵەی تەواو لە نێوان هەردوو لای ئۆقیانوسدا هەبێ. لەگەڵ ئەوروپایەکی لەم چەشنەدا ئەتوانین بێنە و بەردەمان لە نێواندا بێ وەک بەرامبەر و لێپرسراوێتی و قوربانیدانەکان بە یەکسانی دابەش بکەین. لەم گۆشە نیگایەوە کە جێگرەوەکانی کەنەدی بە گشتی کاریان پێکرد، پەیوەندیەکانی ئاتلانتیک تیۆرێکی پیشەسازیەکی فرەڕەگەز بوون کە کاریگەریەکان و لێپرسراوەتیەکان بخاتە ئاستی یەکتر. گرفتێک کە ئەرک دابشکردنی کاراکتەرەکان بەرپایەکات کە وەک هێزی گوڕبەخشی پەیمانی ئاتلانتیک لێی ئەڕواندرێ. ئەوەیە کە دابشکردنەکە وەک بنەما پرۆسەی شەریکایەتی و مەبەست لەو پرۆسەیە تێکەڵی یەکترەکە. ئەوروپا چووە کۆمەڵە دەوڵەتێکی هاوپەیمان یان وەک یەکێتی ئەوروپا تەنها لە کاتێکدا بەشداری ئەمریکاکە لە ئەرکەکانیدا کە ئامانجەکانی لەگەڵ ئامانجەکانی ئەمریکادا چوون یەک بن و ئەگەر بڕوای بەوە هەبێ ئەو ئامانجە هاوبەشانە بەبێ هاوکاری ئەو بەدی نایەن. ئەمەش هەرگیز ڕووی نەداوە. ئەوەتا لە سەردەمی شەڕی ساردا بێگومان ئامانجی هاوبەش هەبووە، بەڵام هاوپەیمانەکانی ئەمریکا بڕوایان وابووە کە لە هەموو هەنگاوێکدا ئەمریکا ئەچێتە ژێر هەموو لێپرسراوێتیەکانەوە هەتا ئەگەر ئەمان کەم و کورتی بنوێنن. بەڵام ئەمڕۆ سروشتی ئامانجە هاوبەشەکان مایەی مشت و مڕێکە کە زۆر بەکەمی لایەنەکان ئەگەنە ئاستی بەشکردنی قورساییەکان. پرسی کۆتایی هونەری نییە، بەڵکو و فەلسەفیە. ئایا ناسنامەی نوێی ئەوروپا جێگایەک بۆ شەراکەتی ئەتلانتیگە هێڵێتەوە؟ ئایا برنەوەی ئەمریکا لە شەڕی ساردا وای لێ ئەکا ڕوو بەرە و پاوانخوازی وەرچەرخێنێتەوە؟ ئۆبەر ڤێدرێنی وەزیری دەرەوەی فەرەنسا گومانی لەوەدا نەهێشت بە بۆچوونی خۆی کە مەبەست لە هێنانەدی ناسنامەیەکی ئەوروپایی لە پەل و پۆخستنی وڵاتە یەکگرتووەکانە. ئەمڕۆ باڵادەستی ئەمریکان لە بوارەکانی ئابووری و کاروبارە داراییەکاندا ڕوونە، هەروەها لە تەکنۆلۆژیا و لە بوارە سەربازیەکاندا جگەل لە بوارەکانی ژیان و زمان و بەرهەمە کولتوریە بەرفراوانەکان کە جیهانیان داپۆشیوە، هەروەها شێوازەکانی بیرکردنەوە دائەڕێژێت و خەریکی جادوویەکە تەنانەت کار لە نەیارەکانی وڵاتە یەکگرتووەکانی شەکە. زۆربەی گەورە سەرکردە و بیریارە ئەمریکاییەکان بەوابەستەبوونیان بە دیدی ئەمریکا لە مەڕ خۆی و جیهان بۆ تەنها چرکە ساتێک گومانیان لەوەدا نەبووە کە وڵاتە یەکگرتووەکان لەلایەن پەروەردگارەوە دەستنیشان کراوە وەک ئەو نەتەوەیەی بێ ئەو هیچ شتێک ناکرێ و ئەبێ لە پێناوی خزمەتی مرۆڤایەتیدا درێژە بە باڵادەستی خۆی بدا. ئەمریکاییەکان لەمە گومانیان نییە و ڕاشکاوانە ئەوەمان بەبیردێننەوە کە ئەم جیهانەی ئێستا تەنها دەرەنجامێکی ڕاستە و خۆی نوشستی تەواوی ئەوروپایە لە نیوەی یەکەمی سەدەی ڕابردوودا، چ لە ئیدارەکردنی کاروباری خۆیدا و چ لە ئیدارەکردنی کاروباری جیهاندا.
ئەم شیکردنەوەی ڤێدرێن لایەنی چاکەی خۆی هەیە. ئەوە تا لە زۆربەی کاتەکانی نەوەدەکاندا سیاسەتەکانی ئەمریکا بەرامبەر ئەتڵەنتیک لە نێوان لووتبەرزی و کەمتەرخەمیدا ئەهاتنەوە چوون، یان لە نێوان مامەڵەکردن لەگەڵ ئەوروپادا وەک یاریدەدەر یان تەنها وەک وێنەیەک. هەرگیز گفتوگۆیەکی استراتیژی قوڵ دروست نەبووە. بەشێکی ئەمەش لەبەر ئەوەی وڵاتە یەکگرتوەکان ئەوەندە ڕانەوەستاوە فریای گفتوگۆیەکی استراتیژی لەم چەشنە لەگەڵ خۆیدا بکەوێ. زنجیرەیەک دەست پێشخەری یەکلایەنە بە هیچ ڕاوێژێک ئەگیرانەبەر، تەنها دوای دەرکردنی بڕیاری داواکراو نەبێ لەبارەیانەوە کە ئەو بڕیارانەیش پێشتر درابوون. ئەمە لە کاتێکدا تاکڕەوی ئەمریکا ئەنجامی چەند بڕیارێکی سیاسی بوو کە ئەکرێ ڕاست بکرێنەوە تا حەدای یەکبوونی ئەوروپا بۆ ئەمریکا مەسەلەیەکی بنیادگەراییە و لە دەوری سێ پرسی سەرەکیدا ئەسوڕێتەوە: تێڕوانینی یەکێتی ئەوروپا بۆ خودی خۆی و کاریگەری یەکبوونی ئەوروپا لەسەر پەیوەندیەکانی ئاتڵەنتیک و هەڵوێستەکانی ئەمریکا لەمەڕ ڕێگە جیاجیەکانی ئەوروپایی یەکبوو. دەوڵەتە ئەوروپاییەکان لە پێناسەی ناسنامەی خۆیاندا خۆیان وەک دەرەنجامێک یان ڕەنگە دیلێکی ئەزموونی مێژوویان نەزانن. چەندین سەدە لە کارکردن بە سیستەمێک لە سەروەری وڵاتانی ڕکابەر فێری ئەوەی کردوون کە قایلکردنی بەرامبەر لە دانوستاندا پشت بەو ڕێگایانە ئەبەستێ کە لە بەردەم بەشداربووی دانوستانەکاندایە یان وازانرێ لە بەردەمیدایە. ئەوروپاییەکان لە ڕووی مێژووییەوە دیپلۆماسیەت و پارسەنگکردنی قازانج و زیانیان پێکەوە گرێداوە. زۆر بەکەمی چەمکێکی ڕوت و قوتی نیازپاکیان وەک یاریدەدەرێکی دیپلۆماسیەت بەکارهێناوە. لەگەڵ ئەوەیشدا کۆمەڵگا ئەوروپاییەکان لە ئەزموونی چوونیەکەوە گەڵاڵەن نەبوون. ئەوەش لە ئارەزووە جیاوازەکانی هەریەک لە بریتانیا و فەرەنسا و ئەڵمانیا بەرامبەر بیرۆکەی شەراکەتی ئاتڵەنتیک و یەکبوونی ئەوروپا دەرەکەوێ. بریتانیان لە کاتی شەڕی ساردا بەو باڵا دەستیە خۆشحاڵ بوو کە ئەمریکا لە ناتۆدا هەیبوو، چونکە ئەزموونی مێژوویی ئەو لە ڕەگ و ڕیشەوە لە ئەزمونەکانی دراوسەکانی لە کیشوەرەکەدا جایە. سەبارەت بەو وڵاتانەی تر مەترسیان لە باڵادەستیەک بوو دراوسەیەکی بەهێز بیسەپێنێ، بەڵام بریتانیا هێزێکی باڵادەست بەسەر ئەوروپادا هەڕەشەی لەسەر بەخۆییە کرد. لە دوو جەنگیشدا هێزی ڕزگارکار لە پشتی دەریاکانەوە هات. ڕۆڵی وڵاتەیە گرتوەکان لای بریتانیەکان لە جیهانی دوای جەنگدا ڕۆڵێکی چاک بوو. هاوڕێتیش لەگەڵ وڵاتەیە گرتوەکان ئەو ساش و ئێستاش بابەتی تەوەرەیی سیاسەتی دەرەکی بریتانیایە لە پاش جەنگی دووهەمی جیهانەوە، ڕەنگیشە لە جەنگی یەکەمی جیهانەوە. ئەم پەیوەندیە تایبەتیە سەر بۆ یەک لە قاندنێکی سۆزداری نەبووە، چونکە بریتانیا بە درێژایی چەند سەدەی ڕابردوو وەک دوورگەیەکی پیشەلەقەی دوور لە کەنارەکانی ئەوروپا ماوەتەوە بەبێ ئەوەی چاوی لە بەرژەوەندی نەتەوەیی خۆی خافڵ بکە. بۆ بەدیهێنانی ئەو بەرژەوەندیەش 10 ساڵ بەر لە فەرەنسا هێزی ئەتۆمی تایبەت بەخۆی بنیاتناوە. ئەمەش ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی پشت بەستنی بریتانیا بە هەر پەیوەندیەکی پەیوەست بە شوێن و پێگەوە سنووری خۆی هەیە. فەرەنسا کە لە سوودمەندیەکانی زمانی هاوبەش و سیستەمی کللتوری ژیرانە بێبەشە، سیاسەتێکی دەرەکی پیادەیەکە کە کەمتر پراگماتیکیە. سەرکردەکانی لە هەوڵی ئەوەدان هەستێکی وەها دروست بکەن گوایە سیاسەتی فەرەنسا یان ئەوروپا لە چنگی وڵاتە یەکگرتوەکان دەرهێنراوە. لە ڕاستیدا ئەمریکایەکان بەبێ فشاریش هەروازیان ئەهێنا. بریتانیا لە هەوڵی ئەوەدایە بەرژەوەندیەکانی بەوە بێنێتە دی کە خۆی بکاتە بەشێک لە ناوەندی بڕیار، بە شێوەیە کە پشتگوێخستنی بۆچوونەکانی وەک مایەی شەرم سیر بکرێت. بەڵام فەرەنسا لە هەوڵی ئەوەدایە کە پشتگوێخستنی بۆچوونەکانی مایەی ئازار بێ. بریتانیا وەک دامەزراوەیەکی هاوبەش مامەڵەی لەگەڵ پەیوەندیەکانی ئاتڵەنتیکدا کردووە. سەرکردە فەرەنساییەکان بە خۆهەڵکێشانێک بەسەربەستیانەوە وەک گەمەیەکی کۆسفری مامەڵەیان لەگەڵ ئەو پەیوەندیانەدا کردووە کە ئەم لایەن لە ناو ئەتڵەنتیکدا دەستی زیاتر ئەڕوا یان ئەو لایەن.
ئەمە ئەوە ناگەیەنێ کە فەرەنسا لە ڕۆڵی وڵاتە یەکگرتووەکان تێناگا وەک دووەهەمین تەختەی ڕزگار بوون لە بەردەم سیاسەتی سربەخۆی فەرەنسا و ئەوروپادا. هەروەک چۆن سەرکردە فەرەنساییەکان هیچ وەهمێکیان لە مێشکدا نییە لەبارەی بەراوردکردن لە نێوان هێزەکانی هەردوو وڵات. لە قەیرانە سەرەکیەکانی شەڕی ساردا تەحەداکانی بەرلین لە ساڵی 1957 و 62، قەیرانی موشەکەکانی کوبای ساڵی 62، شەڕی کەنداوی 1990 و 1991، فەرەنسا سەلماندی کە هاوپەیمانێکی بە ئەمەکە بڵاوکردنەوەی موشەکی میان هاوێژ لە ئەڵمانیا لە ساڵی 1983دا بەبێ پشتگیریەکی ڕاشکاوانەی فرانسۆ میتەرانی سەرۆکی فەرەنسا نەئەکرا. بەڵام بڕیاردا ڕێژەرانی فەرەنسا کللتوری دیکارتیانەی زۆر ژیرانەیان وای لێکردوون وا بزانن وڵاتەیە گرتوەکان تێگەیشتنی هەیە لە پراکتیزەکردنە تا ڕادەیە گشتگیرەکانی بنەماکانی دەوڵەت و هەمیشە ڕێز لەو هۆیانە ئەگرێ کە پاڵ بە فەرەنساوە ئەنێن وەک تەحەدایەکی وڵاتەیە گرتوەکان پێناسەی ناسنامەی ئەوروپا بکەن. ئەگەرچی وەک گەرنتیەکیش بۆ ئاسایشی فەرەنسا پشتی پێبەستن، ئەم یاری لە سەرپەتکردنە کە ئەکرێ بەرگەی بگیرێ و لێی ببوردرێ ئەگەر مەترسیەکی هەمیشەیی سنووری بۆ دابینێ. هەڕەشەیە بۆ سەر هاوکاریەکانی ئەو دوا پەناگەیی هەتا ئێستاش و وێڕای ئەوەی بەرهەڵسکاری وڵاتەیە گرتوەکان لە زۆرێک لە مەسەلەکانی ئەمڕۆدا بۆتە ڕێبازێکی نمونەیی لای سەرکردە فەرەنساییەکان. بەڵام ئەو سەرکردانە هەر پشتی پێبەستن. سیاسەتی هەوڵدان بۆ دۆزینەوەی ناسنامەی ئەوروپا لە ڕێی تەحەداکردنی وڵاتەیە گرتوەکانەوە کاتێک سەرەگرێ کە یەک تیم پەنای بۆ بەرێ. خۆ ئەگەر وەک خۆی وڵاتەیە گرتوەکان وەڵام بداتەوە کە زوو بێ یا درەنگ هەروەهاکە ئەوە گرژی لەگەڵ یەکێتی ئەوروپا و هەتا گرژی لە ناو یەکێتیە کە خۆیشیدا زۆر تیژە بێت. باری ئەڵمانیا لە نێوان ئەو دوو جەمسەرەدا زۆر سەختە، چونکە ئەمیش وەک فەرەنسا و بریتانیا داکۆکی لە یەکێتی ئەوروپاکە. بەڵام ئەم لە پێگەیەکی وەهادا نییە بتوانێت پەنا بباتە بەر کە لە پورێکی سەرکەوتووی دیپلۆماسیەتێکی ڕاوەستا و لەسەر بەرژەوەندی نەتەوەیی لەگەڵ ئەوەشدا کە هاوسۆزە لەگەڵ ئامانجەکانی سیاسەتی فەرەنسا، بەڵام متمانەی بەخۆی نییە کە بتوانێت سیاسەتێکی دژ بە وڵاتەیە گرتوەکان بگرێتە بەر و هاوکات پشتیشی پێ ببەستێ. یان مەسەلەکە ئەوەیە هەستێکی واقع بینانەی بەرزی هەیە ناهێڵێ ئەو ڕەفتار بنوێنێ. وڵاتەیە گرتوەکان چاودێری هەموو ڕێگا جیاجیا پێشنیارکراوەکانی یەخستنی ئەوروپای کردووە بەرەو ئامانجەکە بە لێبوردەییەوە بە بێلایەنێکی ناسکەوە کە هیچی لە خۆیەوە سەبارەت بە جۆری ئەوروپای بیناکرا و نەدرکاندووە. تا ئێستاش ئەو بیر و ڕایەی شەڕی سار کە پێی وایە یەکبوونی ئەوروپا بە شێوەیەکی خۆبەخۆیی ئەبێتە هۆی هاتنە ئارای ئەوروپایەکی بەهێز و شەراکەتێکی ئاتلانتیکی زیندووتر وەک خۆی بە باوی ماوەتەوە. بەڵام کاتی ئەوە هاتووە چاو بەم تیۆرەی سیاسەتی ئەمریکادا بخشێنرێتەوە، چونکە لانی کەم ئەگەر دوو ئەنجام هەیە دوورکەوتنەوەی ئەوروپا لە لێپرسراوێتی جیهانیەکان کە شێوەیەکی بچووکراوەی نەتەوەیە گرتوەکان لە خۆگرێ و تەنها ئامۆژگاری لەبارەی ڕەوشتەوە ئەبەخشێتەوە و تەرکیزە خاتە سەر کێبرکەی ئابووری لەگەڵ وڵاتەیە گرتوەکان، یان دەرکەوتنی ئەوروپایەک کە تەحەدای وڵاتەیە گرتوەکانەکات و بناغە بۆ سیاسەتێکی دەرەکی میانە لە نێوان ئەمریکا و شوێنەکانی تری جیهاندا داڕێژێ، وەک ئەو ڕۆڵەی هیند لە کاتی شەڕی ساردا ئەیجێڕا. ئەمەش شانبەشانی باڵابوونی سیاسەتە ناوخۆییەکان و دیارنەمانی هیچ هەڕەشەیەک بۆ سەر ئاسایش. ڕەنگە ئەوروپا وا هەست بکە کە پەلەیەکی نییە لە هەڵبژاردننی یەک لەم دوو ڕێگایە،
ڕەنگیشە لە کۆتاییدا بگاتە لێکدانی هەردوو بۆچوونەکە کە وردە ئەبنە هۆی لێک هەڵوەشانەوەی شەراکەتی ئەتلانتیک. یەکەمین پرس کە ئەبێ چارەسەری بۆ بدۆزرێتەوە زانینی ئەو شتەیە کە شەراکەتی ئەوروپا بۆ بوژانەوەی پێویستی پێیەتی و زانینی مەبەستە لەو شەراکەتە. سەرەڕای نەبوونی هەڕەشەیەکی هاوبەش بەڵام سیاسەتی جوگرافی وەک بەشێک لە پێکهاتەی سیاسەتی نێودەوڵەتی هەرماوە. تا ئێستاش ناتۆ بیمەی دڵنیاییە دژ بە هەر پاوانخوازیەکی نوێی رووسیا بەبێ وڵاتەیە گرتوەکانی ئەوروپا کلک درێژ بوونەوەیەک بەڵکو بارمتەیەکی ئۆراسیا ئەبێت و بەرەو جێژاوی ململانیەکانی ئەوێ بە کێشە بێت و نیشانەیەکی سەرەکی ڕەوتە ڕادیکاڵ و شۆڕژگەڕەکانی ئەو ناوچەیە ئەبێ کە زۆربەی شوێنەکانی نزیکی خۆیان ڕاماڵن. هەروەک چۆن بەبێ وڵاتەیە گرتوەکان ئەو پەناگەیەی لە دەسەچێ کە نەزعانەتەوەیەکانی خەفەکە هەتا لەو کاتەدا کە ئەندامی یەکێتی ئەوروپایە. رووسیا و ئەڵمانیایش هەریەکەیان وەک باشترین ڕێگای سیاسەتی دەرەکی سەیری یەکترەکەن. هاوکات بریتانیای سەدەی 19 هەم لە ئەوروپا چۆن سیر کراوە. وڵاتەیە گرتوەکانیش لە لای ئۆراسیا و بە پێی دابڕانی جوگرافی لە ئەوروپا بە هەمان شێوە تەنها دوورگەیەک سەیرەکرێ. ناچاری شەبێ دوای استراتیژی هاوسەنگی هێزەکان بکەوێ بەرامبەر ئەو ئەوروپایی هەرگیز چارەی نەویستووە. بۆ پیادەکردنی ئەم سیاسەتە ئەمریکا نە لە ئامراز کەمی هەیە نە لە دەرفەت، بەڵام ئەو پیادەکردنە پێویستی بە کوودەدایەکی سایکۆلۆژی و گۆڕانکاریەکی گەورە هەیە لە جۆری چالاکی نەتەوەییدا کە ئەبێ وەک دوار ڕێگا چارە پەیڕەو بکرێ. تاقیکردنەوەکە ئەوەیە کە وڵاتانی ئەتلانتیک بتوانن پێکەوە لەسەر چەند کۆمەڵێک مەسەلەی زۆر دەستە و یەخەتر ئیش بکەن لە تیۆری جیۆپۆلیتیکی. بەلای کەمەوە 3 مەسەلە هەن ڕوبەڕووی ئەوروپا بە تایبەتی ئەبنەوە و ئەنجامەکانیان پاشە ڕۆژی هەموو وڵاتانی چواردەوری ئەتلانتیک دیاریەکە. سەبارەت بە کۆمەڵگا دیموکراتیەکان ئەوە وڵاتانی ئەتلانتیک هەمویان دیموکراسین و لە پەیڕەوکردنی ئابووری بازاردا بەرەو ڕووی تاقیکردنەوەی بەرگرتن لە ڕوودانی سستبوونی ئابووری ئەبنەوە، چونکە ئارامی دامەزراوەکانیان پشت بەوە ئەبەستێ لە ڕاستیشدا هیچ خەیارێکیان لە بەردەمدا نییە بێجگەل لە هەمەهەنگیکردنی نێوان سیاسەتەکانیان نەبێ بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی قەیرانێکی ئابووری جیهانی کە هەر ئەویش هەڕەشەی سەرەکیە بۆ سەر دیموکراسی هاوچەرخ. تاحەدای دیمۆگرافیش پەیوەندی بە تاحەدای ئابووریەوە هەیە. ڕێژەی لەدایکبوون لە زۆربەی وڵاتە ئەوروپاییەکاندا وەک ژمارەی ئێستای دانیشتوان نامێنێ کە هەر ئەمیشیان لە بنەڕەتدا لەگەڵ پێداویستیەکانی هەڵسوڕان لە ئابووریەکی بەجیهانی بوودا ناشێ. بۆیە لەگەڵ ئەم چاکسازیانەی لە بواری خزمەتگوزاریە تەندروستیەکاندا ئەکرێن، ڕێژەی ئەو دانیشتوانەی هێزی کاری ڕوو لە کزی لە پشتێوە وەستاوە بە شێوەیەکی دراماتیکی بەرزەبێتەوە. بەگشتی ژمارەی دانیشتوانی ئەوروپا نسمە بێتەوە لە بەردەم فشارێکی دیمۆگرافی زۆر لەلایەن و وڵاتە هەژارەکانی ڕۆژهەڵات و باشووری کیشوەری ئەوروپا. کەواتە لێرەدا پرسەکە پاشە ڕۆژی ئەو ناوچە فراوانەی ڕۆژهەڵاتی ناتۆ و یەکێتی ئەوروپایە. ئەو ڕێو شوێنانەی پاش هەرەسێنانی یەکێتی سۆڤیەت گیرانەبەر بە سروشت کاتی بوون، چ ڕێو شوێنە ناوخۆیەکان یان دەرەکیەکان. لە زۆربەی ئەو وڵاتانەدا ئەگەر وڵاتانی بەڵتیکیان لێ دەربکەین، نەوەیەک دەسەڵاتێکیان گرتۆتە دەست کە سەر بە سەردەمی سۆڤیەتی بەسەرچوون. ئەگەرچی گیانێکی نەتەوەییان هەبێ، بەڵام ئەو نەوەیە خەریکە لە گۆڕەپانەکە دوورەکەوێتەوە. وڵاتانی سۆڤیەتی جاران لە نێوان فشاری رووسیا بۆ گەڕاندنەوەیان بۆ ژێر ڕکێفی مۆسکۆ بە شێوەیەک لە شێوەکان و لە نێوان ئاواتەکانیان بۆ چوونە ناو یەکێتی ئەوروپاوە و بگرە هەندێک لە ئەندامە سەرەکیەکانی یەکێتی ئەوروپا سەرکێشی خۆ دوورخستنەوە لە وڵاتەیە گرتوەکان ڕەتدەکەنەوە. ناتوانرێ ئەو شێوە بەردەوامەی بەرهەڵسکاری ئەوروپاییەکان بۆ سیاسەتەکانی ئەمریکا وەک بەشێکی ئازارە نەبڕاوەکانیان لێک بدرێتەوە، هەروەک ناشکرێ لەژێر جەختکردنەوە پرۆتۆکۆلیەکانی سەر یەکێتی هاوپەیمانیەکە کە لە دیدارە ئاهەنگ ئامێزە ئاشکراکاندا جاڕەدرێ بشاردرێتەوە.
وڵاتە یەکگرتووەکان بایی ئەوەندە قەرزداری بەها و بەرژەوەندەکانی خۆیەتی کە هەموو هەوڵێکی بخاتە گەڕ بۆ کاراکردنەوەی پەیوەندیەکانی ئاتلانتیک و دەستگرۆیی هاوپەیمانیەکە بۆ گەیشتن بە کۆمەڵێک ئامانجی هاوبەش و مامەڵەکردن لەگەڵ ئەوروپا وەک شەریکێکی نزیک و ڕاگۆڕینەوە لەگەڵیدا بەر لە هەر بڕیارێکی چارەنووسەز. بەڵام دوجار ئەبێ بە پێی هەمان ئەو پێوەرانەی بەسەر زلهێزەکانی تردا بڕێکرێن سەیری ئەوروپا بکات و سیاسەتی خۆی لە بەرامبەریدا بگۆڕێ. واتە ئەو ئاستەی سیاسەتەکانی ئەوروپای و بەرژەوەندێ نەتەوەیەکانی ئەمریکا بتوانن گوڕ بدەن بە یەکتر. ئەبێ نەوەکانی داهاتوویش پرسیاری ئەوە نەکەن چۆن وڵاتانی کەناری ئاتلانتیک توانیویانە تواناکانیان لە کۆمەڵێک ناکۆچی خۆڵدا سەبارەت بە یەکبوون بەرامبەر هاوکاری خەرج بکەن لە کاتێکدا هەموو گرفتە بنەڕەتیەکانی چواردەوریان هەڕەشەیان لە بنیادی کۆمەڵگاکانیانە کرد لە کاتێکیشدا ڕێگەی هاوکاری هەردەم لە بەردەست دەبووە. یەکبوونی ئەوروپا و هاوکاری ئاتلانتیک یەکێک لە کۆسپەکانی سەر ڕێگای تاوتوێکردنی کێشە ناوەرۆکیەکەی پەیوەندیەکانی ئاتلانتیک بێرۆکراتیەتە. کاتی ئەوە هاتووە کە ملنان ڕووە و فراوانکردنی تەکاملەکە ببێتە ئەرکێکی سەرشانی سەرکردە ئەوروپاییەکان چونکە مشتومڕی قوڵ و ئاڵۆزی پەیوەست بە فراوانکردنی یەکێتی ئەوروپا و گونجاندنی دامەزراوەکانی و دەرهێنانی یاساگەلی هاوبەش ئەرکی لە پێشینە و بەرنامەی تایبەتی خۆیە سەپێنێ. پرۆژەکانی تری لە مەڕ هاوکاری ئەتلانتیک یان هەر کێشەیەکی تری دوورخایەن بەو ڕادەیە دەستەویەخەن نین. بە نەبوونی هیچ قەیرانێکیش لە ئایندەی نزیکدا ئەو بایەخەیان نییە. بۆیە ڕۆتینی ڕۆژانە قورساییەکە خاتە سەرشانی نەریتەکانی ئەتلانتیک ئەگەرچی ئەوە تەنها بە مەبەستی دوورخستنەوەی وڵاتەیە گرتوەکان بێ لەو چالاکیانەی زیاتر پێویستیان بە بایەخپێدانی سەرکردەکانی ئەوروپا هەیە. بەڵام تەنانەت سەبارەت بەو کێشانش کە تیایاندا یەکێتی ئەوروپا و وڵاتەیە گرتوەکان کار لە یەکتریەکەن ئەو هەیکەلیەت و شێوازە نوێیانەی یەکێتی کاریان پێیەکە ڕێگرن لە بەردەم هاوکاریەکی تند و تۆڵتردا لەگەڵ جمانی یەکێتی ئەوروپاش بەرەو یەکێتیەکی فراوانتر. ئەوە بێگومان شێوازی ئێستای ڕاوەشکاریەکانی ئەتلانتیک گۆڕانی بەسەرادێ. ئەمە ڕاستی ژیانە و ئەبێت وڵاتەیە گرتوەکان پێی قایل بێ. شێوەی تەکاملی ئەوروپا کە لە برەودایە کاریگەری لەسەر شێوازی ڕاوێژکاریەکانی ئەتلانتیکە بێ. سێ ڕێگای شیاویش ئێستا وتوێژیان لەسەرەکرێ. یەکەمیان یۆشکا فیشەری وەزیری دەرەوەی ئەڵمانیا بە ئاشکرا پێشنیاری کرد و بە پێی ئەم ڕێگایە ئەبێ هەنگاو بنرێ بەرەو داڕشتنی دامەزراوەکانی ئەوروپای فیدراڵ و ئەو دامەزراوانە لە ڕێی هێزی یاساوە تۆکمە بکرێن. پێشنیارەکەی فیشەر سەبارەت بە سازدانی هەڵبژاردنێکی سەرتاسەری لەسەر ئاستی ئەوروپا کە لە ڕێیەوە ئەنجومەنی یاسادانان و ڕاپەڕاندنی ئەوروپا بێتە ئاراوە بەرفراوانترین چەمکە تا ئێستا خراوێتە ڕوو. بەڵام ئەم پلانە دووفاقەیە وەک ئۆبەر ڤێدرێنی وەزیری دەرەوەی فەرەنساڵێ ئەویش لە نێوان فراوانکردنی ئەوروپا و بەهێزکردنی دایە چونکە فراوانکردنەکەی بریتیە لە ڕاکێشانی یەکێتی ئەوروپا بەرەو سنووری ڕووسیا بە شێوەیەک بە پێی هەندێک سیناریۆ ڕووسیاش بگرێتەوە هەروەک تەکاملی زیاتر یان قاڵبوونەوە بە پێی دەستەواژەی هونەری لە هەندێک ڕووەوە لەگەڵ پەلهاویشتنەکەدا ناگونجێ. هۆیەکەیش ئەوەیە کە هیچ ئەندامێکی یەکێتی پێشنیارکراوی ئەوروپا ئامادە نییە بەو ڕادەیەی داوای لێیەکرێ سەروەری خۆی بخاتە ژێر ڕکێفی تەکاملی سیاسی تەواوەوە. ڕێگای دووهەم پێشنیاری ئەوروپایەکی فرەخێرایە. ئەم پێشنیارە هانی یەکێتی ئەوروپا و 15 ئەندامە سەرەکیەکەی ئێستایەدات کە بەردەوام بن لە هەنگاونان ڕووە و تەکاملی سیاسی و ئابووری و هاوکات ڕێگا بدرێ بەبوونە ئەندامی وڵاتانی تری ئەوروپا لەسەر بناغی ڕێوشێنی نەرمتر. ئەوروپای فرەخێرایی بوارە ڕەخسێنێ بە هەبوونی پەیوەندی جۆراوجۆر لەگەڵ سەنتەری تەکاملەکەدا. هەندێک لەو پەیوەندیانە ئابووری و هەندێکی تریان سەربازی. هەموو ئەندامەکانی یەکێتیەکەش بۆیان هەیە
بەشداری سنتەرە کامڵبووەکە بکەن لە بڕیاردانی چەند بڕیارێکی پەسەندکرا و بە شێوەیەک لە شێوەکان. دوهەمین ڕێگایش تۆنی بلەیەری سەرۆک وەزیرانی بریتانیا پێشنیاری ئەوەی کرد گۆڕانکاریەک بەسەر بێرۆکەی ئەوروپای فرەخێراییدا بهێنرێ بە ڕەچاوکردنی ئەوەی ڕای گشتی بریتانیا بە تێپەڕاندنی سنووری نەتەوەی قایل نابێت و چونکە بلێریش نایەوێت بریتانیا لە چەقی ئەوروپای چاوەڕوانکرا و دوور بێت و لە هەمان کاتدا نایەوێ دەستبەرداری پەیوەندیە تونند و تۆڵەکەی بێ لەگەڵ وڵاتە یەکگرتووەکاندا. بۆیە سەرۆک وەزیران پێشنیاری ئەوروپایەکی فێدراڵی کرد کە بەبێ گروپی سەنتەر بە شێوەیە کە ئەندامەکانی بتوانن کۆڕ و کۆمەڵی جیاجیایی بەرکەماڵتر لە پێناوی وەدیهێنانی ئامانجگەلێکی دیاریکراودا پێک بهێنن. نابێت وڵاتە یەکگرتووەکان ڕاستەوخۆ خۆی بترینجێنێتە وتوبێژە دەستوریەکانی ئەوروپا، چونکە ئەوانە پرسی ناوخۆیین و تەنها پەیوەندیان بە ئەوروپا خۆیەوە هەیە. بەڵام لەبەر ئەوەی هەر یەک لەم پێشنیارانە نمونەیەکی شێوەی تەکاملی ئەوروپای لەخۆگرتووە، بۆیە بەردەوام هەڵەکشێن تا ئەبنە کێشەی سەرەکی لە بەردەم هاوکاری ئەتلەنتیکدا. ئەو شێوازەی یەکێتی ئەوروپا گرتوویەتێبەر لە دانوستاندا لەگەڵ وڵاتە یەکگرتووەکان هەتا بەم چەشنەی ئێستایشیەوە کەمێک دەرفەت دێڵێتەوە لە بەردەم بەشداریەکی ئەمریکایی بنیاد نەردا. لە کاتی مامەڵەکردنی وڵاتە یەکگرتووەکان لەگەڵ وڵاتە ئەوروپاییەکاندا بە جیاجیا ڕێگای دەدرێتێ کە لە ئاستی جیاجیادا ڕاوێژی پێ بکرێ و پێش هەر بڕیارێکیش گوێ لە ڕاو بۆ چوونیەگیرێ. بەڵام لە کاتی مامەڵەکردنیدا لەگەڵ یەکێتی ئەوروپا ئەوە وڵاتە یەکگرتووەکان لە پرۆسەی بڕیاردان دوورەخرێتەوە بە شێوەیەک کە کاردانەوەکانی ئەکەونە پاشە ڕوودانی ڕووداوەکان. کاتێکم وتەبێژەکان بڕیار گەلێک ئاشکراکەن کە لە دانیشتنێک یان چەند دانیشتنێکدا دراون، وڵاتە یەکگرتووەکان لە هیچ ئاستێکدا بەشداری تێدا نەکردوون. کاتێک ئەمریکا ڕوبەڕووی کەسانێک بێتەوە کە قسە لەسەر ئەوروپای یەکگرتووەکەن، ئەو کاتە پێزانەیە کە ئەوانەی لە دانوستان و دایلۆگدا بەرامبەری وەستاون بڕێکی زۆر کەم نەرمیە نوێنن. چونکە ئەو بڕیارانەی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاریان لێدرێ تەنها لە ڕێی پرۆسەیەکی دیکەی ناوخۆی ئەوروپاییەوە دەستکاریەکرێن. کەناڵە کلاسیکیەکانی هاوکاری ئەمریکا ئەوروپای تایبەت بە کاروبارە ئابوووریەکان لە دەمەدەمی وشکبووندان. ڕێوشۆنێکی هاوشێوەش ئێستا لەبارەی سیاسەتی دەرەکی و ئەمنیەوە پێشنیارەکرێ. ئەمەش ئەوە ئەگەیەنێ کە دوورکەوتنەوەی ئەمریکا و ئەوروپا لە یەکتر بە شێوەیەکی دامەزراوەیی باوەشی بۆ کراوەتەوە. هەندێک جاریش ئەگەرەکانی ڕاوێژ لە نێوان ئەمریکا و یەکێتی ئەوروپادا بێبایەخترە لەو ڕاوێژانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی دۆستدا ئەیکات کە هاوپەیمان نین. ئەبێت جۆرێک لە هاوسەنگی بهێنرێتە ئاراوە لە نێوان سووربوونی ئەمریکا لەسەر ڕادەربڕین وەکەوەی ئەندامێکی دامەزراوە ئەوروپاییەکان بێ، لەگەڵ ئەوەی کەنار بخرێ بە ڕادەیەک نەتوانێ بەشداری لە وتوبێژە ئەوروپاییەکاندا بکە تەنها پاش ئەوە نەبێ کە بە فعلی تەواو بوون. زۆر لە بەرگریکاران لە ئەوروپای بێسنوور بەڵگەی ئەوە دێننەوە کە بەرژەوەندی ڕاستەقینی ئەمریکا لەمانەوەی ئەوروپاکەیدایە بەسەر کۆمەڵێک دەوڵەتی نەتەوەییدا دابەش بوو بێ، بە شێوەیە کە ئەمریکا باشتر بتوانێ باڵادەستی خۆی لە ڕێی قۆستنەوەی کێبەرکە ناوخۆیەکانی ئەوروپاوە بسەپێنێ. ئەمەش بۆچوونێکی هەڵەیە، چونکە باڵادەست بوون لەبەر چەند هۆکارێک کە لە کۆتایی ئەم بەشەدا دێمە سەریان لە بەرژەوەندی ئەمریکادان نییە. ئەگەر لە سیاسەتی ئەمریکاییدا دانایی هەبێ، ئەوە پێویستەکە هەوڵ بدرێ تەبایی بکرێ لە نێوان وازهێنانی ئەوروپا لە لێپرسراوێتیە نێو دەوڵەتیەکانی و هەوڵی بەردەوامی بۆ جێڕانی ڕۆڵێک کە ڕکابەری ڕۆڵی وڵاتە یەکگرتووەکان بێ لەسەر ئاستی جیهاندا. بەبێ لە بەرچاوگرتنی ئەو ئاراستەیەش کە پرۆسەی یەکخستنی ئەوروپای پێداڕوە، دۆزینەوەی شێوازێکی نوێ بۆ هاوکاری ئاتلانتیک کارێکی دەستەویەخەیە. ناتۆ چیتر لە توانایدا نەماوە وەک تاکە دامەزراوەیەکی هاوکاری نێوان ئەوروپاییەکان بمێنێتەوە، چونکە ئەرکەکانی زۆر سنووردارن و ئەندامە سەرەکیەکانی زۆر کەمن و ئەو ئەندامانەیش کە تێی هاتوون لەوە زیاترن بتوانرێ مامەڵە لەگەڵ ئەرکە چاوەڕوان کراوەکاندا بکرێ
بەپرسە ئەمنیەکانیشەوە. ڕێبازی استراتیژی بەڕێوەبردننی قەیرانی سەربازی ئەوروپا. ئەو بابەتەی بەڕوونی پەیوەندی نێوان هاوکاری ئاتلانتیک و تەکاملی ئەوروپا دەرەخا ئەوەیە کە پێی ئەوترێ سیاسەتی ئەمنی و بەرگری ئەوروپا. ئەو سیاسەتەی بووە هۆی دامەزراندنی هێزێکی ئەوروپایی خاوەن هەیکەلێکی سەرکردایەتی و ئاقارێکی سیاسی بەڕەسمی سەربەخۆ لە ناتۆ. بیرۆکەی ئەم هێزە سەرەتا لە کۆبوونەوەی لووتکەی سان مالۆی نێوان سەرکردە بریتانی و فەرانساییەکان لە یەنایەری ساڵی 1998دا تاوتوێکرا. دواتر و پاش ڕووداوەکانی کۆسۆڤا لە کۆبوونەوەی لووتکەی ئەوروپا کە لە شاری کۆڵن لە یۆنیۆی 1999دا بەسترا، پرۆسەی دامەزراندنەکە خێرایی زیاتری درایە. لە کۆبوونەوەی وەزیرانی بەرگری ئەوروپا کە لە نۆڤەمبەری 2000 لە بروکسل بەسترا، پلانێکی ڕەسمی بۆ دامەزراندنی ئەو هێزە ڕاگەیەنرا بە پشتبەستن بە جارنامەی پابەندبوون بە توانە سەربازەکانیشەوە. ژمارەی ئەو هێزە لەگەڵ هاتنی ساڵی 2003دا ئەگاتە 100,000 جەنگاوەر و 400 فڕۆکەی جەنگی و 100 نەفەربەر، لەوانەی توانای پشتیوانی کردەی جەنگیان هەیە کە لە 60,000 سەرباز پێک دێ. تەرکیز لێرەدا لەسەرەوەیە کە یەکێتی ئەوروپا لە بڕیارداندا سربەخۆ بێ، سەرڕای ئەگەری زانیاری گۆڕینەوە لەگەڵ ناتۆدا کە پێویستە ڕاوێژی پێ بکرێ. لە گۆشەنیگایەکی دووربینانەوە هێزی سەربازی ئەوروپا سەرنجامێکی ئاسایی دەرکەوتنی یەکێتیەکی سیاسی ئەوروپاییە. هێزێکی لەم بابەتەش ئەبێ ڕادەیەکی دیاری کراوی لەسەر بەخۆیی هەبێ، وەک هەر هێزێکی نەتەوەیی دیکە. جا چ جای ئەوەی پێویستی بەوە هەبێ بگەڕێتەوە بۆ ناتۆ یان نا. ڕووی نیگەرانی لە هێزەکەی ئەوروپادا ئەوەیە کە سەربەخۆییەکەی وەک خەسڵەتێکی تایبەتمەند مامەڵە ئەکرێت و هاوکاریشی لەگەڵ ناتۆدا وەک حاڵەتێکی تایبەتی دەرەخرێ. بە پێی لایەنگرانی هێزی ئەوروپا، کۆسۆڤا ئەو جیاوازیە مەزنەی دەرخست کە لە توانە سەربازیەکانی ئەمدی و ئەودیوی ئاتلانتیکدا هەیە. ڕەفتاری یەکلاییکەرەوەی ئەمریکا کە زیاتر لە خۆسەپاندنەچێ ڕۆڵی هەبوو لە خێراییدان بە دامەزراندنی هێزێکی سەربەخۆ بۆ بەدەستهێنانەوەی ئامرازەکانی سەلماندنی بەرژەوەندیەکانی ئەوروپا. بەڵام تا ئێستا لە هێزی ئەوروپادا تەرکیزە خرێتە سەر سەربەخۆیی نەک برەودان بە توانە سەربازیەکان. ئەگەر یەکێک لە فاکتەرەکانی هێزی ئەوروپا کەمکردنەوەی ئەو هەست بە بێتواناییکردن نەبێ کە ئەوروپای داگرتووە بەرامبەر دامەزراوە تەکنیکە بەرزەکەی ئەمریکا، چۆن نەتوانرێ ئەو ویستە لەگەڵ بودجە سەربازیە بچوو کراوەکانی وڵاتانی تری ئەوروپادا بگونجێنرێ. ئەگەر بودجەکانی بەرگریش وەک خۆیان بمێننەوە یان کەمتر بکرێنەوە، ئەوە پێویستە هێزی ئەوروپا لە بودجەی پێشنیارکراوی ناتۆوە کۆمەک بکرێ. ئەوسایش هێزی ئەوروپا بەشداریەکی پوخت نابێ لە بەرگری هاوپەیمانانەدا، تەنها مەگەر ببێتە هۆی بەرزبوونەوەی بودجەکانی بەرگری لە ئەوروپا بە گشتی یان لەگەڵ ناتۆدا ئاوێتە بێ. گرنگترین پرسیار ئەوەیە کە ئەو بەرژەوەندیە سربەخۆیانە کامانن کە خزمەتەکرێن. ئەم هێزە چاوەڕوانکراوە لەکوێ هەڵەسوڕێ؟ بەو پێیەی وتەبێژانی ئەوروپا تا ئێستا قایل نین بەرگریکردن لە هیچ خاکێکی ئەوروپا وەک ئەرکی خۆیان سیر بکەن، کەواتە تەنها لە کردە سادە و ئاسانەکانی چواردەوری ئەوروپادا سوود لەو هێزە ئەبینرێ، واتە لەو شوێنانەدا کە هیچ هێزێکی سەرەکیان تێوە نەگلاوە. هەتا لەو حاڵەتەیشدا تەنها کۆمەڵێک سەرکردەی هەڵەشەی ئەوروپان کە ئەوێرن بەبێ کۆمەکێکی لوجستی و ئیستیخباراتی ئەمریکا یان بەبێ گەرانتیەکی ئەمریکی هێز کۆبکەنەوە. هێزی ئەوروپا ئەو سەربەخۆیەی نابێ، چونکە ئەو هێزە تەنها بۆ هەوڵی ڕەمزی وەک پاراستنی ئاشتی داڕێژراوە یان بۆ ئەرکگەلێک کە مەترسی کەمیان بەدواوەیە. ئەبێت هەماهەنگی لە نێوان هێزە سەربەخۆکەی ئەوروپا و هاوپەیمانی ناتۆدا هەبێ. پلانی هێزەکەیش لە ڕاستیدا بە جۆرێک دانراوە کە بتوانێت سیستەمی لۆجستی ناتۆ بەکاربهێنێ. بەڵام خافیەر سۆلانای نوێنەری باڵای یەکێتی ئەوروپا بۆ سیاسەتی دەرەکی و ئەمنی هاوبەش
وەها ئەدووە وەک ئەوەی هێزی ئەوروپایی ببێتە کۆمەڵەیەکی سربەخۆ لە ڕووی ڕێکخراوەییە و وەک هەر دەوڵەتێکی دەرەوەی ناتۆ مامەڵە لەگەڵ ناتۆدا بکە. ماوەتەوە ئەوە بزانین پەیوەندی نێوان یەکێتی ئەوروپا و ناتۆ لەلایەک و پەیوەندی نێوان یەکێتی ئەوروپا و وڵاتانی دەرەوەی ناتۆ لەلایەکی ترەوە چۆن ڕێگەخرێ. بە زمانێکی ئەوروپایی هەردەم جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە یەکێتی ئەوروپا هیچ کردەیەکی سەربازی ئەنجام نادا تەنها لەو شوێنانەدا نەبێ کە تایبەت نین بە ناتۆوە. ئەمە بەکردەوە تەنها یەک لەم دووشتە ئەگەێنێ، یان ئەوەیە وڵاتەیە گرتوەکان ئەو کردە چاوەڕوانکراوەی پێ باشە، بەڵام لەبەر چەند هۆکارێکی تایبەت ڕێگای بەشداری نەکردن هەڵەبژێرێ. بە کورتی ئەمە ڕێکەوتنە لەسەر شێوەیەک لە دابەشکردنی کار. ڕەنگیشە ئەمە سەر بگرێ. ئەگەرچی پێویستەکە کارەکە نەگاتە لێکبڕانی ئەمریکا بەڕادەیەک نیازی وڵاتی بەهێزی وەک ڕووسیا بجوڵێنێ بۆ فشار دروستکردن لەسەر ئەوروپا. بەڵام ئەیچی ڕووەدا ئەگەر یەکێتی ئەوروپا کردەیەکی سەربازی بەبێ ڕەزامەندی وڵاتەیە گرتوەکان ئەنجام بدا. چۆن ئەم حاڵەتە نائاساییە لێکە درێتەوە کاتێک هەموو ئەندامانی هاوپەیمانیەکە ئەچنە جەنگەوە بێژگە لە ئەمریکا و کەنەدا، لە کاتێکدا بەهێزترین ئەندام و یەکەم گەرنتی بۆ ئاسایش بەبێلایەنی ئەمێنێتەوە. ئایا ئەو کاتە هێزەکەی ئەوروپا دەستی لە توانە لۆجستیەکانی ناتۆ و ئەمریکا بە تایبەتی گیرە بێ؟ ئایا وڵاتەیە گرتوەکان ئەو کاتە ڕائەپەڕێ بۆ ڕزگارکردنی بارودۆخەکە ئەگەر مەسەلەکە لە ئاقاری خۆی لایدا؟ لە دوای ئەم پرسە سەربازیانە پرسی سیاسی هەن، چونکە هەموو بەکارهێنانێکی هێزی ئەوروپا پێویستی بە سازدانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی ئەوروپا هەیە. پێشەوەی ئەندامانی ناتۆ کۆ ببنەوە، ئەوسا باڵوێزی ئەمریکا لە ناتۆدا یان وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ هاو ئاستەکانی کۆ بێتەوە کە پێشتر بەبێ بەشداریکردنی ئەم بڕیارێکی بە کۆمەڵیان داوە. ئەمەش بەمانای ئەوەی فیدراسیۆنێکی ئەوروپایی لە ناو ناتۆدا هەیە و ئەم فیدراسیۆنە هەنگاوگەلێک بەسەر ناتۆدا ئەسەپێنێ کە ئەبێتە هۆی تێکچوونی پەیوەندەکانی نێوان ئەمریکا و یەکێتی ئەوروپا. لەگەڵ ئەوەشدا وڵاتی یەکگرتوەکان بەهۆی گەرانتیە ئەمنیەکانیەوە بەهۆی پێویستی ئەوانی تر بۆ کۆمەکە لۆجستیەکەی لە مەترسیدایە ئەبێ ئەو سەرکردانەی بەرهەڵستی پرۆژەی دژەموشەکی ئەمریکاکەن بە بیانووی ئەوەی ئەبێتە هۆی پچڕانی پەیوەندیە چنراوەکانی نێوان ئەمریکا و ئەوروپا لە نیگەرانیەکەی ئەمریکا بگەن سەبارەت بەوەی ئەو هەیکەلیەتە نوێیانەی بەدەستور پشتیوانی یەکرێن ببنە هۆی لێک پچڕانەکە. ئەو کێشەیە لە هێزی ئەوروپا کەوتۆتەوە لە هەندێک لایەنیدا لەو کێشەیە ئەچێ کە بەهۆی بڕیاری سەرۆک دیگۆڵ کەوتەوە سەبارەت بە درێژەدان بە تاقیکردنەوە ئەتۆمیەکانی فەرەنسا، چونکە ئەو تاقیکردنەوانەی فەرەنسا بە چەشنی هێزی ئەوروپا سوورە لەسەر جیابوونەوە لە ناتۆ. چونکە وەک ئێستاژەی بینین ئەویش بە جێگرەوەیەکی چاوەڕوانکرا و دواپەناگادانرا بۆ ئەو کاتەی کە ئەمریکان نەتوانێ بەڵێنەکانی لەگەڵ هاوپەیمانیەکە بباتە سەر، یان بۆ بەرگریکردن لەو بەرژەوەندیانەی فەرەنسا کە لەگەڵ وڵاتەیە گرتوەکاندا هاوبەش نین. بەڵام جیاوازی گرنگ هەن. چەکی ئەتۆمی فەرەنسا تەنها لە کاتی کتوپڕدا کە پێشبینی ناکرێ بەکارەهێنرێ، لە کاتێکدا وڵاتێکی ناتۆ ڕوبەڕووی هەڕەشەی قەڵاچۆکردن نەبێتەوە بە چەکی ئەتۆمی و ئەمریکا پشتگیری لێناکە. لە بەرامبەردا هێزی ئەوروپا بۆ ئەوە دروستکراوە بەر بە حاڵەتی کتوپڕی زیاتر چاوەڕوانکراو بگرێ. ئەو ململانەیە کلاسیکیانەی لە نزیک سنوورەکانی ئەوروپادا هەن، یان ئەو ئەرکە بۆ ماوانەی تایبەتن بە پاراستنی ئاشتی لە کیشوەرە دوورەکاندا. کڵێشەی هێزی ئەتۆمی فەرەنسا بۆ ڕاپەڕاندنی ئەرکێکی یەکلایەنە کێشراوە و لەلایەن یەک هاوپەیمانەوە، لە کاتێکدا کڵێشەی هێزی ئەوروپا بۆ ئەوە کێشراوە کە پرۆسە گەلێک ڕابپەڕێنێ هەموو ئەندامەکان بێجگە لە وڵاتەیە گرتوەکان پشتگیری لێ بکەن. ئەمەش
بەدڵنیاییەوە هەنگاوێکی زۆر مەترسیدارە. من پشتگیریم لە هەبوونی چەند هێزێکی ئەتۆمی ئەوروپایی سربەخۆوە کرد، چونکە بڕوام وابوو کە ئەو هێزە دوجارە بێتە بناغە بۆ شەراکەتێکی هاوسەنگتر. خۆڕەنگە هێزەکەی ئەوروپا بە تێپەڕینی کات هەمان ئەو ڕۆڵە بگێڕێ بەو مەرجەی بتوانرێ لە چوارچێوەیەکی سیاسی پەسەندکراودا ببەسترێتەوە. کێشەی سەرەکی کە لە هێزی ئەوروپاوە کەوێتەوە بێجگە لە هەواڵەبوونی سامانەکان پێویستی هەماهەنگی سیاسیە لە نێوان یەکێتی ئەوروپا و وڵاتە یەکگرتووەکاندا، هەروەها لە نێوان ناتۆ و هێزەکەی ئەوروپادا. ئەمەش تەنها لە ڕێی ئەو دڵنەوەییانەوە ناکرێ کە لە دیدارەکانی سەرۆکی حکوومەتەکاندا دەرەبڕێن. ئەو دڵنەوەییانە تەنها دوای قەومانی کارەسات ڕاستی و ناڕاستیان تاقیە بێتەوە. تەنها لە یەک کاتدا هێزێکی ئەوروپایی دەتوانێت سەرکەوتن بپچڕێ، ئەویش کە هەماهەنگی سیاسی نێوان هەردوو لای ئەتڵەنتیک تۆکمە بکرێ. بەڵام لایەنگرانی هێزی ئەوروپا بە ئەنقەست خۆیان لەم کێشەیە لادەن. بە نەبوونی ئەم ڕێکەوتنەیش ئەوەی پێی ئەڵێن هێزی ئەوروپای سربەخۆ خراپترین دەرەنجامی لێیەکەوێتەوە. پەکخستنی ڕێوشوێنەکانی ناتۆ، گەندەڵکردنی هاوکاری نێوان هاوپەیمانان بەبێ برەودان بە هیچ هێزێکی سەربازی هاوپەیمان و بەبێ سربەخۆیەکی واتاداری ئەوروپا ئەگەر بتوانرێ پەیوەندیەکی ئاوێتەیی بهێنرێتە ئاراوە، ئەوە هێزەکەی ئەوروپا توانێ نەرمیەکی سیاسی نوێ بۆ هاوپەیمانی ئاتلانتیک دروست بکە، بەتایبەتی لە ڕووی بەستنەوەی ناتۆ بەو ئەندامانەی یەکێتی ئەوروپاوە کە لە دەرەوەی ناتۆدان. ئەندامێتی لە یەکێتی ئەوروپادا کۆمەڵێک وڵاتە گرێتەوە کە ئەندامی ناتۆ نین. ئەمڕۆ ئێرلەندا و سوید و فینلەندە و سبەی زۆرێک لە وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات و ناوەڕاست ئەم ڕاستیە ڕەهەندێکی نوێ بەخشێتە ئەو گفتوگۆیەی دەربارەی فراوانکردنی ناتۆ لە ئارادایە. پلانێکی گونجاوی کارلێکردنی نێوان یەکێتی ئەوروپا و ناتۆ بۆی هەیە گەرنتی ئەمنی زیاتر ببەخشێتە ئەو وڵاتانەی سربەخۆییان و سەلامەتی خاکەکانیان بەلای هەموو کۆمەڵگا دیموکراتەکانی ڕۆژاواوە گرنگە. بەڵام بوونیان بە ئەندام لە سەرکردایەتیەکی سەربازی یەکانگیر لە ناتۆدا ململانەیەکی زۆرەنێتەوە. ئەوەش بە جیاکردنەوەی ڕوونی نێوان گەرنتی سەلامەتی خاک و بە ئەندام نەبوون لە سەرکردایەتیەکی سەربازی یەکانگیر دێتە دی. ئەم حاڵەتە بە تایبەتی بەسەر وڵاتانی بەڵتیکدا ئەچەسپێ. ئەگەر رووسیا ڕۆڵی خۆی لەو وڵاتانەدا یان باڵا دەستیەکەی وەربگرێتەوە، ئەوە ئاماژە ئەبێ بۆ گەڕانەوەی ئەو ویستە ئیمپریالیستی لە ماوەی چەندین سەدەدا هەڕەشەی لە ئەوروپا کرد و پێی و گۆڕانکاریەکی پەسەند نەکراوی شەبێ لە هاوسەنگی هێزەکاندا لەسەر هەردوو ئاسی ئەوروپا و جیهان. لەلایەکی ترەوە سنووری ئەستۆنیا تەنها 30 میل لە شاری سانت پێترسبۆرگەوە دوورە. پێشڕەویکردنی سەرکردایەتیەکی کامڵی ناتۆش بۆ خاڵێکی هێندە نزیک لە سنتەرێکی هەستیاری رووسیا ئەبێتە هەڕەشە لە بەردەم بەستنەوەی رووسیا وەک ئەندامێکی کارە بە سیستەمێکی جیهانیەوە کە لەسەر هەڵداندایە. ئەگەر یەکێتی ئەوروپا تەمای بەوە هەبێ وەک یەک پارچە مامەڵە بکرێ، ئەوە بۆ ئەم مەبەستە ئەبێ ئاسایشی ئەو ئەندامانەی کە لە ناتۆدانین ببەستێتەوە بە هەیکەلیەتی سەربازی یەکێتی ئەوروپاوە. ئەگەر ناوچەیەک هەبێت لە دیدی هێزی ئەوروپیەوە بۆ دەست پێشخەری بەرگری ئەوروپا شیاو بێ، ئەوە ڕێک ئەو وڵاتانن وەک چۆن لە حاڵەتی شەراکەتی ئاتلانتیکیدا ناکرێن ناتۆ ئەو هەڕەشە ئەمنیانە پشتگوێ بخا کە لە ئەندامانی یەکێتی ئەوروپا ئەکرێن بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی ئەو هەڕەشە لێکراوانە ئەندامی ڕسمی هاوپەیمانیەکەن یاننا. سەیریش لەوەدایە لە گۆشەنیگای جەختکردنەوە بەردەوامەکانی تایبەت بە ناسنامەی ئەوروپا، یەکێتی ئەوروپا سوورە لەسەرەوەی ئەو ئەندامێتیە هیچ گەرنتیەکی ئەمنی ناگرێتەوە. بەڵام ئایا ئەوروپا بەفعلی ئامادەیە بۆ ئەوەی بڵێت دوو ئاستی ئەندامێتی هەیە کە ئەکرێ یەکێک لەو دوو ئاستە لەبەر هەڕەشەی سەربازیدا وازی لێ بهێنرێ؟ ئەی ئەو یەکێتیە ئەوروپایەی هەمیشە ڕوبەڕووی ئەو تەحەدایە ئەبێتەوە چی لێ بەسەردێ؟ ئەو سیاسەتی بەرگریەش کە تەنانەت تەمای بەوە نییە بەرگری لە خاچی خۆی بکە چی لێ بەسەردێ؟ بۆ ئەوەی یەکێتی ئەوروپا شایستەی ئەوە بێ،
ئەو ناوەی خۆی هەڵگرێ ئەبێ ئامادە بێ بە هێزی چەک وەڵامی هەر هێرشێک بداتەوە کە ئەکرێتە سەر ئاسایشی هەر کام لە ئەندامەکانی وەک چۆن دەوڵەتە نەتەوەییەکانی ئەوروپا ئەمڕۆ وەها ڕەفتارەکەن. ئەگەر پێویستیشی کرد یەکێتی ئەوروپا بەرگری لە یەکێک ئەندامەکانی بکە بەبێ ئەوەی ئەندامی ناتۆ بێ ئەو کاتە وڵاتە یەکگرتووەکان ناتوانێت دەستەوەستان ڕاوەستێ. بیانووی ئەوەی گوایە جیابوونەوەی یەکێتی ئەوروپا لە ناتۆ لەسەر ئەگەری ئەوە بیناکراوە کە لێپرسراوەتیەک لە ئارادایە بۆ بەرگریکردن لە خاکەکانی لە هەموو حاڵێکدا هیچ مانای نییە. ئەگەرەوە ڕاست بووایە ئەو کاتە هێزەکانی ئەو وڵاتانەی ئەندامی هاوپەیمانیەکەن پەیوەندی وڵاتەکانیان و ناتۆیان هەڵەوەشاندەوە. ئەگەر ئەوروپا جددی بێت لە مەسلەی بەرگریدا ئەو کاتە پەلهاویشتنی یەکێتی ئەوروپا و ناتۆ تا ڕادەیەک یەکەگرنەوە. ئەم هەنگاوانەیش پێویستن. ئەبێت یەکێتی ئەوروپا سووربوونی خۆی لەسەر پاراستنی خاکەکەی دووپات بکاتەوە. ئەبێ ناتۆش جەخت لەسەر ئەوە بکاتەوە کە سەلامەتی خاکەکانی ئەوروپا بەرژەوەندیەکی زیندوی خۆیەتی. ئەوسا ئەتوانرێ پلان بۆ کۆمەڵێک گەرانتی ئەمنی دابڕێژرێ بەبێ بڵاوکردنەوەی هێزی سەربازی. توخمێکیش کە خافڵ ناکرێت لەم جۆرە سیاسەتەدا بوونە ئەندامی خێرای وڵاتانی باڵتیکە لە یەکێتی ئەوروپادا، تەنانەت ئەگەر ئەو دەوڵەتانە لەگەڵ هەموو پێوەرە هونەریەکانیشدا یەک نەگرنەوە. ئەبێت یەکێتیەک ژمارەی دانیشتوانی 300 ملیۆن کەسە بتوانێت بوارێک بۆ ڕێچکەشکێنی بدۆزێتەوە بۆ 8 ملیۆن کەس کە لە وڵاتانی باڵتیکدا ئەژین ئەگەر بەرژەوەندی ئەوروپا و ئەتلانتیک ئەوە بخوازێ. پێچێ هەر 20 ساڵ جارێک ناکۆکیەک لەسەر استراتیژیەتی ئەتۆمی هەڵبژیرسێ، بەڵام بابەتەکە ئەگۆڕێ. لە شەستەکاندا ئەو ناکۆچیە پەیوەست بوو بە بەرهەڵستی ئەمریکا بۆ هێزی ئەتۆمی نەتەوەیی لە ئەوروپادا. لە هەشتاکانیشدا پەیوەست بوو بە بڵاوکردنەوەی موشکی ئەتۆمی ئەمریکا لە ئەوروپادا. هەتا ساتی ئەم نووسینەیش بابەتەکە پەیوەستە بە پێشنیاری ئەمریکا لەمەڕ برەودان بە سیستەمێکی بەرگری دژە موشک. ئێستا مشت و مڕەکە هاتوتە سەر ئەزمونێک لەبارەی ئەوەی ئایا لە توانادا ماوە دایەڵۆگێکی استراتیژی قوڵ لە چوارچێوەی هاوپەیمانیەکەدا ساز بدرێ یان لە سیاسەتە نێوخۆییەکاندا نوقومە بێ. یەکەمین ئەرکی سەرۆکی ئەمریکا بەدەستهێنانی ئاساییشە بۆ گەلی ئەمریکا لە ڕێی ڕەتدانەوەی ئەو هێرشانەی ئەکرێنە سەر خاکەکەی، یان ئەکرێنە سەر هێزە ئەمریکاییەکان لە دەرەوە، یان ئەکرێنە سەر هاوپەیمانەکانی ئەمریکا. هەروەها کەمکردنەوەی دەرەنجامەکانی ئەو هێرشانە ئەگەر ڕێلێگرتنیان سەری نەگرت. لە ساڵی 1998دا لێژنەیەکی دووقۆڵی پێکێنرا بە سەرۆکایەتی دۆناڵد ڕامسفەڵدی وەزیری بەرگری ئێستا لە ئیدارەی بوشی بچووک بۆ توێژینەوە لە مەترسی هێرشی موشکی. لێژنەکە بە تێکڕایدەنگ گەیشتنە ئەوەی ئەو هەڕەشەیەی چەند وڵاتێکی دوژمنەیکەن فراوانتر و قاڵترە و زووتر برەوەسێنێ لەوەی لە راپۆرتەکانی تاقمەکانی هەواڵگریدا هاتووە. هەروەک لێژنەکە گەیشتە ئەوەی وڵاتەیە گرتوەکان وریان ناکرێتەوە یان کەم وریا ئەکرێتەوە بەر لە بڵاوکردنەوەی فێعلی ئەو موشەکانەی لە توانایاندایە بە کەللەی جەنگی بایۆلۆژی یان کیمیاوی یان ئەتۆمیەوە بگەنە خاکی ئەمریکا. سەرەڕای ئەم وریاکردنەوانەیش بەرگری نەتەوەیی دژە موشک بۆتە یەکێک لەو کێشە ڕەمزیانەی چەندین ساڵە دەنگی خەڵکی پاڵفتە لە دژی کۆ بێتەوە بەبێ گوێدانە ئەو گۆڕانکاریە تەکنۆلۆژی و سیاسیانەی ڕوویانداوە. 5 بیانوش هەن بەرهەڵسکارانی بەرگری نەتەوەیی دژە موشک پاڵیان پێوەداوەتەوە. یەکەم، داڕشتنی نەخشەیەک بۆ سیستەمێکی عملی لەو بارەیەوە کارێکی مەحاڵە. دووەم، ئەگەر ئەوەیش کرا ئەوە ڕێبازی استراتیژی لەمەڕ بێرانبوونی بێگومانی هەردوولا لە نێوەچێ. سێیەم، ئەو نەخشەیە پێشێلکاری ڕێکەوتنامەی موشکی دژە موشکی باڵستیکە کە لە ساڵی 1972دا ئیمزا کراوە و هەڕەشەیە بۆ سەر پەیوەندەکانی نێوان ئەمریکا و رووسیا. چوارەم، بەرنامەی دژە موشک بەرگری ئەوروپا لە هی ئەمریکا جیاکاتەوە، چونکە ئەوە وەک پاشەکشەیەکە بۆ ناو ئەمریکایەکی قایم.
جێی سەرنجە کە هاوپەیمانەکانی ئەمریکا لە کیشوەری ئاسیا باسییان لەم بیانوە نەکردووە. پێنجەم، ئەم بەرنامەیە هانی بڵاوکردنەوەی چەکی ئەتۆمیەدا. ئەمەش ئەو بیانوەیە کە شیراکی سەرۆکی فەرەنسا و پوتینی سەرۆکی ڕووسیا دەریان بڕی. بەبێ ئەوەی لافی ئەوەش لێ بدەم کە پسپۆڕێکی هونەریم، بەشی هێندەی جۆم لە زانیاریەکان ڕاگرتووە تا بڕوا بێنم بەوەی کە ئومێدی بەرگری بە موشک پاشە ڕۆژی ڕوونە. شتێکی ڕوونیشە کە ئەم تێڕوانینە بۆ توانەکانی ئەمریکا تێڕوانینێکی هاوبەشی رووسیا و چینە. ئەوەیش لەبەر هەڵستی بەردەوامیاندا دەرەکەوێ بۆ هەر سیستەمێکی بەرگری بە موشکی ئەمریکا. زۆربەی گومانەکان لە ڕۆژاوا تەرکیزەکەنە سەر ئەو سیستەمەی کە لەلایەن ئیدارەی کلنتۆنەوە گەشەی پێدراوە لە هەوڵێکدا بۆ هێشتنەوەی جۆرێک لە کۆکی لەگەڵ ڕێکەوتنامەی موشکی دژە موشکی بەڵاستیک. چونکە ئەو سیستەمە بۆ ئەوە دروستکراوە کە لەیەکی ئەتۆمی لە دوا قۆناغی ڕێگاکەیدا بخاتە خوارێ. ئەو کاتەی بچووک بۆتەوە و خێراییەکەی زۆر بووە و ئەگەری ئەوەی هەیە توانای خۆلادان و چەواشەکردنی هەبێت و ئاشکرابوونی دژوارە. لەبەر ئەوە لە بەرگری بە موشکدا تەرکیز کراوەتە سەر خستنە خوارەوەی موشەکەکە پێش ڕەتکردنی قۆناغی یەکەمی دەرچوونی، چونکە ئەو کاتە خێرایی کەمترە و توانای چەواشەکردنی نییە و باری سوتەمەنیەکەی قورسە و بە ئاسانی ئاشکرا بێ. سەبارەت بەو بیانوەی ئەڵێ بەرگری نەتەوەی بە موشک دژی چەمکی استراتیژی وێرانبوونی بێگومانی هەردوو لا ئەوەستێتەوە، ئەوە بەدەر لە بەرگری بە موشک هەڵسەنگاندنی ئەو ڕێبازە درنگکەوت. بەرهەڵسکارانی ئەم مەزهبە پێیان وایە باشترین ڕێگا بۆ خۆلادان لە جەنگی ئەتۆمی گەرەنتیدانە کە شکستهێنان لە بەرپێگرتنی ئەو جەنگە دەرەنجامی کارەساتاوی لێیەکەوێتەوە. بەو شێوەیەش دژی هەر استراتیژێکە وەستنەوە تەرکیز بکاتە سەر جیاکردنەوەی نیشانگەری لە هەوڵی دامەزراندنی سیستەم گەلێکی بەرگری، چونکە ئاسایش بە پێتاگرتنێکی عەدەمیەوە واز لە خەڵکی مەدەنی هەردوو لاهێنێ لە بەردەم هێرشێکی ئەتۆمیدا. لەم حاڵەتەشدا سیاسەتی بەرگری لە خۆی هەڵەگەڕێتەوە لە هەوڵیدا بۆ مسۆگەرکردنی لادانی دانیشتوان ڕێبازی بەرگری ئەبێتە دژی بەرگری. ئەم تیۆرە لە کۆڕە زانستیەکاندا و لەسەر زاری ئەو تیۆرستانە دەرکەوت کە داوایان لێ ئەکرێ ئەو بڕیارە چارە نووسسازانە بدەن کە بانگەشەی بۆکەن. تیۆرێکە دەربارەی ئاڵوگۆڕی بەرگری و ئەمیش پشت بە هەڕەشەی خۆکوشتنی هەردوو لە ئابەستێ. کێیە ئەو کەسەی بەرگەی لێپرسراوێتی ڕەوشتی پەنابردنەبەر استراتیژێگەگرێ کە کوشتنی دەیان کەس ئەگەر نەڵێن سەدان ملیۆن مرۆڤ لە هەردوولا لە ماوەی چەند ڕۆژێکدا مسۆگەرەکان. چۆن باوەڕ بە استراتیژێکی لەم چەشناهێنرێ؟ حکوومەتانی دیموکرات چۆن ئەتوانن لەسەر ئەم ڕێبازە بڕۆن؟ مەحاڵە بڕوا بەوە بهێنرێ کە حکوومەتە دیموکراتەکانی ئەوروپا ئەو حکوومەتانەی شانازی بە هەڵوێستە مرۆییەکانیانەوەکەن هەڕەشە تۆڵە ئامێزەکانیان بەڕاستی ببەنە سەر. ئەبێ پلان بۆ دیپلۆماسیەتێک دابڕێژرێ کە لەگەڵ ئەم استراتیژەدا بگونجێ. ئەوە ڕوون بکاتەوە کە هەرکات پرسەکە پەیوەست بوو بە ئاساییشەوە لێکدانەوە ئاساییەکان نایگرێتەوە. ئەبێت سەرکردەکان حەزێکی زۆر بۆ هەڵەشەیی پیشان بدەن بۆ ئەوەی ئەم جۆرە استراتیژە بڕوای پێ بکرێ. بەڵام تیۆری وێرانبوونی بێگومانی هەردوولا چ لە وڵاتی یەکگرتوەکان یان لە ئەوروپا ئەو کەسانە بانگەشەی بۆکەن کە لەو خۆ پیشاندانانەوە هاتوونەتە گۆڕەپانەکەوە کە هێرشیانە کرد لەسەر هەر جۆرە پشتبەستنێک بە چەکی ئەتۆمی. دوای ئەوەی 8 وڵات چەکی ئەتۆمیان تاقی کردەوە و چەند ڕژێمێکی خراپەکار بە شێوەیەکی لێبڕاوانە کارەکەن بۆ برەودان بە چەکی کۆکوژی ئەتۆمی و کیمیاوی و بایۆلۆژی و موشکی باڵستیکی هەڵگری ئەو چەکانە، ئەو معقولیەتەی تیۆری وێرانبوونی بێگومانی هەردوولا لە جیهانی دوو جەمسەریدا هەیبوو ئیتر نەما. ئەگەر یەکێک لەو موشەکانە بە هەڵە بێت یان بە ئەنقەست شارێکی ئەوروپا یان ئەمریکای وێران کرد. چۆن سەرکردە دیموکراتەکانی ئەوروپا ڕەتدانەوەی
نەک بێتوانایی بەڵکو ڕەتدانەوە پاراستنی گەلەکانیان هەتا لەو هێرشە موشەکیە سنووردارانە بۆ گەلەکانیان لێکەدەنەوە. جیاوازی نێوان باری ئاسایشی ساڵی ئیمزاکردن لەسەر ڕێکەوتنامەی موشەکی دژە موشەکی باڵەستیکی ساڵی 1970 باری ئێستا زۆر زەقا. یەکێک لە ئیمزاکەران کە یەکێتی سۆڤیەتیە لە ڕووی یاساوە نەماوە. تەکنۆلۆژیای موشەکیش گەیشتۆتە وڵاتانێک کۆریای باکوور و ئێران و عێراق و هیند و پاکستان کە چاوەڕێی ئەوەیان لێ نەئەکرا ببنە خاوەنی تەکنۆلۆژیای سەربازی پێشکەوت و لەو کاتەدا کە ڕێکەوتنامەکە ئیمزاکرا. بەو پێیی من لە ماوەی 40 ساڵدا ئەم بۆچوونانەم بڵاو کردوتەوە جێی خۆیەتی بپرسم بۆچی ڕێکەوتنامەی موشەکی دژە موشەکی بەڵەستیکی لە ساڵی 1972دا لەلایەن سەرۆک ڕیچارد نیکسنەوە ئیمزاکرا. لەو کاتەدا کە خۆم وەک ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی کارمە کرد. وەڵامی چارەنەویستراو ئەوەیە بڵێن ئیدارەی نیکسۆن لەژێر فشاری بێرۆکراتەکان و کۆنگرێزدا ناچار کرا بگەڕێتەوە بۆ ناو چوارچێوەی چەمکی وێرانبوونی بێگومانی هەردوولا. دوای ئەوەی یەکەم جار سوور بوو لەسەر ئەوەی خۆی لێلا بدا. لە یەکەمین خولی ئەو ئیدارەیەدا نیکسۆن فەرمانی دەرکرد بۆ پەنتاگۆن بەرەو بە استراتیژێک بدا کە تەرکیز بکاتە سەر پێکانی ئامانجە سەربازیەکان لە بری ئامانجە مەدەنیەکان. لە ساڵی 1969دا پرۆژەیەکی تری بەرگری دژە موشەکی پێشنیار کرد کە 12 بنکە بۆ پاراستنی سەکۆکانی موشک و دانیشتوان لە هێرشگەلێکی سنوورداری یەکێتی سۆڤیەت یان هەر هێزێکی تری ئەتۆمی تازە دەرکەوت و دابینە کرد و لە هەر تەقاندنێکی لابەلا و ڕێگا پێنەدرا و دەیپاراستن لە هەر سەرچاوەیەکی ترەوە. بەرنامەکەی نیکسۆن سەبارەت بە موشەکی دژە موشەکی باڵەستیکی بە هەمان ئەو بیانوانەوە ڕەخنەی لێگیرا کە ئێستا بەکارەهێنرێن بۆ بەرهەڵستیکردنی بەرنامە هاوچەرخەکانی بەرگری بە موشک. کار ناکات، ئەبێتە هۆکاری شلۆغبوونی باری ئارامی. هاوپەیمانی ئەتڵەنتیک لاوازەکات بەهۆی جاکردنەوەی بەرگری ئەمریکا لە بەرگری ئەوروپا. یەکێتی سۆڤیەتیش بە کێشەکە بەرەو کێبەرکەی خۆپڕچەکردن. لە کێشمەکێشی ئەو ناڕەزایانەی دژی شەڕی ڤێتنام دەرەبڕان و لە کۆنگرێسێکدا کە پارتی بەرهەڵسکار تیایدا باڵا دەست بوو، ئەم ڕەخنانە لەگەڵ ئەو هێرشانەدا کە ئەکرانە سەر هاوسەنگی بەرگری بەگشتی ئاوێتەی یەکتریە بوون. ئەنجومەنی پیران بە زۆری تەنها یەک دەنگ ڕێگایدا ئیمزا لەسەر ڕێکەوتنامەی موشەکی دژە موشەکی باڵەستیکی بکرێ. ئەو دەنگەش هی جێگری سەرۆک بوو. لە ساڵانی دواتردا کۆنگرێس پرۆسەی کۆمەکی دارایی بەکارهێنا بۆ پەکخستنی ئەو شتەی لە ڕێی دەنگدانەوە نەیتوانی پەچی بخە. ساڵ بە ساڵ ژمارەی بنکەکانی موشەکی دژە موشەکی باڵەستیکی لە ژێر فشاری کۆنگرێسدا کەمیە کرد تا ئەوەی لە کۆتایی ساڵی 1970دا تەنها 2 بنکە مانەوە. سۆڤیەتەکان کە ئاگاداری ئەو گوشارە ناوخۆیان نەبوون، هەوڵیانەدا تەگەرە بخەنە بەردەم ئەو گفتوگۆیانەی لە ئارادا بوون و ڕێیان لە ئامادەکاریە جەنگیەکانیانەگرت. بەم شێوەیە بەردەوام بوون لە بنیاتنانی سەکۆی موشک هاوێژ بە تێگڕای 200 سەکۆ لە ساڵێکدا. لە بارودۆخێکی وەک ئەوەدا وەزارەتی بەرگری بە ناوی دەیڤید باکاردی وەزیری بەرگریەوە نامەیەکی لە کۆتایی بەهاری 1970دا ئاراستەی سەرۆک نیکسۆن کرد. تایدا هاتبوو کە ئەبێت بە زووترین کات دانوستان بکرێ لەبارەی سنووردانان بۆ چەکی استراتیژی. هەر شکستێکیش لەو بارەیەوە وەها ئەکا سۆڤیەتەکان پێشی وڵاتە یەکگرتوەکان بکەونەوە لە بواری هێزی استراتیژیدا. نیکسۆن زۆر لەوەوە دوور بوو کە بداتە پاڵ تیۆری وێرانبوونی بێگومانی هەردوولا. بەڵام لە بەردەمی کۆنگرێسێکدا کە پێی لەسەر وەستاندنی بەرگری بە موشکدا ئەگرت، بڕیاری هەڵپەساردن و بەوەیش هێشتنەوەی بناغەیەکی دانا بۆ بڵاوکردنەوەی موشەکی دژە موشەکی بەڵەستیکی. ئەمەیش بەرامبەر دانانی
کۆتگەلێکی هاوتا لەسەر بەرگری بە موشکی تایبەت بە سۆڤیەت. دواتر ئەو بڕیارە بۆ دانانی سنوورێک بەکارهێنرا لە بەردەم پرۆسەی بنیاتنانی جبەخانەی هێرشبەری سۆڤیەت. لە کۆبوونەوەی لووتکەی مۆسکۆی ساڵی 1972دا سۆڤیەتەکان قایل بوون بە پێداگرتنی ئەمریکا لەسەر ئەوەی ڕاگرتنی چەکی هێرشبەر هاوکات بێ لەگەڵ چەکی بەرگری. ئەم مێژووە زۆر پەیوەندی بە بابەتەکەمانەوە هەیە، چونکە زۆر کەس لەوانەی وەک بناغەیەک بۆ کۆنتڕۆڵکردنی چەکسازی مامەڵەیان لەگەڵ ڕێکەوتنامەی موشکی دژە موشکی باڵەستیکیدا کرد، لەو هۆکارانە تێنە ئەگەیشتن کە لە پشت ڕێکەوتنامەکەوە بوو. کاتێک باس لە کاردانەوەکانی ئەوروپاکرێ بەرامبەر بەرگری بە موشکی هاوچەرخ، ئەبێت ئەوە لە یاد نەکرێ کە بیانوەکان تەنها دووبارەکردنەوەی هەمانە و قسانن کە ئەوروپاییە بەرهەڵستکارەکانی سیاسەتی بەرگری ئەمریکا بە درێژایی 30 ساڵ و هەر کە وڵاتەیە گرتووەکان پرۆژەیەکی نوێ یان ڕێبازێکی استراتیژی نوێ پێشنیارەکات ئەیڵێنەوە. لە کاتی سیاسەتی وەڵامی نەرمی کەنەدیەوە لە 60ەکاندا تا ئەگاتە دەستپێشخەری بەرگری استراتیژی SDI و موشەکە میان هاوێژەکان لە 80ەکاندا و چەکی بەرگری چەقبەستوو لە وڵاتەیە گرتووەکاندا لەم سەدەیەدا ڕەخنەگران کە زیاتریش هەمان کۆمەڵە کەسن لە هەموو حاڵەتێکدا تۆمەتی ئەوە دەنە پاڵ بەرنامە نوێیەکان کە پەیوەندی ئەوروپا و ئەمریکا بسێنن و دانوستانە گرنگەکان لەگەڵ مۆسکۆدا هەڵەوەشێننەوە. لە هەردوو حاڵەتەکەدا چەوتی ئەو ڕەخنانە ئاشکرا بووە. لە سەردەمی ئیدارەی نیکسۆندا بەرنامەکەی ئەمریکا لەمەڕ موشکی دژە موشکی بەڵەستیکی ڕێگە کلیل دراوەکەی دانوستانی ئەمریکا و سۆڤیەتی لەبارەی ڕاگررتنی چەکی استراتیژیەوە کردەوە. لە سەردەمی سەرۆک ڕێگنیشدا دەستپێشخەری بەرگری استراتیژی و موشەکە میان هاوێژەکان لە ئەوروپادا سۆڤیەتەکانیان جارێکی تر گەڕاندەوە سەرمێزی دانوستان. ئەگەری زۆر هەیە ئەمڕۆژ لە کاتی نووسینی ئەم دێڕانەدا هەمان ئەنجام بەدەست بهێنرێ. چەند نیشانەیەک هەن بۆ ئامادەیی ڕووسیا بۆ لێکۆڵینەوە لە جۆرێک لە بەرگری بە موشک. ڕووسیا لە جبەخانەکەیدا بە هەزاران پارچەچێکی ئەتۆمی هەیە. بەوەش چەندین ساڵی ئەوێ تا بەرنامەی بەرگری بە موشکی ئەمریکا لە توانایدا هەبێ ڕێ لە تۆڕێکی ئەمنی ئەتۆمی ڕووسیا بگرێ. بەو شێوەیەش دەرفەتێکی زۆر هەیە بۆ بەردەوامبوون لە دیپلۆماسەتێکدا کە ئامانجی ئەوە بێ ئەگەری ململانەی ئەتۆمی نێوان مەزنترین دوو هێزی ئەتۆمی کەمتر بکاتەوە. لە کۆتاییدا کەی ڕەخنەگرە ئەوروپاییەکان خۆیان لە دروشمە کۆنەکان قوتار کرد، ئەوسا بەڕوونی گەمژەیی ئەو پێشنیارە دەرەکەوێ کە ئەڵێ ئامریکایەکی بە تەواوی ڕاوەستا و لە بەردەم هێرشێکی ئەتۆمیدا باشترین گەرنتیە بۆ ئاسایشی ئەوروپا. شتێکی بەڵگەنەویستە کە پێچەوانەی ئەو قسەیە ڕاستە. ئەمریکایەکی بە تەواوی ڕاوەستا و لە بەردەم هەڕەشەی هێرشێکی ئەتۆمیدا ناتوانێ پابەند بێ بە ئیلتیزاماتی ئەمنیەوە. ئەم بیانوانە بەرگریکردن لە خاکەکانی ئەوروپاشە گرنەوە دژی هەر هێرشێکی ئەتۆمی. ئەو بیانوەی ئەڵێ سیستەمێکی بەرگری بە موشکی ئەمریکا هانی زیاتر بڵاوبوونەوەی چەکی ئەتۆمیەدا نەگوتنی باشترە، چونکە بۆچی ئەو وڵاتانەی تا ئێستا موشکی ئەتۆمیان نییە کاتێک خاکەکانی ئەمریکا لە ڕووی بەرگریەوە تۆکمەترکران هەوڵی پەیداکردنیادن؟ بێگومان ڕەنگە وڵاتانی مەزن کە ئێستا موشکی ئەتۆمیان هەیە هەوڵی ئەوە بدەن جبەخانەکەیان زەبەلاحتر بکەن بۆ ئەوەی بەرگریەکانی ئەمریکا بشکێنن. بەڵام هەتا ئەگەر توانیان لە کێبەرکێدا بمێننەوە کە ئەمە ئەگەرێکی دوورە بۆ وڵاتە خراپەکارەکان، ئەوە دانیشتوانی ئەمریکا زیاتر ڕوبەڕووی هێرشە بنەوە لە ئێستایەن. ئەمەیش لەسەر حسابی ڕێگە سەربازیە نەیارەکانی تر بەبێ بەرگریەکی بە موشکی ئەمریکی لێکدانەوەکانی ئەو وڵاتی ئەیوێ ئەمریکا ئیبتیزاز بکە ئەبەسترێنەوە بە تواناکانی ئەو چەکانەوە. دوژمنیش نازانێت چ کەلەیەکی جەنگی دیواری ئەمریکایی بۆ ئەبڕێ.
بە پێی لێکدانەوەکانیش هەندێک لە کەللەکان بتوانن ئەو دیوارە ببڕن. زۆر وڵات بە چینیشەوە کە ڕێکەوتنامەی موشکی دژە موشکی بەڵەستیکی ئیمزا نەکردووە چوونەتە پاڵ کۆرسی بەرهەڵستیکردنی بەرگری بە موشک. تا بڕیاری ئەمریکایش یەکلاییکەرەوە نەبێ ئەم کۆرسە هیچی بۆ ناکرێ خەسکردنەوەی هەڵمەتەکانی نەبێ. بەمەش پابەندبوونی زووی ئەمریکا بە بەرنامەکەوە ئەبێتە کارێکی پێویست. لەم ڕووەوە ئەبێت ڕاوێژ بە هاوپەیمانان بکرێت، بە تایبەتیش دەربارەی ئەوەی دەرفەتیان بدرێتێ بەشداری لە سیستەمی بەرگریەکەدا بکەن و چەترەکەی فراوان بکرێ تا ئەوروپایش بگرێتەوە. بەڵام لەگەڵ ئەو پەڕی ڕێزمدا بۆ بۆچوونی هاوپەیمانان و هەموو وڵاتە گرنگەکانی تر وڵاتە یەکگرتوەکان ناکرێ هاووڵاتیانی خۆی ناچار بکە هەمیشە لە بەردەم هەڕەشەی هێرشدا ڕابوەستن. ئەمەش پێویستیەکی زۆری بەڕوونکردنەوەی مەبەستە لە بەرگری بە موشک و تەکنەلۆژیاکەی و ئەو کایە دیپلۆماسیەی خراوەتە خزمەتیەوە. لەبەر چەند هۆکارێکی تا ڕادەیەک ناوخۆییش مەبەست لە بەرگری بە موشک لە بەرەنگاریکردنی هێرشەکانی وڵاتە خراپەکارەکاندا قەتیس کرا کە ئەمەش وتوبێژێکی وروژان لەبارەی پێناسەکردنی دەوڵەتی خراپەکار و ڕاستی و ناڕاستی ئەو هەڕەشەیەی باسەکرێ. بەڵام گرنگە ددان بەوەدا بنرێ کە بەرگری بە موشک پێویستە بۆ بەرگرتن لە وڵاتانی دوورە خراپەیش، چونکە بەڕەچاوکردنی دەرەنجامە کارە سەتاویەکانی تەنها یەک تەقینەوەیش بێ ئەرکی وڵاتە یەکگرتووەکانە تا ئەوەندەی لە توانایدایە خۆی لە هەر تەقینەوەیەکی نائانقەست یان ڕێگا پێنەدرا و یان لە هەر هێرشێکی دیاریکرا و بپارێزێ. بەواتایەکی تر وڵاتە یەکگرتوەکان پێویستی بەوە هەیە تێچوونی هەر هێرشێکی ئەتۆمی تا ئەو پەڕی ڕادەبەرز بکاتەوە. لەم بارەیەشەوە بەرگری بە موشک بۆی هەیە لە بەرەنگاریکردنی هێزە ئەتۆمیە بچووکەکاندا یان لە سەپاندنی هەندێک ڕێگا بەسەر زلهێزەکاندا کارابێ، بە شێوەیەک ئەو زلهێزانە نەوێرن خۆیان بخەنە مەترسیەوە، چونکە دەرەنجامەکان زۆر لەوە دوورترە بن کە بە خەیاڵیاندا دێ. دوای بڕیاردان لەسەر بەرگری بە موشک ئەبێت توێژینەوەیەکی قوڵ بۆ دیاریکردنی گونجاوترین تەکنۆلۆژیا بکرێ کە هەر ئەمە بوو ئیدارەی کلنتۆن نەی ئەهێشت ڕووبدا. ئەو ئیدارەیەی هەوڵێدا برەو بە تەکنۆلۆژیایەک بدا لەگەڵ ڕێکەوتن نامەی موشکی دژە موشکی باڵەستیکیدا بگونجێ. بەڵام ئەگەر ئەوە لە توانادا بێ ئەوە چ پەیوەندێکی بەڕێکەوتن نامەکەوە هەیە؟ بەهەرحاڵ بەڕوونی دەرکەوتووە کە زۆربەی ئەو تەکنۆلۆژیایانەی توێژینەوەیان لەبارەوە کراوە ناگونجاوترین تەکنۆلۆژیا بوون بۆ هێنانەکایی بەرگریەکی کارە. ئەبێ بڕیارێک لەم بارەیەوە بدرێ کەسانێک تەگەرەی بۆ دروست نەکەن کە دژایەتیان بۆ بەرگری وای لێکردوون داوای چەند پێوەرێ بکەن کەم چەکی نوێ لەگەڵیاندا ئەگونجێ. دوای ئەوەی وڵاتەیە گرتوەکان پێداویستیەکانی خۆی دیارریەکە، وڵاتەیە گرتوەکان ئەوسا ئەتوانێ دایەلۆگێکی جددی دەست پێ بکە لەبارەی ئەوەی ئایا پێویستە دەستکاریکردنی ڕێکەوتن نامەکە بکە یان پاشەکشەی لێ بکە. هەروەک ئەوسا بناغەیەکی ژیرانەترە بێ بۆ سازدانی دانوستان لەبارەی سنوورێکی دیاریکراو بۆ بەرگری بە موشک و بۆ ڕێکەوتن لەبارەی ئەو جبەخانە ئەتۆمیەی لەگەڵ تەکنۆلۆژیای هاوچەرخ و لەگەڵ کەشی سیاسیدا ئەگونجێ. پەیوەندیەکان لەگەڵ رووسیا. دەمێکە پەیوەندیەکانی ڕۆژاوە لەگەڵ رووسیا پڕن لە دژەیی. رووسیا بەلای ئەوروپاوە درەنگ هاتۆتە سەر گۆڕەپانی ڕووداوەکان. لە چارەکی یەکەمی سەدەی هەژدەهەمدا رووسیا هێشتا لە ناو سنووری ئەو وڵاتەدا کە ئەمڕۆ بە ئۆکراینیا ئەناسرێ دژی داگیرکارە سویدەکانە جەنگە. پاشەوە بە کەمتر لە 50 ساڵ لە سەردەمی شەڕی 7 ساڵەدا سوپاکانی رووسیا گەیشتنە دەوروبەری بەرلین. دوای شکستی نەپلیۆنیش بەتالیۆنەکانی رووسیا پاریسیان داگیر کرد. بە جۆرەی ئەوەی رووسیا لە هەموو وڵاتە ئەوروپاییەکان ئۆتۆکراتترە، نمونەیەکی سۆفیگەرانە و نەتەوەگەرانەی ئاینی مەسیحی لە کڵێشەیەکی ئارسۆدۆکسی رووسیدا پەیڕەوە کرد کە کڵێسایەک بوو بڕووبیانووی شەرعیانەی بۆ پاوانخوازی و خۆسەپاندنی رووسیا و فراوانبوون و پەلهاویشتنی ئەدۆزیەوە.
لەگەڵەوەشدا کە رووسیا لەو دیپلۆماسیەتە بەشدار بوو کە تایبەت بوو بە هاوسەنگی هێزەکانی ئەوروپاوە کەچی بنەماکانی ئەو دیپلۆماسیەتەی بەسەر وڵاتە دراوسێکانیدا نەئەچەسپان. داوای ناوچەیەکی دەسەڵاتیە کرد لە ناوچەی باڵکاندا بەوەی بەرگری لە لایەنگرانی سلاڤیە دەکرد و هەروەها بەرگری لە مەسیحیە ئەرستۆدۆکسەکانە کرد دژی ئیمپراتۆریەتی عوسمانی موسڵمان. هەروەها لە ئاسیای ناوەڕاستدا چالاکی ئیمپریالیستیانە و ئاینیانەی پەیڕەوە کرد. لە مێژە رووسیا پێکاتەی تەنها خۆیەتی بەتایبەت کە لەگەڵ دراوسێ ئەوروپاییەکانیدا بەراورد بکرێ. ڕووبەری زەوی و خاکی حەوت ئەوەندەی ڕووبەری ئەوروپایە تەنانەت لە قاوغی ئێستای پاش خۆناغی سۆڤیەتدا. بگرە لە ڕووبەری وشکانی هەر وڵاتێکی تر فراوانترە. شاری پێترۆسبۆرگ لە شاری نیویۆرک نزیکترە تا لە شاری ڤلادیڤستۆک کە ئەمیشیان لە سیاتڵ نزیکترە تا لە مۆسکۆ. ئەبێت وڵاتێکی بەم قەبارەیە ترسی تەنگەبەری شوێنی نەبێ کەچی ئارەزووی جڵاونەگیری فراوان بوون هەردەم خەسڵەتێکی پێوەلکاوی مێژووی رووسیا بووە. رووسیا لە ماوەی 400 ساڵدا خۆشگوزەرانی هاوڵاتیەکانی بە ئەندازەی پاوانخوازی بەلاوە گرنگ نەبووە و بەوەش هەڕەشە بووە بۆ هەموو دراوسێکانی. چەندین سەدەش لە قوربانیدان بووە بە پەیامێک لە عەقڵی رووسیدا لە پێناوی بەرژەوەندی ئاسایشدا لەلایەک و بۆ خزمەتکردنی لاف و گەزافی باڵایی ڕەوشتی رووسیا لەلایەکی ترەوە. پێبەپێی مێژوو دەستکەوت و تەماکانی رووسیا هاوشان بوون لەگەڵ ڕەهەندە هەست پێکراوەکانی. لە دوو بۆنەی جیاوازدا فراوانی زەویەکانی و بەرگەگرتنی گەلەکەی بوون ڕێگر لە بەردەم کۆنتڕۆڵکردنی ئەوروپا لەلایەن یەک داگیرکارەوە. ناپلیۆن لە سەدەی 19 و هێتلەر لە سەدەی 20دا. بەڵام لە ئاکامی هەر تەقەلایەکی مەزنی نەتەوەییدا رووسیا ئاشتی بەوە پێناسەکە کرد کە بنەما ئۆتۆکراتیە ناوخۆییەکانی بەسەر هەموو ئەو ناوچانەدا سەپاند کە سوپاکانی پێیەگەیشتن. لە سەدەی 19دا بە ناوی پاراستنی هاوپەیمانی پیرۆز و لە سەدەی 20دا بە ناوی کۆمۆنیزمەوە. لە هەردوو بۆنەکەدا رووسیا زیادڕەویە کرد لە پەلهاویشتندا و دواییش تاڵاوی دەرەنجامەکانیە چەشت. لە سەدەی 19دا لە شەڕی قەرمدا و لە سەدەی 20دا کاتێک یەکێتی سۆڤێت هەرەسی هێنا لە هەموو سەردەمەکانی لاوێزی و بەهێزیشیدا رووسیا هەردەم دیپلۆماسیەتێکی لێهاتوانە و خۆڕاگرانە و کۆڵنەدەرانەی پێڕەو کردووە. لەگەڵ بروسیا و نەمسا دژی مێردەزمەی باڵا دەستبوونی فەرەنسا و لەگەڵ فەرەنسا دژی ئیمپریالیزمی ئەڵمانی و لەگەڵ ئینگلترە و فەرەنسا دژی ئەڵمانیای هێتلەری بۆ خۆلادان لە دوورە پەرێزی. لەگەڵ وڵاتەیە گرتوەکان و بریتانیایش لە سەردەمی جەنگی جیهانی دووەمدا بۆ خۆلادان لە کارەسات. لە سەردەمی شەڕی ساردیشدا بە هەوڵدان بۆ دابچڕینی ئەوروپا لە وڵاتەیە گرتوەکان لە ڕێی چەڵەمەنانەوەی ئەتۆمیەوە و بە پشتیوانیکردنی ئەو بزوتنەوانەی وڵاتەیە گرتوەکانیان وەها نیشانەدا کە گەورەترین هەڕەشەیە بۆ سەر ئاشتی ئەتۆمی. مێژووی هاوبەشی رووسیا لەگەڵ ئەوروپا میراتێکی لە سۆزی ڕۆمانسی بۆ سەردەمەکانی هاریکاری بەجێهێشتووە. بەڵام لەگەڵ ترسێکی شاردراوە لە پەلهاویشتن و ناڕۆشنی رووسیا زۆر لە ئەڵمانەکان وای بۆچن کە هۆی هەموو کارەساتە نەتەوەییەکانیان ئەگەڕێتەوە بۆ میراتێکی بسمارک لەمەڕ بە کراوەیی هێشتنەوەی کەناڵێکی دیپلۆماسی کراوە لەگەڵ رووسیا. فەرەنساش لە یادی ناچێ کە هاوپەیمانیەکەی لەگەڵ رووسیا لە دوو جەنگی جیهانی ڕزگاری کردووە. بیری مێژووی بریتانیاش زیاتر واقعبین و کەمتر سۆزاویە. زۆربەی مێژووەکەی بریتیە لە بەرەنگاریکردنی هەڕەشەی رووسیا لە دەروی بسفۆر و نزیکبوونەوەی لە هێند. بیرەوەری مێژووی ئەم وڵاتانە لە ژێر فشاری ڕایگەشتیدا ئەبوژێتەوە کە داوای ئەوە ئەکا حکوومەتەکانیان لە نێوان رووسیا و وڵاتەیە گرتوەکاندا بمێننەوە. بۆیە ئەبینین سەرکردەکانیان باس لەوەکەن لە پاشە ڕۆژدا رووسیا بگەڕێتەوە ریزی یەکێتی ئەوروپا. هەروەک چۆن ئەوەی پاڵنەری هەموو تەقەلاکانی وڵاتە ئەوروپاییە سەرەکیەکانە سەبارەت بە دامەزراندنی پەیوەندیەکی تایبەتی لەگەڵ رووسیا
بۆ بەرگرتن لە دووبارە بوونەوەی گوشارە موێژوویەکان و بۆ ڕێگرتن لە دراوسەکان ئەگەر بیانەوێ هەمان شت بکەن. ئەزمموی مێژووی ئەمریکا کەمتر کەوتۆتە بەر کاریگەری ڕووسیا. لە سەدەی 19دا ڕووسیا وەک وێنەیەکی بچووکراوەی ئۆتۆکراسی ئەوروپایی مامەڵەی لەگەڵەکرا. دوای شۆڕشی باڵشەفی لە ساڵی 1970دا لە لای زۆر کەس بوو بە وێنەیەکی خراپەکاری ڕادیکاڵ. وڵاتە یەکگرتووەکان هەتا ساڵی 1934 پەیوەندی دیپلۆماسی لەگەڵ ڕووسیا دانەمەزراندبوو. لەگەڵ برەوسەندنی نازیەتدا لە ساڵانی سیەکان هەندێک گروپی بچووک بۆ چوونیان وەها بوو کە کۆمۆنیزم باشترین بربەستە لە بەردەم فاشیزمدا و پێشەنگێکیشە بۆ سیستەمێکی نوێی دادپەروەرانەتر. هەروەک پەلاماردانی یەکێتی سۆڤێت لەلایەن ئەڵمانیاوە بووە هۆی سەرهەڵدانی جۆرێک لە نیازپاک بوون بەرامبەر کەسی قوربانی. وێڕای هاوسۆزی لەگەڵ واقعی سۆڤێتدا سەرۆک فرانکلین ڕۆزفێلتیش وەک یەکێک لە پایەکانی سیستەمێکی جیهانی سەرەتایی مامەڵەی لەگەڵ یەکێتی سۆڤێتدا کرد. بەو بڕوایەوە کە نەچەندین سەدەی دوور و درێژ لە ئۆتۆکراسی و ئیمپریالیزم و نەنەوەی ستالین پاشجەنگ نابنە ڕێگر لە بەردەم هاوکاریەکی ئەمریکا سۆڤێتدا. دەرکەوت مانگی هەنگوینیەکە تەمەنی کورت بوو، چونکە ڕقی ستالین و ئایدۆلۆژیای کۆمۆنیزم و داگیرکردنی ئەوروپا هەتا ڕووباری ئەڵپ پێم وایە یان ڕووباری ڕاینە یان چیای ئەڵپ. لێرەدا ئەمە سەرنجی وەرجێڕە. لەلایەن یەکێتی سۆڤێتەوە دابەشکردنی ئەڵمانیا کاردانەوەی دوژمنکارانەیان لێکەوتەوە. پەیوەندیە نێودەوڵەتیەکان مۆرکێکی دووجەمسەریان وەرگرت شانبەشانی ململانەی هەردوو زلهێزەکە بە دەوری هێڵی جیاکەرەوە کە بە ناوەڕاستی ئەوروپادا تێدەپەڕی و برەودان بە چەکی ئەتۆمی بە هەردوو دیوی ئەو هێڵەدا. لە ماوەی 40 ساڵی ململانێدا کەمینەیەکی وڵاتەیە گرتوەکان و گروپگەلێکی فراوانتر لە ئەوروپا بەرەنگاری ئەو بناغانەیانە کرد کە سیاسەتی شەڕی ساردی ئاتلانتیکی لەسەر ڕاوەستا بوو. ئەو بەرەنگاریەش لەلایەن دەستپێشخەریە ئاشتی خوازە کۆمۆنیستەکانەوە ئەقۆزرایەوە. تەنانەت لەو کاتانەیشدا کە داکۆکی کارانی گێڕانەوەی دۆستایەتی ئامریکا سۆڤێت سەرزەنشتی وڵاتەیە گرتوەکانیانە کرد بەهۆی سەرقاڵبوونی بە استراتیژی ئەتۆمی و سیاسەتی هێزەوە. لە 20 ساڵی کۆتایی شەڕی ساردا زنجیرەیەک دانوستان لەگەڵ یەکێتی سۆڤێت ئەنجامدرا کە زۆربەیان تەرکیزیان کردبووە سەر سنووردانان لە بەردەم خۆپڕچەکردن. پاڵنەری ئەو دانوستانانە بریتی بوو لە هەستکردن بەوەی چەکی ئەتۆمی مەترسیەکە هەڕەشە لەمانەوەی ژیاری یەکات و ئەرکی هەردوو زلهێزەکە سنووری بۆ دابین یان لە ناوی ببن. ئەم دانوستانانە بووە هۆی گەڵاڵەبوونی سێ بۆ چوونی ئامریکایی جیاواز. کۆمەڵێک پێیان وابوو یەکێتی سۆڤێت لە ڕێی دانوستانەوە ئەگۆڕدرێت یان خۆبەخۆ گۆڕا بەفیعلی. کۆمەڵێکیش پێیان وابوو کۆمۆنیزم سەرەکی ترین تەحەدای بەردەم ئاشتیە لە جیهاندا، ئەگەر تاکە تەحەدان نەبێت و ناتوانرێ پارێزگاری لە ئاشتی بکرێ ئەگەر هەڵمەتێک نەکرێ بە مەبەستی هەرسپێهێنانی کۆمۆنیزم. کۆمەڵی سێهەمیش لە ڕێی بەکارهێنانی دیپلۆماسیەت و استراتیژەوە لە هەوڵی ئەوەدا بوون کە یەکێتی سۆڤێت جڵەوگیر بکەن هەتا ئەو کاتەی ماندوویی تەنگ بە ئایدۆلۆژیای کۆمۆنیستی هەڵەچنێ و یەکێتی سۆڤێت لە مەسەلەیەکی ئایدۆلۆژیەوە ئەبێ بە دەوڵەتێک لە خەمی بەدیهێنانی بەرژەوەندیە نەتەوەییە کلاسیکەکانی خۆیدا بێ. مشتومڕی نێوان ئەو سێ گروپە بە تەواوبوونی خودی شەڕی سارد کۆتایی هات. بەڵام بەهۆی ئەوەی دوو کۆمەڵی یەکەمیان پشتیان بە هەمان لۆژیک بەستە بوو، واتە ئەستەنگی ڕووسیایان بە سەرنجامێکی حەتمی ئایدۆلۆژیا و پێک هاتەی کۆمۆنیزمدانا، بۆیە سەرقاڵی ئەمریکا بە ڕووسیای پاش شەڕی ساردەوە زیاتر ڕووی کردە گۆڕانکاریە ناوخۆییەکانی مۆسکۆ. لەگەڵ هەڵوەشانەوەی کۆمۆنیزم پەیوەندیەکانی وڵاتانی ئەتلانتیک لەگەڵ ڕووسیا زیاتر کەوتنە پشت بەستن بە ئەگەرەکانی پەیوەست بە بارودۆخی ناوخۆی ڕووسیا، هەتا لە لێکدانەوە جیۆپۆلیتیکەکان ئەوەش لە پەیوەندیاندا لەگەڵ بۆریس یەڵتسنی سەرکردەی ڕووسیادا دەرەکەوێ. کۆمەلگا دیموکراتەکانی ڕۆژاوا کەوتنە ڕەفتارێکی وەها
وەک ئەوەی چاکسازیە ناوخۆییەکانی ڕووسیا کلیلی سەرەکی ئارامگرتنی پەیوەندیەکان بن ئەگەر تاکە کلیل نەبن. ڕووسیاش وەک هێزێکی جددی مامەڵە ناکرا بەڵکو وەک بابەتێک بۆ گوتارەکانی دۆستایەتی دەربڕین بەرامبەر چاکسازیە ناوخۆییەکانی. سەرکردەکانی ڕۆژاوا بەم ڕەفتارەیان کە دەتگوت پارتێکی ناوکایی سیاسەتی ناوخۆی ڕووسیان هەر خەریکی باوەش پێداکردنی سەرۆک یەڵتسین بوون لە سەردەمی دەسەڵاتیدا و پابەندیان بە ڕیفۆرمەکانەوە پەسە نەکرد. سەرۆک کلینتۆنیش بە بۆنەی دەست لە کارکێشانەوەی یەڵتسین دەربارەی ئەوە دووە کە چۆن ڕووسیا بووە بە ڕژێمێکی سیاسی فرەلایەنی و کۆمەڵگەیەکی شارستانی کە لە بازاڕەکانی جیهاندا کێبەرکێ ئەکات و ئەچێتە ئینتەرنێتەوە. دەست لە کارکێشانەوەی یەڵتسینیشی بەوە وەسف کرد کە هەڵقوڵاوی بڕوای ڕیشە داکوتاوی ئەوە بە ماف و توانای گەلی ڕووسیا لە هەڵبژاردننی سەرکردەی خۆیدا. زۆربەی چاودێران تا ڕادەیەک دەست لە کارکێشانەوەی یەڵتسینیان وادانا کە گەمەکردنێکی لێهاتوانەیە بە دەستوری سۆڤێتیەوە لە پێناوی سەقامگیرکردنی جێگرەوەکەی لە دەسەڵاتدا کە لە دەستگای هەواڵگری سۆڤێتیدا مەشقی پێکرا بوو هەتا بەر لە 6 مانگیش کەس نەیەناسی. هەروەها لە پێناوی پارێزگاریکردن لە خۆی و خانەوادەکەی پاش وازهێنانی لە سەرۆکایەتی. ئامانج لە هاوتاکردنی سیاسەتی دەرەکی بە سیاسەتی ناوخۆیی سۆڤێتی لکاندنی ناوی وڵاتەیە گرتوەکان بوو لە مێشکی زۆر کەسی خەڵکی ڕووسیادا بە ماوە سەیر و سەمەرەکەی یەڵتسینەوە. ئەو سەردەمەی بازاڕی ڕەش و پێشبینیە سەرشێت و چالاکێت تاوانکاریەکان و سەرمایەی دەوڵەت خوڵقاندبووی کە بەڕێوەبەرەکانی سەر بە پارتی کۆمۆنیست پیشەسازیە مەزنەکانیان لەژێر پەردەی بە تایبەتکردنی سەرمایە خستە بووە دەستی خۆیان. ئەو بارودۆخە توانای بەخشی ڕووسە کۆمۆنیست و نیشتیمانیەکان کە جاڕی ئەوە بدەن سەر لەبەری سیستەمەکە درۆیەکی هەڵبەستراوی ڕۆژاوایە بۆ بەلەوازی هێشتنەوەی ڕووسیا. کاتێک سیاسەتی دەرەکی بەرامبەر بە ڕووسیا وەها پێناسەکرێ کە پێکاتەیەکە لە سیاسەتە ناوخۆییەکانی ڕووسیا خۆی توانای کاریگەری خستنە سەر ڕەفتاری دەرەکی دەوڵەتی ڕووسیا کەمترە بێتەوە. ئەوە تا هەڵس و ڕاوانی دەرەکی ڕووسیا لە ڕووی مێژووییەوە گەورەترین تەحەدای بەردەم ئارامی نێودەوڵەتیە. بێگومان کۆمەڵگا دیموکراتەکانی ڕۆژاوە کاتێک خۆیان کردە گروپێکی نێو درامای ناوخۆی ڕووسیا تینێکیاندایە سەرکردەکانی ڕووسیا تا خۆیان لە شکستەکانی ئێستایان بدزنەوە و بکەونە پەنجە ڕاکێشان بۆ دیدەکانی ڕابردووی مەزن. لایەنە چاکەکانی ئەم بۆچوونە لەو کاتەدا کە ڕووسیا لە فەلەکی کۆمۆنیزم دەرچوو یان لە کاتی دەستکەوتەکانی یەڵتسین کە بە بێ کێشە و کارەسات ئەو ڕێگایی بڕی هەرچیەک بێ ئێستا جیهان لەگەڵ سەرکردەیەکی ڕووسی تازە بابەتدا مامەڵەکە. بە پێچەوانەی ئەوەی پێشخۆیەوە کە لە میانەی ململانەی سەردەسەڵات لەگەڵ پارتی کۆمۆنیستدا هاتە سەر گۆڕەپانی سیاسی. پوتین لە ناو پۆلیسی نهێنیەوە دەرچووە. ئەو جۆرە بەرەو پێشەوچوونەش کە لە سێبەردا ڕووەدا سروش بەخشی گیانێکی نەتەوەیی بەهێز و ئارەزوویەکی لێکدانەوەی سارد و سەڕە. سیاسەتێکی دەرەکیش بە دوای خۆیدا دێنێ لە شێوەی ئەو سیاسەتەی سیزارەکان پەیڕەویانە کرد. پشتیوانی میلی بۆ پەیامێکی ڕووسیا دەستەبەرەکات و هەوڵەدات بۆ پاوانکردنی وڵاتانی دراوسێ کە ناتوانرێ
ملیان پێکەچ بکرێ. سەبارەت بە زلهێزەکانی تریش پێکهاتەیەک لە فشار و تەماخستنە پێشی هەڵگرتووە. وێڕای سازاندن لە نێوان ئەوەی ئەتوانرێ بەدەست بهێنرێ و لە نێوان ددان بە خۆداگرتن و سووربوون و گەمەکردنی وریایانە بە هاوسەنگی هێزەکانەوە. ڕۆژی 12/12/1999 واتە ڕۆژێک بەر لە گەیشتنی بە کورسی دەسەڵات، پوتن کە ئەو کات سەرۆک وەزیران بوو ئەمەی نووسی ئەوە هەرگیز ڕوونادا کە ڕووسیا ببێتە وێنەی دووهەمی وڵاتی یەکگرتووەکان یان بریتانیای مەزن. لای ڕووسەکان وڵاتی بەهێز نەشازێک نییە پێویست بکە لێی ڕزگار ببن، بەڵکو تەواو بە پێچەوانەوە. ڕووسەکان ئەو وڵاتە بەهێزە بە گەرنتیەک بۆ سیستەمەکەیان و بەهێزی پاڵپێوەنەری سەرەکی هەر گۆڕانکاریەکەزانن. پوتن لە گوتاری وەرگرتنی پۆستەکەیدا لە ئایاری 2000دا جارێکی تر جەختی لەسەر پەیڕەوی ئیمپریالیستیانی ڕووسیا کردەوە. پێویستە لەسەرمان مێژووی خۆمان بزانین، خۆی چۆنە وەها بیزانین. پێویستی شەوانەی لێوەربگرین و یادی هەموو ئەوانە بکەینەوە کە دەوڵەتی ڕووسیایان دامەزراندووە، ئەوانەی بەرگریان لە کەرامەتی ڕووسیا کردووە و کردویانە بە دەوڵەتێکی مەزنی بەهێز و توانادار. دەمێکە ڕووسیا و وڵاتی یەکگرتووەکان جەخت دەکەنە سەر ڕۆڵی مێژوویی کۆمەڵگاکانیان لەسەر ئاستی جیهان. بەڵام لە کاتێکدا میتافیزیکای ئامریکا لە چەمکی ئازادیەوە سەرچاوە ئەگرێ، چەمکی ڕووسی لە ئەندێشەی هاوبەش و لە ملکەچیەوە بۆ دەسەڵات برەوی سندووە. بەپێی بەهاکانی ئەمریکا هەموو کەسێک مافی بەشداریکردنی هەیە، بەڵام ڕووسیا مڵکی نەتەوەی ڕووسە و هەتا ڕەعیەتی نەتەوەکانی ئیمپراتۆریەتی لێ دوورخراوەتەوە. میتافیزیکای ئامریکا هانی گۆشەگیریەدا، لە کاتێکدا میتافیزیکا ڕووسیا هانی پاوانخوازی و نەتەوەگەریەدا. ئەمارە زۆر لە بەڵگەنامەیەکی سیاسی ئەمنی نەتەوەیی ڕووسدا ڕەنگی دایەوە کە لە 1999 کاتێک پوتن سەرۆک وەزیران بوو لە ئامێزنرا، کاتێک یاسایەکی ئیمزا کرد وەک یەکەمین کارێک کە وەک سەرۆکی بە وەکالەت ئەنجامی بدا لە مانگی یەکەمی 2000دا دامەزراندنی یەک کایەی ئابووری تایبەت بە ئەندامانی یەکێتی وڵاتە سربەخۆکان، واتە گشت کۆمارەکانی یەکێتی سۆڤیەتی جاران، بێجگە لە وڵاتانی بەڵتیک کە ئەندامی ئەو یەکێتیە نین، بەڵام بە بەردەوامی ڕوبەڕووی فشاری ڕووسیا بنەوە. بەڵگەنامەکە ئەوە پێناسە ناکە کە مەبەستی لە یەک کایە چییە، یان چۆن ئەم تەمایە تەنها لە کایەی ئابووریدا ئەمێنێتەوە. لە میانەی بەرەو ڕووبوونەوەی بەرەنگاریەکی تێکڕایی ئەو نەخشانەدا سیاسەتی ڕووسیا لەژێر سایەی یەڵتسیندا و زیاتریش لەو لەژێر سایەی پوتیندا لە هەوڵی ئەوەدا بوو سربەخۆیی کۆمارەکانی یەکێتی سۆڤیەتی جاران بکاتە شتێکی ئازاربەخش لە ڕێی هەبوونی بەردەوامی سەربازی ڕووسیا و هاندانی شەڕی ناوخۆیی و فشاری ئابووری، بەو ڕادەیی گەڕانەوە بۆ ژێر ڕکێفی ڕووس ببێتە باشتر لە هەموو ئەگەرەکان کە هەموو بەدن. ئەم سیاسەتە پێشکەوتنێکی گرنگی بەدەستێنا. لە مۆڵداڤیا پارتی کۆمۆنیست دوا هەڵبژاردننی بردەوە، جۆرجیا بەرەو ڕووی گوشارێکی ئابووری ڕووسیە بێتەوە، ئەویش بە یاریکردن بە هێڵەکانی گەیاندنی وزەی ڕووسی بە وڵاتە، هەروەها بەرەو ڕووی فشاری سیاسی و سەربازیە بێتەوە بەهۆی پشتیوانیکردنی گروپە جودایی خوازەکان لەلایەن ڕووسیاوە. ئازەربایجان و ئۆزبەگستانیش ڕوبەڕووی هەمان فشارە بنەوە. بێلۆڕووسیا لە ڕاستیدا وای لێ هاتووە لە فەلەکی ڕووسیادا ئەسوڕێتەوە. ناکۆچە ناوخۆییەکانیش ئۆکراینیان شەڕ و شیتاڵ کردووە کە ڕووسیا بەشێکە لە هۆکارەکانیان، بەڵام بە بۆچوونی هەندێک کەس ئەو ناکۆچیانە چارەسەرن بۆ حکوومەتە گەمارۆ دراوەکەی کە بەرپرسە لە هەندێک لەو ئاستەنگانە. لە ڕێی ئیمپراتۆریەتی بەسەرچوویەوە ڕووسیا بازنەی کارتێکردنی ناوخۆی خۆی فراوانترەکە بە بەکارهێنانی لێهاتوانەی پرۆسەی بە تایبەتکردنی ئابووری لە پێناوی کڕینەوەی پیشەسازیەکانی کۆمارە سۆڤیەتەکانی جاران و لەو ڕێگایەشەوە کاریگەریە ئابووریەکانی مەزنترەکە. یەکێک لە تەحەدا سەرەکیەکانی پەیوەندیەکانی وڵاتانی ئەتڵەنتیک لەگەڵ ڕووسیا
توانای ئەوەیە کە رووسیا قایل بکرێ پێناسەی کلاسیکی خۆی بۆ ئاسایش بگۆڕێ. بە ئیلهام وەرگرتن لە ئەزمونە مێژوویەکانە بینین رووسیا بەستراوەتەوە بە خەمێکی ئاسایشی تایبەتی پەیوەست بە سنوورە فراوانەکانیانەوە وەک لە پێشەوە باسمان لێوە کرد. پێویستە لەسەر ڕۆژاوە سیستەمە سەربازیەکەی هێندە فراوان نەکە زۆر نزیکی سنووری رووسیا بێتەوە. لە بەرامبەردا ڕۆژاوە ئەبێ رووسیا قایل بکە کە واز لە هەوڵی پاوانکردنی دراوسەکانی بهێنێ. ئەگەر رووسیا لە سنووری ئێستایدا ئاسوودە بێ ئەبێ زوو پەیوەندەکانی لەگەڵ جیهانی دەرەوەدا باشتر بکە. بەڵام ئەگەر چاکسازیەکان جارێکی تر رووسایەکی بەهێز بەرهەمبێننەوە کە بگەڕێتەوە بۆ سیاسەتی پاوانخوازی وەک زۆربەی دراوسەکانی لەوە ترسن ئەو کاتە ڕێگریەک نامێنێ لە بەردەم گەڕانەوە بۆ گرژیەکانی شێوەی شەڕی سارد. وڵاتە یەکگرتووەکان و هاوپەیمانەکانی پێویستیان بە داریکردنی دوو ئەرکی لە پێشینە هەیە لە سیاسەتیاندا دەرهەق بە رووسیا. یەکەمیان ئەوەیە پیشانی رووسیای بدەن کە دەنگی بیسترا و ڕێز لێگیراوە لە سیستەمی نوێی نێودەوڵەتیدا لەگەڵ بە تەنگەوە هاتنی تەواوی ئەوەی هەستێک بە رووسیا ببەخشرێ کە بەشدارە لە بڕیارە نێودەوڵەتیەکاندا. بە تایبەتیش ئەو بڕیارانەی پەیوەندیان بە ئاسایشی خۆیەوە هەیە. لە هەمان کاتدا وڵاتە یەکگرتووەکان و هاوپەیمانەکانی لەسەریانە جەخت بکەنە سەر ئەوەی کە بایەخدانیان بە هاوسەنگی هێز بە تەواوبوونی شەڕی سارد کۆتایی نەهاتووە. ئەبێت وڵاتە یەکگرتووەکان بەوەوە نەوەستێ کە ناڕەزایی دەرببڕێ بەرامبەر ئەو کۆمەکەی رووسیا لە بەرنامەی ئەتۆمی ئێرانیەکە. هەروەها بەرامبەر ڕەخنەگرتنی بەردەوامی رووسیا لە سیاسەتەکانی ئەمریکا لە کەنداودا بە تایبەت لەبارەی عێراقەوە. بەرامبەر ئارەزوی رووسیاش دەربارەی کۆمەککردنی ئەو گروپانەی ئامانجیان ڕووخاندنی ئەو شتەیە کە سەرکردەکانی رووسیا سوورن لەسەر ئەوەی بە پاوانخوازی ئەمریکا ناوی برن. ئەبێ وڵاتە یەکگرتووەکان ڕێز لە بەرژەوەندیە ئەمنیە ڕەواکانی رووسیا بگرێ، بەڵام ئەوە وەها پێویستەکە پێناسەی رووسیا بۆ مەشروعیەت لەگەڵ سربەخۆیی دراوسەکانیدا بگونجێ. هەروەها رووسیا نیگەرانی ئەمریکا لە بڵاوبوونەوەی تەکنۆلۆژیای ئەتۆمی و تەکنۆلۆژیای پیشەسازی موشکسازی بە هەند وەربگرێ. ناکرێ وەها مامەڵە لەگەڵ گۆڕانکاری ناوخۆی رووسیا بکرێ وەک ئەوەی وەڵامێکی سەرەکی ئەو تەحەدایانەی سیاسەتی دەرەکی بێ کە چەند لە مێژە بەرەو ڕووی دراوسەکانی یەکاتەوە. پەیوەندی نێوانابووری بازار و دیموکراسی و نێوان دیموکراسی و سیاسەتی دەرەکی ئاشتیانە کارێک نییە لە خۆیەوە بێتە دی وەک دانستی کلاسیکی هێڵێ. تا لە ئەوروپای ڕۆژاوە پرۆسەکە چەندین سەدەی ویست پێش ئەوەی بەرووبوومی دیموکراسی بچنرێتەوە و ئەو دیموکراسیش ڕێگر نەبووە لە هەڵایسانی شەڕی وێرانکار. لە رووسیا کە نە نەریتی سەرمایەداری و دیموکراسی زیندوی هەیە و نە لە بزوتنەوەی چاکسازی و نە لە بزوتنەوەی ڕۆشنبیری و نە لە چرخی دۆزینەوەکاندا بەشداریک نەکردووە، ئەگەری زۆر هەیە ئەم گۆڕانکاریە ئاڵۆزیەکی زۆری بەدواوە بێ. بێگومان پرۆسەکە لە یەکەم خۆناغەکانیدا هاندەری سەرکردەکانی رووسیا بێ کە پشتیوانی ناوخۆ بۆ بانگەشەی نەتەوەگەریان کۆبکەنەوە. لەگەڵ هەموو ئەم خۆپارازیانەش گرەوی وڵاتە یەکگرتووەکان و وڵاتانی ئەتڵەنتیک لەسەر رووسیا کەم نییە کە یەکەم جارێتی لە مێژوویدا بایەخی زیاترەدات بە گەشەی ناوخۆیی لەبری ئەوەی لە ڕێی سەرکێشی دەرەکیەوە بە دوای ئاسایشدا بگەڕێ. ئەبێت ئارام بگرن، بەڵام بەبێ ئەوەی ئاسایشی دراوسەکانی رووسیا و هەتا ئاسایشی خۆشیان لەو پێناوەدا بخەنە مەترسیەوە. سەبارەت بە رووسیاش ئەبێ ئەوەندەی هەبێ کە هاندەر بێ بۆ هەڵجێڕانەوەی ئەرکە لە پێشینە مێژوویەکانی، چونکە جبەخانە ئەتۆمیە زەبەلاحەکەی ئەگەرچی لە ڕووی تەکنۆلۆژیاوە کەمتر بۆ کردەی هێرشەشێ ڕەنگە هەر بەهۆی ئەوە بێ ئاسایشی پێویست بەرامبەر هەڵمەتی ناپلیۆنی و هێتلەری بۆ زەویەکانی دابینەکە. تەنانەت چەکی تری بێجگەل لە چەکی ئەتۆمیش ئێستا لە پێکان و توانای وێرانکردندا هێندە پێشکەوتون کە جەنگیان بە شێوەی کۆنیش لە نێوان هێزە سەرەکیەکاندا کردوتە ئەگەرێکی لاوەز.
سەبارەت بە وڵاتە نیاز پاکەکانیش پرسیاری سێهەم کە لە سیاسەتی دەرەکی ڕووسیاوە دەرەچێ ئەوەیە کە چۆن وڵاتێکی بەهێزی خاوەنی مێژوویەکی پڕ لە جەنجاڵی ئەتوانێ پەیوەندیەکی ئارام لەگەڵ جیهانی تردا دابمەزرێنێ. ئێستا و دوای ئەوە رووسیا لە ئەوروپادا گەڕایەوە سنوورەکانی سەردەمی پەترۆسی مەزن لەسەرەتی خۆی لەگەڵ لە دەستدانی ئیمپراتۆریەتەکەیدا بگونجێنێ. ئەگەرچی سەرقاڵی دامەزراندنی دامەزراوەی ناوخۆی ئەو تۆیە کە لە مێژوویدا پێی ئاشنا نەبووە. ئەوەی هاوپەیمانان ئەبێ بۆ ڕووسیای بکەن ئەوەیە کە دان بنێن بەوەی ئەو وڵاتە گۆڕانکاری مێژوویی ئەنجامەدات و ئەبێت بە پێی توانایان دەستی یارمەتی بۆ درێژ بکەن. بەڵام سەرباری هاوسۆزی وڵاتانی ئەتلانتیک لەگەڵ ئەو تەقەلایەدا ئەو وڵاتانە هیچ خزمەتێک بە خۆیان ناکەن کاتێک لافی ئەوە لێ ئەدەن رووسیا چاکسازیەکی ئەنجام داوە کە لە ڕاستیدا هەر لە مێشکیدا بوونی هەیە، یان کاتێک هەندێ سیفەت ئەدەنە پاڵ شان و باڵی سەرکردەکانی رووسیا کە هێشتا نەیان سەلماندون. مەسەلەی چوونە ناوەوەی رووسیا بۆ ناو سیستەمێکی بازرگانی نێودەوڵەتی وەک کارەکتەرێکی پشت پێبەسترا و تا ڕادەیەکی زۆر لەسەر ئەوە بەندە کە تا چەند توانای هەیە سیستەمێکی ئاسایی شەفاف و هەیکەلیەتێکی حکوومەتی ڕەسەن بنیاد بنێ، نەک حکوومەتی کەمینە و ئابووری بازار. لە کاتێکیشدا بۆ ئەو ئامانجانە هەوڵەدات سامانی سروشتی رووسیا و فرەیی کارگەرانی کارای هۆکارێکی ڕاکێشانی پارە هەڵسوڕاوە دەرەکیەکانن. هەندێک پێیان وایە کە ئەوروپا توانێ یارمەتی رووسیا بەوە بدا لە تێهەڵکێش بوونیدا لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی کە ببێتە نێوەند لە نێوان رووسیا و وڵاتی یەکگرتووەکاندا. تۆنی بلێری سەرۆک وەزیرانی بریتانیاش داوای ئەوەی کرد ڕۆڵی ئەو چەقی قورساییەی بدرێتێ کە لە مەسلەی بەرگری بە موشکی جێی مشت و مڕدا ئەچەسپێنرێ. هەندێکی تر ئاماژە بە ئەگەری ئەوەکەن کە پەسەند نەکردنی ئەندامێکی رووسیا لە ناتۆدا دوا ئامانجە. پێشبینی تریش هەن سەبارەت بە ئەندامێتی رووسیا لە یەکێتی ئەوروپادا بۆ هاوسانکردنەوەی ئەندامێتی وڵاتی یەکگرتووەکان و ئەڵمانیا. بەڵام هیچ کام لەو دوو ڕێگایە لە 20 ساڵی داهاتوودا ڕێگایەکی بایەخدار نین، چونکە ئەندامێتی رووسیان لە ناتۆدا پەیمانی ئەتلانتیگەکات بە ئامرازێکی ئەمنی لە شێوەیەکی بچوو کراوەی نەتەوە یەکگرتووەکاندا یان بە هاوپەیمانیەکی دژ بە ئاسیا بەتایبەت چین و کۆمەڵگا دیموکراتەکانی ڕۆژاواش پایەکانیە بن لەلایەکی ترەوە. ئەندامێتی رووسیان لە یەکێتی ئەوروپادا هەردوو لای ئەتلانتیک لە یەکدا ئەبڕێ. کارێکی لەم چەشنە وا لە یەکێتی ئەوروپاکە بە دوایی پێناسەیەکی خۆیدا بگەڕێ جیاواز بێ لە وڵاتی یەکگرتووەکان. واشنگتۆنیش ناچارەکە سیاسەتێکی هاوشێوە لە شوێنەکانی تری جیهاندا پەیڕەو بکە. پەیوەندێکی دامەزراوەیی نێوان رووسیا و ئەوروپا بەهێزتر بێ لەوەی لە نێوان ئەوروپا و وڵاتی یەکگرتووەکاندا هەیە، یان تەنانەت هاوتایشی بێ، بۆی هەیە شۆڕشێک بێ لە پەیوەندەکانی ئاتلانتیکدا. بۆیە بینین پوتن زۆر مجاملەی هەندێک هاوپەیمانی ئەمریکاکە. هەر کەسێک بە جددی مێژووی خوێند بێتەوە بایەخی ڕۆڵی رووسیا زانێ لە بنیاتنانی سیستەمێکی نوێی نێودەوڵەتیدا، بەڵام بەبێ ئەوەی هان بدرێ بۆ گەڕانەوە بۆ ڕەفتارە مێژوویە کۆنەکانی. پاش تەواوبوونی هەڵمەتەکانی ناپلیۆن ئەوروپا بەرەو ڕووی کێشەیەکی هاوشێوە بووەوە، چونکە سەرەڕای ترس لە زیندووبوونەوەی گیانی سەربازی فەرەنسا ئەوروپا توانی فەرەنسا تێکەڵکێشی سیستەمی نێودەوڵەتی بکە. هاوپەیمانی چوارقۆڵی نێوان رووسیا و بریتانیا و نەمسا و بروسیا ئەوروپای لە گەڕانەوە بۆ ژێر ڕکێفی گیانی میلیتاریستی فەرەنسی پاراست. لە هەمان کاتدا فەرەنسا کرایە کارەکتەرێکی هاوتای ئەندامانی پەیمانی چوارقۆڵی لە ڕێکەوتنامەی ئەوروپادا کە زۆر لەو کێشانەی چارەسەر کرد کە کاریان لە ئارامی سیاسی ئەوروپا کرد. چارەسەرێکی هاوشێوە بۆ سیستەمی نێودەوڵەتی هاوچەرخ پێویستە. ئەبێ ناتۆ وەک بربەستێک لە بەردەم گەڕانەوەی رووسیای ئیمپراتۆریدا بهێڵڕێتەوە. هاوکاتیش لەسەر کۆمەڵگا دیموکراتە پیشەسازیەکانە سیستەمێکدا بڕێژن بەرپرس بێ لە هاوکاری لەگەڵ رووسیادا. هەروەکە بێ میکانیزمی ڕاوێژکاری لە چوارچێوەی ڕێکخراوی ئاسایش و هاریکاری ئەوروپادا OSCE بەرز بکرێتەوە
بۆ سەر ئاستی سەرۆک وڵاتان و دیداری ناوە ساز بدرێ بۆ پێداچوونەوەی بارودۆخی نێودەوڵەتی. رووسیا بەفعلی بەشداری لە کۆبوونەوەکانی سەرۆکانی کۆمەڵەی هەشداکە. لەم ڕێیەشەوە سیستەمێکی نوێ بۆ ئەوروپا بنیادەنرێ، لە ڕۆژاواوە بۆ ڕۆژهەڵات، نەک لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژاوە، وەک هەندێک بانگەشەی بۆەکەن. بەرەو هەیکەلیەتێکی نوێ لە پەیوەندیەکانی ئاتلانتیکدا. ناکرێ ناتۆ وەک تاکە چوارچێوەی دامەزراوەیی هاوکاری ئەتلانتیک بمێنێتەوە. هێنانەکایی قاوغێک بۆ هاوکاری ئەتلانتیک کە سنووری ئاسایش تێپەڕێنێ و هەموو وڵاتەکانی یەکێتی ئەوروپا بگرێتەوە، بەوانەیشەوە کە ئەندامی ناتۆنین و بە دامەزراوە جیاجیەکانی یەکێتی ئەوروپاوە و بە ئەندامە ئەمریکاییەکانی باکووری پەیمانی ئاتلانتیکیشەوە، واتە وڵاتە یەکگرتووەکان و کەنەدا و مەکسیک کارێکی پێویستە. ناوچەی بازرگانی ئازاد لە ڕێی ئەتلانتیکەوە تافتا ئەتوانێ بە نەخشەسازی سەرەتایی کاڵا دروستکراوەکان و خزمەت گوزاریەکان و دواتریش کشت و کاڵ خزمەتی ئەم مەبەستە بکە. ناوچەی بازرگانی ئازاد لە ڕێی ئەتلانتیکەوە تافتا ئەتوانێ خێرایی بداتە هاتنە ئارای بازرگانیەکی ئازادی وەها کە هەموو وڵاتانی باکووری ئەتلانتیک پابەندی بن. هەروەها ئەتوانێ بەرەو ڕووی ئەو هێزانەش ببێتەوە کە هاوکاری نێوان وڵاتانی ئاتلانتیک لاوازەکەن و هانی ئەو وڵاتانە بدا کە سنووریان بە باکووری ئەتلانتیکەوە هەیە چارەنووسی خۆیانی پێوە بلچێنن. بارودۆخەکە لەبارە پێوەرەکانی کارکردن و پۆڵینەکانی کرێی کار و خولیاکانی پەیوەست بە ژینگە لە هەردوو کەناری ئەتلانتیکدا چوونیەکن. ئەتوانرێ ڕێکەوتنامەی بازرگانی ئازادی ئەمریکای باکوور نافتا کە وڵاتە یەکگرتووەکان و کەنەدا و مەکسیک ئەگرێتەوە لەگەڵ ڕێکەوتنامەی تافتادا لە یەک بدرێن. لەم خاڵەدا ئەبێ میکانیزمێکی ڕاوێژ بە یەکترکردن لە هەردوو کایەی سیاسی و ئابووریدا پەرە پێ بدرێ بۆ پێکەوەنانی پەیوەندی بەهێزتر لە نێوان نیوەی ڕۆژاوای گۆی زەوی و یەکێتی ئەوروپا. لەگەڵ گەشەکردنی ئابووری ڕووسیایش دوای ئەوەی سیاسەتە ناوخۆییەکەی زیاتر پابەندی دەستورە بێ، ئەگەری بە ئەندامبوونی لە ناوچەیەکی بازرگانی لەو شێوەیەدا زۆرترە بێ. جیهانی ڕاوێژە سیاسیەکان پێویستی بە گوڕێکی بەهێزتری ئەفراندن هەیە. کێشەی مەرکەزی زانینی ئەوەیە کۆمەڵگا دیموکراتەکانی ئاتلانتیک تا چەند پێویستیان هەیە بە بەڕێوەبردننی پاشە ڕۆژیان، تا چەندیش بەرگەی جیاوازی ئەگرن. بەرژەوەندی ئەمریکان لە وەدای ئەوروپا بەشدارێکی چالاکتری کاروباری نێودەوڵەتی بێ، بەڵام لە بەرژەوەندی ئەمریکادا نییە وەک بەرهەڵسکارێکی وڵاتە یەکگرتووەکان ئەو ناسنامەیە بناسیێنێ. پێویستە گروپێکی ڕێنماکاری ئاتلانتیک پێک بهێنرێ هەموو پێکهاتەکانی ناوچەی ئەتلانتیک لەخۆ بگرێ، بەمەرجێک لە وڵاتە یەکگرتووەکان و یەکێتی ئەوروپایی تەواو ئەو وڵاتە ئەوروپیانەی بەشێک نین لە ئەوروپای یەکگرتوو لە ڕووی سیاسیەوە و ئەمینداری گشتی پەیمانی ناتۆ و نوێنەری باڵای یەکێتی ئەوروپا بۆ سیاسەتی هاوبەشی دەرەکی و ئاسایش پێک بێ. پێویستیشە ناوە کۆ ببێتەوە بۆ برەودان بەڕاوچوونە لێکچووەکان دەربارەی کاروباری جیهان و هەروەها بۆ چارەسەرکردنی کێشەکان هەر کاتێک سەریان هەڵدا. ئەتوانرێ ئەندامێتی ئەم گروپەش بەشداری بکە لە میکانیزمی ڕاگۆڕینەوە لەگەڵ ڕووسیادا لەژێر چاودێری ڕێکخراوی ئاسایش و هاریکاری ئەوروپا. ئەکرێ ناوچەی ئەتلانتیک بە زنجیرەیەک ئاڵقەی پێکداچوو وەسف بکرێ. لەلایەنی سەربازیەوە ناتۆ هەیە، بێجگەل لە هەر هێزێکی سەربازی کە لە یەکێتی ئەوروپاوە دەربچێ کە ئەو هێزە لە ڕاستیدا بە شێوەیەک لە شێوەکان تەواوکاری ناتۆ بێ. لەلایەنی ئەمنیشەوە ئەبێ هەموو ئەندامانی یەکێتی ئەوروپا گەرانتیەک لە پەیمانی ناتۆ وەربگرن هەتا ئەگەر بەشێکیش نەبن لە سەرکردایەتی متەکامل. لە هەموو حاڵەتێکیشدا ناتۆ وەک تاکە ڕێکخراوی ئەمنی سەرەکی ئەمێنێتەوە. لەلایەنی ئابووریشەوە ناوچەی بازرگانی ئازاد هەیە لە ڕێی ئاتلانتیکەوە، گروپی ڕێنماکاری ئاتلانتیکیش کێشە سەرەکیەکان چارەسەرەکە.
زیادە ڕۆیی ناکەین ئەگەر بڵین پاشە ڕۆژی کۆمەڵگا دیموکراسیەکان بەپێی ئەوەی ئێمە لێ تێگەیشتوین کەوتۆتە سەر ئەوەی ئایا کۆمەڵگا دیموکراسیەکانی کەناری ئاتلانتیک لە توانایاندایە پەیوەندیەکانیان لە جیهانێکی خاڵی لە شەڕی سارد برەو پێ بدەن و ئایا ئەو کۆمەڵگایانە لە ئاستی تەنگژەکانی سیستەمی جیهانی سەرتاسەریدەن؟ ئەگەر پەیوەندیەکانی ئاتلانتیکیش وردە دووچاری پوچەڵی هاتن و بوون بە پەیوەندی گەلێکی ڕکابەریانە سەرەڕای هەموو دەستکەوتە مەزنەکان ئەوە ئەبێتە کۆتایی سەروەری ئەوروپا لە کاروباری جیهانیدا و سەرنجامەکەش تەنگ پێهەڵشنینی ئەو بەهایانە ئەبێ کە کۆمەڵگاکانی ڕۆژاوە لە پێناویدا خەباتیان کردووە. لە کاتێکدا زۆر کەس بەڕواڵەت ددانیان بە گرنگی ئەم ئامانجەدانە بەڵام کە سوور نەبوو لەسەر مامەڵەکردن لەگەڵیدا. ناکۆچیەکان لە سنووری ناوچەی ئەتلانتیکدا ڕاستین و هەن، زۆریشان بە تایبەت لە کایەی ئابووریدا کە بەرچەی ڕیشەیی ئەگرنەوە لە هەردوو کەناری ئاتلانتیکدا. ئارەزووی ئەوروپا بۆ بەدەستهێنانی ناسنامەیەکی مەزنتر ئارەزوویەکی ڕەوایە. ئەگەر دووربینانەش لێک بدرێتەوە ئەچێتەوە خزمەتی بەرژەوەندی وڵاتە یەکگرتووەکان. دوژواروەکە لەوەدایە پێناسەیەک بۆ ئەم ناسنامەیە بدۆزرێتەوە ئەوە نەبێ کە ئەڵێ بەرەنگاریەکی خۆڕسکی وڵاتە یەکگرتووەکانە. ئەو پەیوەندیەی کە بە هاوکاری ڕاستەقین دانرێ وەها پێویستەکە هەردوو لای ئاتلانتیک ئامادە بن بەرژەوەندیە دەمودەستەکانی قۆناغەکە لە پێناوی پێداویستی ئەستراتیژیەکانی لیدێکی گشتگیرتردا ڕێک بخەنەوە. بەڵام لەگەڵ جۆدانە ئیعتیباراتە کورتبینیەکانیش لە ناوخۆدا لەلایەن کۆمەڵگا دیموکراسیەکانەوە ژمارەی لایەنگرانی جۆدانە ئیعتیبارە دووربینەکان کەمترە بێتەوە. خەڵاتی سیاسیش بۆ ئەو کارانە ئەبێ کە قازانجی دەمودەست دەدەن بەدەستەوە یان ئەو کارانەی لایەنگرانی ئامانجە کورتبینەکان قایلەکەن. ئەمەش لە هەردوو لای ئەتلانتیکدا ئەمانگێڕێتەوە بۆ مەسەلەی سەرکردایەتی. لە کاتێکدا زۆربەی ئەم لاپەڕانە داخەڵڕشتنە بۆ ئارەزوەکانی ناو ئەوروپا لەسەر هەر کەسێکە کە بەتەنگ پەیوەندیەکانی ئاتلانتیکەوەیە ئەوە بزانێ کە ئارەزووی باڵابوونی لە خۆباییانەی ئەمریکا بەشی خۆی بەرپرسیارەتی هەیە. ئارەزوویەکی زۆر هەبووە بۆ دۆزینەوەی پێناسەیەک کە لەگەڵ بەرنامەی ئەمریکادا بگونجێ. ئەوە تا زۆر لە یاسان ناوخۆیەکانی ئەمریکا بەسەر هاوپەیمانە نزیکەکاندا پیادە ئەکرێ لە وڵاتەکانی خۆیاندا. لە کاتێکدا کەمتر خۆ لە پێداویستیەکانی ئەو کۆمەڵگایانە ئەگەیەنرێ کە ئەیانەوێ خۆیان بگونجێنن لەگەڵ ڕاستی لە دەستدانی پایەی پێشڕەوانەی پێشویان. ئەبێ سیاسەتێکی ئەمریکی هەستیارانەتر دابڕێژرێ. لەولاشەوە بە هەمان شێوە ئەبێ سیاسەتێکی ئەوروپاییانەی وەها دابڕێژرێ کە کەمتر پشت بە تیۆری ببەستێ، چونکە ئەرکی سەرکردەکانەوەیە کۆمەڵگاکانیان لەو شوێنانەوە کە تیایدا وەستاون برن بەرەو ئەو شوێنانەی کە پێشتر پێی نەگەیشتون. نیوەی ڕۆژاوای گۆی زەوی جیهانی کۆمەڵگا دیموکراسیەکان شۆڕش ناوچەکەی گرتوتەوە. ئەگەر وەهایدا بنین دامەزرەوە سیاسی و ئابوووریەکان سروشتی ڕۆڵی نێودەوڵەتی هەر ناوچەیەک دیاریەکەن، ئەوە ئەتوانین بەراوردی ئەمریکای لاتین لەگەڵ وڵاتانی کەناری باکووری ئەتلانتیکدا بکەین، چونکە ڕژێمە سیاسیەکانی دیموکراتن و ئابوووریەکانی پەیتا بەرەو بازاڕەچن. ناکۆچی نێوان وڵاتەکانیشی لە ڕێی دانوستان و لێژنەکانی دادوەریەوە چارەسەرەکرێن. جەنگیش لەسەر هۆکاری عەمەلی لە نێوان وڵاتانی ئەمریکای لاتیندا وازی لێهێنراوە. ناوە پێکدا هەڵچوون لەسەر سنوورەکان ڕووەدا، وەکەوەی لە هەشتاکاندا لە نێوان پێرۆ و ئێکوادۆر ڕوویدا، کە زیاتر گەڕانەوەیەک بوو بەرەو قۆناغەکانی پێشتر و زۆر دووریشە لە داهاتوودا دووبارە ببێتەوە. ڕێژەی خەرجی سەربازی لە ئەمریکای لاتیندا بۆ تێکڕای بەرهەمی ناوخۆیی لە نزمترین ئازدایە بە بەراورد لەگەڵ هەموو ناوچەکانی تری جیهان. لەم ڕوانگانەوە ئەمریکای لاتین و بە تایبەتی ئەرژەنتین و برازیل و مەکسیک لە بنەماکانی دیموکراسی و بازاڕی ئازاددا سەرکەوتنی بەرچاو تۆمارەکەن. کاتێک سەرۆک کلنتن
لە کۆبوونەوەی لووتکەی وڵاتانی ڕۆژاوە کە لە کانونی یەکەمی 1994 لە مەیامی بەسترا پێشنیاری دامەزراندنی ناوچەی ئازادی لە نێوان هەردوو ئەمریکادا FTAA کرد، گوتارەکەی ئاراستەی ئەو جیهانەی ئەمریکای لاتین نەکرد. بەڵام ئەمریکایەکی تری لاتین هەیە کە دواکەوتووە و دوورە لە بەشداریکردن لە تەکنۆلۆژیای پێشکەوتوودا لە ئینتەرنێت لەو ئەمریکای لاتینەدا کە لێنێکی گەورە هەیە لە نێوان دنیای سیاسەت و دنیای ئابووریدا، کە لێنی نێوان دەوڵەمەندان و هەژارانیش بە بەردەوامی خۆڵترە بێتەوە. لە هەندێک وڵاتی وەک ڤەنزوێلا بۆ نمونە بزوتنەوە میلیەکان کە لە ناوەڕۆکدا سەرتاپاگیرین واتە شمولی ئاستەنگن لە بەردەم دامەزراوە دیموکراتیەکاندا. لە وڵاتانی تری وەک کۆلۆمبیا شۆڕەشگەڕە چەپڕەوەکان کە پشتیان بە پارە و پولی بازرگانانی مادە سەڕکەرەکان بەستووە کار بۆ هەڵگەڕانەوەی ناسنامەی نەتەوەیی یەکەن. ڕەنگیشە کڵێشەیەکی نوێی نەتەوەیی بێتە ئاراوە کە لە ڕێی بەرەنگاربوونەوەی وڵاتەیە گرتووەکانەوە ناسنامەی نەتەوەیی و ناوچەی خۆی بدۆزێتەوە. ئەو تەحەدا سیاسیی لە نیوەی ڕۆژاوای گۆی زەویدا بەرەو ڕووی وڵاتەیە گرتووەکانە بێتەوە ئەوەیە کە ئایا ئەتوانێت جیهانێک بەدی بهێنێ لە بێرۆکەی ناوچەی ئازادی نێوان دوو ئەمریکاکەوە وەرگیرا بێ، یان ناوچەکە بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا دابەشە بێتە سەر چەندین بلۆکی ڕکابەر. جاییتر چ ئەوەی دیموکراسی و بازاڕە ئازادەکان وەک دامەزراوەی دەسەڵاتدار ئەمێننەوە یان وردە وردە گەڕانەوەیەک لانی کەم لە هەندێک وڵاتدا بەرەو شمولیەتی ملی ڕووەدا. ئەمە با یەکدارترین تەحەدایە، چونکە لانی کەم لە سەردەمی بنەمای مۆنرۆوە وڵاتەیە گرتوەکان پێی وایە ڕۆڵێکی تایبەتی لە نیوەی ڕۆژاوای گۆی زەویدا هەیە. خۆ ئەمریکای لاتین لەگەڵ بنەماکانی کۆمەڵگای کیشوەری ئەمریکادا یەکان گیرە بێتەوە، هەرچەندە زۆر دوورە بە پێناسەی وڵاتەیە گرتوەکان قایل بێ بۆ بەرپرسیارەتی و بربەستەکان کە لە ناوەرۆکی بنەمایانەدەن. بە هەرحاڵ سروشتی ئەو ڕۆڵە تایبەتیە گۆڕانکاری قوڵی بەسەرادێ، چونکە لە وەتەی هەشتاکانەوە گۆڕانکاریە سیاسی و ئابووریەکانی ئەمریکای لاتین هێندەی ئەو گۆڕانکاریانەی کە لە هەمان سەردەمدا لە ئەوروپای ڕۆژهەڵات و یەکێتی سۆڤیەتدا ڕوویاندا ڕەهەندیان هەیە. ئەمریکای لاتین ناوچەی ڕژێمە شمولیەکان بوو کە لە جەنگی دووەمی جیهانیەوە سەریان هەڵدا و بۆ ماوەی 30 ساڵی پاشتر درێژەیان کێشا. زۆریان میلیتاریست بوون، هەندێکیشان لە ڕێی سەرکوتکردنەوە دەسەڵاتیان قۆرە کردبوو. کۆستاریکا و کۆلۆمبیان نەبێ کە تا ڕادەیەک تۆمارێکی دەسەڵاتی شارستانی بەردەوامیان هەیە. لە سەرەتای هەشتاکانەوە فەرمانڕەوە سەربازیەکان بە فەرمانڕەوای مەدەنی گۆڕدران کە لە ڕێگای دەنگدانەوە گەیشتنە دەسەڵات. مافەکانی مرۆڤیش بوونە جێی بایەخی ئەم دەسەڵاتدارانە، هەروەک پەرلەمانەکانیش بوونە خاوەنی توانای دەستپێشخەری. ئەو چەند نوسوشتێش کە بەسەر ئەو وڵاتانەدا دێ بێجگەل لە کوبا ئەو ڕاستیە ناشارێتەوە کە ئەمریکای لاتین ڕێگای دیموکراسی گرتۆتە بەر. سەرگرتنی پرۆسەکانی دەنگدان هاوکات بوو لەگەڵ بەرەو پێشچوونی دیار لە بواری ئابووریدا. وڵاتانی ئەمریکای لاتین تاکاتی ئەو کوشتارانەی لە ساڵانی هەشتاکاندا کەوتەوە بەدەست بێتواناییەکی گەورەوە و بەدەست بێکاریەوە کە هەندێک جار ئەو بێکاریە بە خستنەکاری ژمارەیەکی زۆری خەڵک لە دەستگا حکومیەکاندا ڕووپۆشەکرا و بەدەست دامەزراوە ناکارەکانی دەوڵەتەوە بەدەست باجی گومرگەوە و نەبوونی کێبەرکێ لە بوارە ئابووریەکاندا گیرۆ دەبوو. بەڵام لە هەشتاکانەوە حکوومەتە مەرکەزیەکان و هەرێمە جیاجیەکانی نیوەی ڕۆژاوای گۆی زەوی بەڕابەرایەتی ئەرژەنتین و بەرازیل و ماکسیک و چیلی کەوتنە هاندانی دامەزراوە تایبەتیەکان و پابەندبوون بە میکانیزمی بازاڕەوە. ئاستی هەڵاوسان بە شێوەیەکی بەرچاو دابەزی و هەلومەرجی کێبەرکێ برەوی سند و بازرگانی ئازادیش لانی کەم لەسەر ئاستی ڕسمی بووە ئامانجی هەموو وڵاتانی ناوچەکە. وڵاتانی ئەمریکای لاتین سەبارەت بە پەیوەندیەکانیشان لەگەڵ یەکتر بە هەمان شێوە گۆڕانکاریەکی ڕێشەیی قوڵیان بەسەرهات.
ئەرژەنتین و بەرازیل وازیان لەو ڕێگایە هێنا کە سەرەتایەک بوو بۆ پێشبڕچەی خۆپڕچەکردنی ئەتۆمی. هەردوو وڵات بەڕەسمی بەڵێنیاندا واز لە هەموو ئارەزوویەکی بنیاتنانی چەکی ئەتۆمی و هەر سیستەمێکی هەڵگری ئەو چەکانە بهێنن. بەوەیش چوونە پاڵ مەکسیک کە بەردەوان بە 10 ساڵێک هەوڵنەدانی خۆی بۆ بەدەستهێنانی توانایی ئەتۆمی ڕاگەیاند. وڵاتانی تری ئەمریکای لاتین بە هەمان ڕێچکەدا ڕوون. نە پێش بڕچەی خۆپڕچەکردن هەیە و نە نیشانەیەک هەیە بۆ ئەوەی لە داهاتوودا بێتە ئاراوە. بە کورتی وڵاتە سەرەکیەکانی ئەمریکای لاتین لە هەوڵی بەدەستهێنانی ئەو خەسڵەتانەدان کە تەیاریانەکەن بۆ چوونە ڕیزی وڵاتە پێشکەوتوەکان. لاساییکردنەوەیەکی گەشە کردووی حکوومەتە پارلەمانیەکان و کۆمەڵگا کراوەکان و پابەنبوون بە فێرکردنی گشتی و ئیدارەیەکی کارا و دادپەروەر. تەحەدای نوێ ئەم پێشبینیە گەشبینانە هەتا کاتی ئەم نووسینە تەنها خەونێکن و هێشتا نەبوونەتە کۆمەڵێک ڕاستی بەرجەستە. ئەبێ بۆ بەدیهێنانی ئەم هیوایانە بچینە قۆناغێکی نوێی گۆڕانکاری و چاکسازی ناوخۆیی. مژدەکانی دیموکراتیزەبوون لە هەموو جێگایەکەوە جارێکی تریش بێژگل لە کوبا دیارن. بەڵام هیچ کام لە وڵاتانە وەک لە ڕووداوەکانی ئەم دواییەی پیرۆ و ڤەنزوێلا دەرەکەوێ دەواازەی تەحەداکانیان تێنەپەڕاندووە. خۆ هاییتی خەریکە دیاردەکانی دیموکراسی تایدا بە یەکجاری بزرە بن. خۆناخی یەکەمی بە تایبەتکردن و چاکسازیە داراییەکان و دابەزاندنی گومرگ بەدیهاتوون. بەڵام کاری قورسی بنبڕکردنی گەندەڵی و بەدیهێنانی دادپەروەری و گەیاندنی خزمەت گوزاریە گشتیەکان هێشتا لە سەرەتایەندەن. لە زۆر وڵاتدا وەک کۆلۆمبیا کە خاوەنی ناو و ناتۆرەیەکی ناشرینە و تەنانەت مەکسیک و زۆر لە وڵاتە بچووکەکانی ناوچەی کاریبی بازرگانی مادە سڕکارەکان گەندەڵی ڕسمی گەیاندۆتە ئاستی نوێ. لە کۆلۆمبیا حکوومەتی ناوەندی لە چەند ناوچەیەکی دیاریکراودا وازی لە دەسەڵات هێناوە بۆ شۆڕژگێڕە ڕادیکاڵەکان. بە هەمان شێوە ئەبینین پیرۆ و هەتا ئیکوادۆریش توانایان نییە یان نایانەوێ دەسەڵاتی خۆیان بەسەر بەشێکی زۆری خاکەکانیاندا بسەپێنن. کاری توندوتیژی لە هەموو جێگایەکی ئەمریکای لاتین لە برەودایە و ئاسایشی گشتیش بۆتە کێشەیەکی برەوسەند و هێشتا خزمەت گوزاریە گشتیەکان بە تایبەتی فێرکاری و تەندروستی نەگەیشتوونەتە ئەو پێوەرانەی لە وڵاتیانی ڕۆژاوادا باون. بەهۆی کەمی پارەی تەرخانکرا و لە زۆربەی وڵاتانیشدا بینین ئەو خەرجیەی بۆ یەک خوێندکار لە خوێندنگە تایبەتیەکاندا تەرخانەکرێ یەکسانە بەوەی لە ئەوروپادا هەیە. ئەگەر ئەمریکای لاتین ئەیەوێ پێگەی خۆی لە کێبەرکەی جیهانیدا بهێڵێتەوە و بەهێزی بکە، ئەبێ هەر چۆنێکە لە سیاسەتیشدا و لە پرۆسەکانی خوێندنیشدا چاکسازی و نوێکاری بکە. بایەخی چاکسازی لە سیستەمەکانی داد و یاساکانیشدا کەمتر نییە لەو بوارانەی تر. ئەوە تا لە هەندێک وڵاتدا کایەی داد لە بازاڕدا خراوەتە سەرسەودا و کەوتۆتە ژێر کاریگەری سەرکردایەتی سیاسیەکانەوە. مافەکانی مڵکداری جێی متمانە نین. چۆنیەتی یەکلاییکردنەوەی کێشەکان لە دادگاکاندا نەشازە و پێشبینی ناکرێ. هەرەمە واکە هەست زیاتر بەوە بکرێ کە ڕژێمە یاساییەکان بۆ پاراستنی چ تاکەکان و چ مۆڵکداریەکان ناشێن. بەجیهانی بوون ئەم کەم و کورتیانە زیاتر دەرەخا، چونکە لەگەڵ کۆچی خەڵق لە دێهاتەوە بەرەو شارەکان بەهۆی پیشەسازیەوە سیستەمەکانی کۆمەکی کلاسیکی وردە وردە بەهەڵمە بن. جیاوازی ئاستی دەرامەد لە دێهاتدا ئەبێتە تەحەدا بۆ سیستەمی سیاسی. سیستەمی سیاسی بەبێ لە بەرچاوگرتنی دەستکەوتەکانی بەرهەمهێنان و داهاتەکانی هەناردەی شتومەک ئەگەر ئەوانە نەکرێنە قازانجێکی ئابووری کە بگەنە زۆربەی خەڵق، ئەگەر ڕێوشێنە داراییەکانیش کە بازاڕی دراو ئەیان سەپێنێ بە شێوەیەکی سەرەکی بەرۆکی چینە هەژارەکان بگرن،
ئەو سیستەمە زیاتر و زیاتر ڕوبەڕووی تەحەدا بێتەوە کە لێنی نێوان هەردوو دنیای سیاسی و ئابووری خاڵی لاوازی پرۆسەی بەجیهانی بوونە. بەجیهانی بوون وەک چۆن لە بەشی شەشەمدا قسەی لەسەرەکەین لەگەڵ خۆیدا مەترسی سەرهەڵدانی دوو چینی ئابووری لە وڵاتە تازە پێگەیشتوەکاندا هەڵەگرێ. ڕەنگیشە لە سەدا 20 کایەی ئابووری ئەو وڵاتانە ببێتە بەشێکی سیستەمی نێودەوڵەتی وەک بەشێک لە کۆمپانیا فرەڕەگەزەکان ئەوەی ئەمێنێتەوە کە ڕەنگە زۆرینەی دانیشتوان بن لە دواوە و دوور لە فرمانەکان و بەرزبوونەوەی داهات و ئەو دەرفەتانەی بەجیهانی بوون دروستیانەکە بەجێمێنن. ڕەنگە ئەم دابەشبوونە ببێتە هۆی ڕق و کینە بەرامبەر وڵاتەیە گرتوەکان و پشێویە کۆمەڵایەتیەکان بەتایبەتیش ئەگەر سەرنجامەکانی پاشەکشە لە ئابووری ئەمریکادا پێشبینیەکان ڕەت بدەن. هەروەک چاوەڕێی ئەوە لە پارە پاشەکەوتکردنی ناوخۆی ناکرێ بایی هێندە پارەی هەڵسوڕا و فراهم بکە کە ناوچەکە بخاتە قۆناخی دووهەمی گەشەیەوە بۆیە زیاتر پێچێ زوو بێیان درەنگ بێگانەکان دەست بگرن بەسەر زۆربەی کەرتە بەرهەمهێنەکانی ئامریکای لاتیندا. ڕەنگیشان لێکۆڵەرەوە ئابووریەکان بەگەرمیەوە کار لەگەڵ ئەم بەڵگەیەدا بکەن بۆ سەلماندنی کارایی بازار. بەڵام ئەوەیش ڕەنگەهانی هەندێک سەرکردەی سیاسی وڵاتانی ئەمریکای لاتین بدا کە هەستی خەڵق بە لاوازبوونی سەروەری نیشتیمانی بۆ هێرشکردنە سەر ئەو سیستەمە سیاسیانە بقۆزنەوە کە بڕوایان بە ئابووری ئازادە. ئەمە حاڵەتی باوی وڵاتانی ئەندێزە. سەربازەکان چوونەتەوە ڕیزی پێشەوە. سەرۆکەکان لەسەر حسابی دەستە هەڵبژێردراوەکانی یاسادانان کەوتونەتەوە کۆکردنەوەی هەموو دەسەڵاتەکان لە دەستی خۆیاندا. ئازادیە تایبەتیەکان و ئازادی ڕۆژنامەگەری پاشەکشەیان کردووە. قەیرانی دامەزراوەکان تەشەنەی کردووە. ئەمە لە ڤەنزوێلادا بەڕوونی دەرەکەوێ. لەوێ کۆنافسەرێکی خاوەن جەماوەر کە ناوی هۆگۆ چاڤێزە بێزاری گشتی خەڵکی لە گەندەڵی و جیاوازی کۆمەڵایەتی قۆستەوە و هەوڵیدا بیخاتەگەڕ بۆ بەرەنگاریکردنی سیاسەتەکانی وڵاتەیە گرتوەکان و ڕێگە چارەکانی بۆ بەدیهێنانی بەرژەوەندی دیماگۆوجانە. چافێز کەوتە پوچەڵکردنەوەی گەلێک لە کۆتە دامەزراوەیی و دیموکراسیەکانی ڕژێمی سیاسی ڤەنزوێلا. ئامانجی باڵای بنبڕکردنی گەندەڵی و مەحسوبیەتیش بوو بە بناغەی دامەزراندنی سیستەمێکی ئۆتۆکراتی میلیتاری ملی. بەرزبوونەوەی نرخی نەوت کە هەناردەی سەرەکی ڤەنزوێلایە تینی ئەوەی دایە چاڤێز خۆی لە ئەنجامە سزا ئامێزەکانی دۆستایەتی فیدڵ کاسترۆ و هەروەها ئەو دروشمانەی دش بە ئەمریکا و تا ڕادەیەک دش بە سەرمایەداری بەرزی کردبوونەوە لا بدا. ئەو دروشمانەی وڵاتەکەی لە ڕیفۆرمەکانی هەشتاکانەوە تێیپەڕاندەبوون. هەر لەو بارەیەوە پیرۆ لە چنراوەکەی ئەلبێرتۆ فۆجیمۆری کە ئۆتۆکرات و مەحسوبیەت و ئابووری بازاڕەوە بەرەو ئاڵتەرناتیڤێگە گۆڕدرێ کە هێشتا ڕوخساری ئاشکران نەبووە چییە. هەروەها ئالان گەرشیە لە دوورخراوەیی گەڕاوەتەوە کە سیاسەتەکانی بەهۆی ئەوەی بە مەرامی قۆڕحکردنی کایەی ئابووری لەلایەن دەوڵەتەوە پەیڕەویەکردن بوونە هۆی وێرانکردنی ئابووری پیرۆ. ئەوانەی تریش بە وردی چاودێری گۆڕانکاریەکانی دراوسیەکانیانەکەن پێشەوەی ڕێگای تایبەتی خۆیان هەڵبژێرن. بە هەمان شێوە ئیکوادۆر لە ماوەی ئەم ساڵانەی دواییدا ئەوەندەی سەرۆک گۆڕیوە کە لەوە زیاترن هاوڵاتیە سەرسامەکان جۆ بدەنە ئەوەی ناوەکانیان لەبیر نەچنەوە. لە ناوەڕاستی قەیرانەکەدا ئیکوادۆر بڕیاری ئەوەیدا واز لە دراوەکەی بهێنێ و سیستەمی دارایی وڵات ببەستێتەوە بە دۆلارەوە. ئەوەیە نە بە جیهانی بوون و نە دیموکراسی ئارامیان لەگەڵ خۆیاندا بۆ وڵاتانی ئەندێز نەهێنا. ئایا چافێز یەکێکە لە پاشماوەکانی سەردەمێکی ڕابردوو یان ئاماژەیەکە بۆ جۆرێکی نوێی سیاست لە ئەمریکای لاتیندا؟ عەباکەی کاسترۆی پۆشیوە یان دیاردەیەکە و تێپەڕێ؟ ئایا ئابووری بە جیهانی بوو بەشی هێندە ئارامی دەرونی و سیاسیە بەخشێ کە دیموکراسی پێ بپارێزرێ یان بۆشاییەگە خوڵخێنێ ڕێگادا بەگەڕانەوە دەسەڵاتێکی نیمچە شمولی ملی؟ ئایا نەوەی نوێی سەرکردە سیاسیەکان بە ڕێگا ملیە ڕادیکاڵەکەی چافێزدا ئەڕۆن یان
بە ڕێگای فێرناندۆ هێنریکی کاردۆسۆی برازیلدا ڕۆن کە جەخت دەکاتە سەر دیموکراسی و بازاڕی ئازاد. وەڵامی ئەم پرسیارانە و ڕۆڵی ئەمریکا تایاندا پاشە ڕۆژی ئامریکای لاتین دیاریەکەن. وڵاتە یەکگرتووەکان ناتوانێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری هەبێ لەسەر گۆڕانکاریە ناوخۆیەکانی پیرۆ یان ڤەنزوێلا یان ئیکوادۆر. هەوڵەکانی ئیدارەی کلنتۆنیش لەوبارەیەوە لە کاتێکدا بوو کە هەندێک ڕاگەیاندنی ئامریکی بوونە هووی قوڵکردنەوەی قەیرانی حکوومەت. باشترین ڕێگا کە وڵاتە یەکگرتووەکان لە ماوەی نزیکدا بیگرێتە بەر ئەوەیە کە پشتیوانی سەرهەڵدانی ناوچەی بازرگانی ئازادی نێوان هەردوو ئامریکا بکات لە کۆبوونەوەی لووتکەی مەیامی لە ساڵی 1994 ڕایگەیاند وەک بناغەیەک بۆ ئاڵتەرناتیڤێکی دیموکراتی بەڕووی بازاردا کراوە. خۆشەویستانم لە ماوەی ڕابردوودا ئەڵلقەی 12هەمی کتێبی هێنری کیسینگەرمان پێشکەشکردن بەو هیوایەی جێگای سەرنجتان بێ تا بە یەگەیشتنەوە و دیدارێکی نوێ و ئەڵلقەیەکی نوێ بەختەوەر بن.